ئەڵقەی 68. سفیدریگایلۆف هەشت هەنگاو لەو لای دنیاوە لەسەر قەنەفەکە دانیشت کچە هیچ گومانی نەما کە ئیتر ئەو بڕیارێکی دا و پەشیمان نابێتەوە بە تایبەتی کە ئەم باشی ئەناسی. لە پرەکدا دنیا دەمانچێکی لە گیرفانی خۆی دەرهێنا، دەستی بە دەمانچەکەەوە لەسەر مێزەکەدانا. سفیدریگایلۆف لە جێگاکەی ڕاپەڕی لە کاتێکدا کە بە سەرسامی و هاواری لێهێستا زەردەخەنێکی نەگریسانەیشی کرد، وتی هەر ئاوا جاخۆ ئەم کارە بە تەواوی ڕوتی مەسەلەکە ئاوەژووەکە. ئاف دوتیا ڕۆمانۆڤنا، تۆ کارەکەمان زۆر ئاسانەکەی. باشە، ئەم دەمانچێت لە کوێ هێناوە؟ ناشێ کاری ڕازوو میخین بێ. سەیرە، ئەمە دەمانچەی منە، هاوڕێی دێری نەما. ئەزانیت چەند بە دوای داگەڕاوم؟ دیارە ئەو وانانەی بە شانازیەوە لەبارەی نیشان پێکانەوە لە گوندا فێرم کردویت بە خەسار نەچوون. دنیاوتی ئەمە دەمانچەی تۆ نییە، بەڵکو هی مارفا پیترۆڤنایە کە نامەردانە کوشتت. لەو ماڵەتدا تۆ هیچت نەبوو. من کاتێکم دەمانچێم هەڵگرت کە زانیم تۆ چ نیاز پیسێکیت و ئەتەوێت چی بکەی. ئەگەر لە خۆت ڕاببینیت و تەنانەت هەنگاوێک هەڵبێنیت، سوێن دەخۆمەت کوژم. دنیا لەو پەڕی تووڕێ و هەڵچووندا بوو، دەمانچەکەی هێنا بۆ سەر پێ. سفیدریگایلۆف کە لە شوێنەکەی خۆیدا بە پێوەستا بوو پرسی: ئەی براکەت چی لێکەی؟ ئەم پرسیارەت لە کون پشکنیۆ لێکم. دنیاوتی بڕۆ خەبەری لێ بدە، نەجوڵیت، نزیک نەبیتەوە. ئاگینا پێتەوە نێم، تۆش نەکەتت ژەهر خوار کرد. منەیزانم تۆ خۆت پیاو کوژیت. سفیدریگایلۆڤوتی لەو باوەڕەدایت من مارفا پیترۆڤنام ژەهر خوار کرد بێت؟ دنیاوتی بەڵێ، تۆیت. تۆ خۆت ئاماژەیەکی وات دامێ لەبارەی ژەهرەوە شتێکت پێوتم. منەیزانم تۆ خۆت چویت و کڕیت، هەموو شتێکت ئامادە کرد، تەنیا کاری تۆیە، تۆ پیاو کوژیت، نامرد. سفیدریگایلۆڤوتی ئەگەرم قسەی ڕاستیش بێ لەبەر خاتری تۆ کردومە، تۆ هۆکاری ئەم کارەیت. دنیاوتی درۆکەیت، من هەمیشە نەفرەتم لە تۆ کردووە، هەمیشە. سفیدریگایلۆڤوتی نا ئاف دوتیا ڕۆمانۆڤنا، لەوە چێ لە بیرت نەما بێت چۆن لە گەرمەی پەند و ئامۆژگاریەکانتە بەسرمدا ئەچەمایتەوە، ئەسوتایت و ئەبرژای، لە چاوان تا خۆشەویستی مەخوێندەوە. ئەو شەوت لە بیرە لەبەر مانگە شەودا هۆزارەکە چ بانگێکی هەڵدا بوو؟ لە ڕقا چاوی دنیا پرشکی دا و هاواری کردوتی: درۆکەی، بوختانە لەبەستی. سفیدریگایلۆڤوتی درۆکم، ڕەنگە درۆم کردبێ. باشە، با درۆ بێ. نابێ دەم شتانە بەبیر ژن بێنیتەوە، زەردێکی هاتێ. ئەزانم پەنجا بە بەلاپیتکەکەدا ئەنویت، جوانی چێوی دەی بم کوژە. دنیا دەمانچەکەی ڕاست کردەوە، وەک مردوو ڕەنگی سپی داگەڕا بوو. لێوە بچکۆ لە ڕنگ بردووەکەی کەوت بۆ لەرزین، بە چاوە گەورە و ڕەشەکانی کە وەک ئاگر پرشنگیان لێ ئەبوو لە سفیدریگایلۆڤی ئەڕوانی. بڕیاری خۆیدا بوو، تەنیا چاوەڕێی جوڵانەوەیکی ئەویە کرد. سفیدریگایلۆڤ لە هەموو ژیانیدا ئەوی بەو جوانی ئێستاوە نەدی بوو. ئەو بڵێسەی لە کاتی هەڵبڕینی دەمانچەکەدا لە چاوی دنیاوە ئەدرەوشایەوە ئەیسوتان، دڵی تەواو دووشرا بوو. سفیدریگایلۆڤ هەنگاوێکی هەڵێنا و دەمانچە ناڵی کرد. فیشەکەکە بەناو قژیدا چێغی کرد و لە دیوارەکەدا جێگیر بوو. سفیدریگایلۆڤ ساو بەکاو خۆدا پێکەنین. وتی مێش هەنگێک پێوەی دام، ڕاز بەرەو تەپڵی سرم. های، ئەوە چییە؟ خوێنە؟ دەستە سڕی لە گیرفانی دەرهێنا تا ئەو تیلماس کە خوێنەی بەلاجانگی ڕاستیدا لەسەر خۆ هات بۆ خواری پاکی بکاتەوە. لەوە چوو فیشەکەکە کەمێک لە پێستی سەری ڕوشان دەبێ. دنیا دەمانچەکەی دانەواند و لە سفیدریگایلۆڤی ڕوانی، نەک لە ترسا بەڵکو بەو پەڕی سەرسامیەوە ئەدوت خۆشی نازانێت چی کردووە یان چی ڕووداوە. سفیدریگایلۆڤ بەدەم زەردەخەنەکەی سەر لێویەوە لەسەر خۆ، بەڵام بە خەمباریەوتی باشە، نەت پێکە، دەی جارێکی تر چاوەڕێم، ئەگینا پێشەوەی بیهێنیتەوە سەر پێ ئەتوانم بدگرم. دنیا تەزیۆکی پێداهات، خێرا میلی هێنایەوە و ڕووی دەمانچەکەی کردەوە سفیدریگایلۆڤ، بەڵام ناومێدانەوتی وازم لێ بێنە، سوێن دەخۆم کە دیسان پێتەوە ئەنێم ئەتکوژم. سفیدریگایلۆڤوتی باش، سیر نییە، ناکرێت لە دووری سێ هەنگاوە نەیکوژیت. ئەی ئەگەر ئەم جارێش نەت پێکان چیەکەی؟
بەدەم قسەکانەوە چاوی کەوتنە بڵێسە و دوو هەنگاوی تر هاتە پێشێ. دنیا پەنجەی بەبەر لە پیتکەکەدانا و چرکاندی بەڵام نەتەقی. سفیدری گایلۆڤەتی باشت نەهێناوتە سەر پێ، قەیدی نییە، هێشتا فیشەکێکی تری تێدایە، دەمانچەکە چاگڕابکێشە، چاوەڕێم. سفیدری گایلۆڤ دوو هەنگاو لەو لایە وەستا بوو، چاوەڕێ کرد، نیگای بڕی بۆ کچەکە، نیگایەکی ئاگرای و بە ئاڵۆش پڕ لە جەخت و بڕیاری کێویانە. دنیا دەرکی کرد کە سفیدری گایلۆڤ مردنی لاخۆشترە لە دەستبەرداربوونی ئەو، کەواتە گومانی تێدا نییە. ئەم جارەیان کە سفیدری گایلۆڤ دوو هەنگاو لێی دوورە هەرێ کوژێ. لە پرێکدا دنیا دەمانچەکەی فرێدا. سفیدری گایلۆڤ هەناسێکی ئاسوودەی هەڵکێشا و بەسەر سوڕمایوتی فرێدا. ئەدوت هەستی بەوە کردووە کە بارێکی گران لەسەر دڵی لاچووە. ئەو بارە گرانە تەنیا ئەوە نەبوو کە هەستی مردن بێ، هەرچەندە تۆزێک لەوە بەر ئەو هەستێشی هەبوو، بەڵکو هەستی ڕزگاربوون بوو لە شتێک کە ئازار و سوێی زیاتر و دژوارتر بوو. هەستێک بوو خۆشی نێزانی سەر و بەری لەکوێدایە. سفیدری گایلۆڤ لە دنیا نزیک کەوتەوە، لەسەرخۆ باوەشی بە کەمەریدا کرد. دنیا هیچی نەوت، بەڵام لە کاتێکدا کە سەر تاپای لەشی وەک گەڵای بەر ڕەشەبا کەوت بۆ لەرزین، بە چاوی پڕ لە پاڕانەوە لێ ڕوانی. سفیدری گایلۆڤ ویستی شتێک بڵێ، وەلێ لێوی هەڵ نەهاتەوە و شەیەکی پێنەوترا. دنیا لێی پاڕایوتی لێم گەڕێ. سفیدری گایلۆڤ تەزوی تێگەڕا، چونکە دنیا شێوەی وتنەکەی وەک جاران نەبوو، بەڵکو ئەم جاریان بە زمانی تاکی بەرامبەر دواندی. لەسەر خۆ لێی پرسی خۆشت ناوێم؟ دنیا بەسەر ئاماژەی نەخێری بۆ کرد. سفیدری گایلۆڤ بە ناومێدیەکی فرەوە لەسەر خۆوتی ئەی ناتەوێت هەرگیز خۆشت بوێم؟ هەرگیز؟ دنیا بە هێواشی وتی هەرگیز. بۆ چرکە ساتێک شەڕێکی سست و ترسناک لە دەرونی سفیدری گایلۆڤ گەڕا، بە جۆرێک لە دنیای ئەڕوانی کە ناتوانیت باسی بکەیت. لە پرێکدا دەستی کێشایە دواوە، ڕووی وەرجێڕا و خێرا بەرەولای پەنجەرەکە چوو، وەستا ماوەی چرکە ساتێکی برد. وتی ئەوە کلیلەکە. سفیدری گایلۆڤ کلیلەکەی لە گیرفانی چەپی پاڵتاوەکەی دەرهێنا، لە پشت خۆیە و لەسەر مێزەکە داینا بێ ئەوەی ئاوەڕ بداتەوە یان تەماشای دنیا بکاوتی کلیلەکە هەڵبگرە و تازووە بڕۆ. سفیدری گایلۆڤ دیسانەوە بێەوەی تەماشای دوا بکە، دووبارەی کردەوتی تازووە، تازووە. وشەی تازووە زەنگێکی ترسناک بوو. دنیا هەستی پێکرد، بە پەلە کلیلەکەی هەڵگرت و بەرەو لای دەرگاکە ڕۆشت، کردیەوە و لە ژوورەکە دەربڕی. دوای چرکەیەک وەک شێد لە خۆ بەرەو ڕووباری سین ڕێگای پردەکەی لەبەرگرت. سفیدری گایلۆڤ 3 دەقیقە لە پاڵ پەنجەرەکە داوەستا، پاشان بە هێوری ئاوڕیدایەوە، تەماشای دەوروبەری خۆی کرد و بازپایی دەستی بە تەوێڵی داهێنا. زەردەخەنەیەکی سەیری کەوتە سەر لێو، زەردەخەنەیەکی پڕ لە خەم و پەشیمانی، زەردەخەنەیەکی لاوازی پڕ لە ناومێدی. خوێنەکە بەسەر دەستیەوە و شکڵاتە بوو، بە تووڕێیەوە لە خوێنەکەی ڕوانی. پاشان خاولیەکی تەڕ کرد و لا جانگی پاکردەوە. لە پرێکدا دەمانچەکەی دنیای هاتە بەرچاو کە نزیک بە دەرگاکە کەوتە بوو، هەڵی گرت و بەوردی لێڕوانی. دەمانچەیەکی کۆنی بچووکی گیرفان بوو کە 3 فیشێکی ئەخوارد. هێشتا 2 فیشەک و تەنەقەیەکی تیاما بوو، ئەکرا جارێکی تریش بیتەقێنێت. بیری کردەوە، دەمانچەکەی خستە گیرفانی، کڵاوەکە یاڵگرت و لە دەرگا بە دەرکەوت. سفیدری گایلۆڤ تا سەعات 10 شەوی لە ڕێستۆران و کابارە جۆر بە جۆرەکاندا بەسەر برد و هەمویان گەڕا. لە یەکێکیاندا کاتیای دۆزیەوە کە دیسانە و گۆرانیەکی باوی ئەوت. گۆرانیەکە باسی پیاوێکی زۆردار و بەدڕەوشیە کرد کە دەستی بە ماچکردنی کاتیا کردبوو. سفیدری گایلۆڤ
شرابی بەکاتیا بە مۆسیقارەکە بە گۆرانی بێژەکان بە گارسۆن و دوو کارمەندی تریشدا بۆیە لەگەڵ ئەم دوانەدا بە تایبەتی نزیکەوت بووە چونکە هەردووکیان لوتیان لار بوو لوتی یەکێکیان بەلای ڕاستدا و لوتی ئەوی تریان بەراو لای چەپ لار بووەوە ئەمە سەرنجی سفیدریگایلۆڤی ڕاکێشا بوو پاشان ئەو دوانە بردیانە باخێکی ڕابواردنەوە سفیدریگایلۆڤ خەرجی و پارەی چوونە ژوورەوەی بۆدان لە باخەکەدا تەنیا درەختێکی سنەوبەری باریکی 3 ساڵە هەبوو لە پاڵیدا 3 دەوەنی تریش سەکۆیەکی تیاکرا بوو بە ناوی وێزگە کە لە ڕاستیدا جێگای مەیفرۆشتن بوو هەروەها چایشی تیافرۆشرا چەند مێزێکی سەوزی بچووک و کورسی تیادانرا بوو تیپێکی گۆرانی وتن بە گۆرانی ناخۆش و کابرایەکی سەرخۆشی ئەڵمانی خەڵکی مونیخ بەلوتێکی سوور و دەم و چاوێکی زۆر خەماویەوە کە لە کۆسە بایەکانی سێرکە چوو دانیشتوانیان سەرگەرم کرد دوو کارمەندەکە لەگەڵ هەندێکی تری وە خۆیاندا پێکدا هەڵبژان و خەریک بوو بکەونە لێدانی یەکدی سفیدریگایلۆڤیان بۆ داوەری هەڵبژارد چارەکە ساعتێک خەریکان بۆ لێوان دابوویانە هەراوزەنایەک کەس سەری لە کێشەکان دەرناکات پێچوو یەکێکیان شتێکی دزی بێ خێرا فرۆشتی بێتی بە جوولەکێکی ئەو ناوە بەڵام دوای فرۆشتنەکە نەویستە بێ پارەکە لەگەڵ هاوڕێکانیدا بەش بکە دوایی دەرکەوت کەشتە دزراوەکە کەوچکی چای وێزگەکە بووە ئەوانیش پێیان زانی و کێشەکە بەرەو تەنگ ژە و ئاڵۆزی چوو سفیدریگایلۆڤ پارەی کەوچکەکەیدا هەستا و لە باخەکە چوە دەرێ نزیک سەعاتە بوو بە درێژایی ئەو ماوەیە تەنانەت دڵۆپێک شەرابی نەخوارد بووە تەنیا لەسەر سەکۆکە داوای چایەکی کرد بوو ئەمەیشان هەر لەبەر پارێزنی نەریتی جێگاکە هەواکەی خەفە کرده بوو دڵی بەتەنگ دێنا لە نزیک سەعاتدەدا پەڵە هەورە ڕەشەکان لە هەموو لاوەیەکیان کرد ئاسماندایە بروسکە و باران دای کرد ئاوەکە دڵۆپ ناباری بەڵکو بە لێزمە خۆی بە زەویدا کێشا بروسکەکان دنیایان ڕووناکە کردەوە و هێن خێرا بە دوای یەکدا ئاهاتن کە تۆ تەنیا پێنجت بۆ ژمێردرا سفیدریگایلۆڤ کە سەر تاپای لەشی تەڕ بوو گەیشتەوە ماڵێ دەرگای لەسەر خۆی بەست چەکمەجەی مێزەکەی کردەوە هەرچی پارەیەکی هەبوو دەری هێنا و چەند کاغەزێکی دەڕی پارەکانی خستە گیرفانی ویستی جلەکانی گۆڕێ بەڵام کە لە پەنجەرەکەوە تەماشای دەرەوەی کرد و گوێی لە زریان و دەنگی باران بوو دەستێکی بێ دەربەستانەی ڕاوەشان کلااوەکە هەڵگرت و چوە دەرەوە بێ ئەوەی دەرگای ژوورەکە دابخە ڕاست بەرە و لای سۆنیا کەوتەڕێ ئەو لە ژوورەکەی دابوو سۆنیا بەتەنیا نەبوو 4 مناڵی کاپرنامۆڤ لە چواردەوری بوون سۆنیا سیمینۆڤنا چایەدانێ لەسەر خۆ و بەڕێزەوە پێشوازی لە سفیدریگایلۆڤ کرد بەسەر سامیەوە تەماشای جلە تەڕەکانی کرد و هیچینەوە بەڵام مناڵەکان زۆر ترسان و بەپەلە هەڵاتن سفیدریگایلۆڤ لەسەر مێزەکە دانیشت و داوایشی لە سۆنیا کرد لە نزیکیەوە دابنیشێ سۆنیا بە شەرمەوە قبوڵی کرد سفیدریگایلۆڤ وتی سۆنیا سیمینۆڤنا لەوانەیە من بڕۆم بۆ ئەمریکا پێچێ دەمە دوجاری یەکتر بینینمان بێ هاتووم چەند ڕاستپاردەیەکت پێ بڵێم باشە تۆ ئەمڕۆ ئەو خانمەت بینی وایە چی پێوتویت هەموو ێزان پێویست بەوتنەوەی ناکەم سۆنیا جوڵا و سوور بووە ئەم جۆرە کەسانە بیرکردنەوەیکی تایبەتیان هەیە ئەوەی پەیوەندی بە خوشک و برا بچووەکەتەوە هەیە کاریان بە ئەنجام گەیشتووە ئەو پارەی بۆ هەرێکیان پێویستە بە ناوی خۆیانەوە و بەجیا داومەتە دەستێکی ئەمین و بەڵگەی شمەرگرتووە چاکترە ئەو بەڵگانە بۆ ڕۆژی پێویست لای تۆ بن فەرموو ئەو بەڵگەکانە باشە ئەو کارەمان تەواو ئەمەش 3 چەکی 3000 ڕۆبلی کە ساڵانە قازانجی دێتە سەر بۆ خۆت بەڵام کات لێکم ئەمە لە بینی خۆماندا بێت و کەسی تر پێی نەزانێت تەنانەت ئەگەر شتیشت بەرجۆکەوت تۆ پێویستت بم پارانە بێت چونکە ئەم ژیانەی تا ئێستا توی تیا بوویت سۆنیا سیمینۆڤنا ژیانێکی بێکەڵکە بە تایبەتی کەیتر ناچار نابی وابژی سۆنیا خێراوتی خۆم هەتیوەکان و دایکە کۆچ کردوەکەیش هەمومان سوپاسگوزاری یارمەتی و دڵسۆزی توین هەرچەندە تا ئێستا سوپاسی تەواوم لێ نەکردویت بەڵام وای تێمەگەکە سفیدریگایلۆڤتی بەسە ئەوەندە بەسە سۆنیاوتی لە ڕاستیە دەربارەی ئەم پارەیە ئارکادی ئیڤانۆڤیچ من زۆر سوپاس دەکەم بەڵام ئاخر من ئیدی پێویستم پێی نییە منیتر تەنیام وەتوانم خۆم ژێنم وا تێمەگە من پێی نەزانم بەڵام کە تۆ مندە چاکە خوازیت کەواتان پارانە
سفیدریگایلۆڤ وتیان پارانە سۆنیا سیمینۆڤنا پارەی خۆتن تکایە ئیتر قسەی نابێت چونکە کاتم نەماوە ڕۆژێک دێ سوودی لێ ببینیت. رادیۆن ڕۆمانۆڤیچ تەنیا دوو ڕێگای لە بەردەمدایە، یان فیشەکێک بەسەری خۆی بنێ یان ڕێگای ڤلادیمرۆڤگا لەبەر بگرێ. سۆنیا ترسی لێ نیشت، تەماشای کرد و لەبزی. مەترسە، من هەموو شتێک دەزانم، خۆی پێوتم، بەڵام من زمانم شەڕ نییە، ئەمە بۆ کەس ناجێڕمەوە. تۆ ئەو ڕۆژە ئامۆژگاریەکی چاکت کرد کە بڕوات و خۆی بەدەستەوە بدە. ئەم کارە زۆر لە قازانجێتی باشە. ئەگەر سیبریا هاتە پێش ئەو ئەڕوات و تۆیش دوایەکەی وایە؟ نا باش، ئەگەر وا بێکەواتە گومانی تیانە کە پێویستان بە پارە بێ. ئەم پارەی بە تۆم داوە وەک ئەوە وایە بەویشمدا بێ. هەروەها بەڵێنت بە ئامالیا ئیڤانۆڤ ناداوە ئەو قەرزەی لەسەر خێزانەکەتانە تۆ بەوی بدەیتەوە. من ئەمەم بیستووە. سۆنیا سیمینۆڤنا، تۆ چۆن بەڵێنی وا بە پەلە ئەدەیت؟ ئاخر خۆ تۆ قەرزاری ئەو ژن ئەڵمانی نیت، بەڵکو کاترینا ئیڤانۆڤنا قەرزارەتی. تۆ بێت چ نرخێک بۆ ژنەدا نەنێت، بەڵام لەم دنیادا ژیان وا بەڕێوە ناچێ. باشە، جا ئەگەر سبەی یان دوو سبەی یەکێک لەبارەی منەوە پرسیاری لێکردیت، حتمەن ئەم پرسیارەکەن باسی هاتنی ئەمڕۆی من یان ئەو پارەی داومە پێت هەرگیز بە کەسی نەڵێیت. دەی ئیتر ماڵاوە. سفیدریگایلۆڤ لەسەر کورسیەکە هەستە. پێشەوەی بڕاوتی سڵاوم بە رادیۆن ڕۆمانۆڤیچ بگێنە. لە ڕاستیە باشتر پارەکە بۆ ماوەیەک لای ڕازومیخینی بەڕێز بە ئەمانت دابنیت. جەنابی ڕازومیخین ئەناسی؟ بێگومان ئەیناسی. پیاوێکی خراپ نییە، هەر کە دەرفەتت بوو بەیانیان پارەکەی بۆ بەرە تا ئەو کاتە باش تاقەتی بکە. سۆنیاش لەسەر کورسیەکە هەستا و بەترسەوە لێ ڕوانی. زۆری پێخۆش بوو شتێک بڵێ یان پرسیارێک بکە، بەڵام لە سەرەتادا پڕکێشی نەکرد. دوایش نەیەزانی چۆن دەست پێ بکە. سۆنیاوتی چۆن؟ تۆ چۆن؟ ئاوا بەم بارانە تێ بڕۆی؟ سفیدریگایلۆڤ وتی خەیاڵی سەفەری ئەمریکا و لە باران ترسان؟ هەهەها ماڵەوە سۆنیا سیمینۆڤنای ئازیز، بژیت و تەمەندرێژ بی، تۆ خەمی خەڵکی تر هەڵەگریت. بەڕاست ڕێزم بۆ ڕازومیخین هەیە، پێی بڵێ ئارکادی ئیڤانۆڤیچ سفیدریگایلۆڤ سڵاوت لێکە. پێی بڵێیت ها؟ سفیدریگایلۆڤ ڕۆشتە دەرێ. سۆنیای بەسەرسامی و ترس و هەستی بەدگومانیەکەوە بەجێهێشت. پاشان دەرکەوت کە هەر هەمان شەو نزیک سعات 12 سفیدریگایلۆڤ دیدەنیەکی چاوەڕوان نەکرا و سەیری تری هەبووە. باران هەرەباری. سفیدریگایلۆڤ بەلەشی تەڕەوە سعات 11:20 دقیقەی شەو چوو بۆ ماڵە گەنیلەکەی دەستگیرانەکەی. ماڵەکە کەوتە شەقامی سێی دوورگەی ڤازیلۆڤسکیەوە. لە دەرگاکەیدا ماوەیەکی پێچوو تا دەرگاکەیان لێکردەوە. لە سەرەتادا شپرزەی و ناڕەحەتێکی بۆ هەمویان دروست کرد. وەلێ ئارکادی نیکۆلاڤیچ ئەگەر بیویستە ئەیتوانی بەهۆی بەهرەی هەڵسوکەوت و مامەڵی چاکەوە هەموو ناخۆشیەک چارەسەر بکە. بۆیە کە سوکاری کچەکە کە زۆریش تێگەیشت و بوون هەستی ئەوەی کە ئەشێت سفیدریگایلۆڤ ئەمەندە سەرخۆش بێ نەزانێت چیەکە. زۆر زوو لە بیریاندا سڕایەوە. باوکی کچەکە کە پیرێکی نەخۆشی لە پێکەوتوو بوو بە سواری کورسیە چرخدارەکەیەوە هێنایەنە لای سفیدریگایلۆڤەوە. دایکی بووکە کە زۆر تێگەیشت و هەستیار بوو لەسەر ڕێوشێنی خۆی کەوتە پرسیارگەلێکی زۆر دوور لە مەسەلەکە. ئەم ژنە هەرگیز پرسیاری ڕاستەخۆی لەباری شتێکەوە ناکرد، بەڵکو هەمیشە لە پێشدا زەردەخەنێکی بۆ کرد و دەستی هەڵەگرۆفت. اینجا بۆەوەی باش لە شتەکە بگا، بۆ نمونە بۆی بزانێ کەی ئارکادی ئیڤانۆڤیچ زەماوەندەکەیەکە زۆر بەوردی و بە پەرۆشەوە پرسیاری دەربارەی پاریس و ژیانی ئەوی لێ کرد. ئەو ساوردە وردە ئەیهێنا سەر شەقامی سێی دوورگەی ڤازیلۆڤسکی. ئەبوو لە کات و شوێنی تردا سفیدریگایلۆڤ زۆر بە ڕێز و بێدەنگیەوە گوێی لێ بگرتایە، بەڵام بۆ ئەم جاریان ئارکادی ئیڤانۆڤیچ زۆر بێزار و وەڕز بوو. بۆیە بۆوی قسەکەی پێبڕێ داوای کرد خێرا دەستگیرانەکەی ببینێ. هەرچەندە پیان و تخەوتۆ بەڵام بە ناچاری ئامادە بوو. ئارکادی ئیڤانۆڤیچ ڕێک و ڕەوان پێیوت لەبەر کارێکی گەلێ گرنگ ئەبێت بۆ ماوەیەک پترسبۆرگ بەجێبێرە. بۆیە هەندێک چەکی بۆ هێناوە کە بڕی پارەکەی 15,000 ڕۆبڵە. تکای لێکرد وەک دیاریەک لێوەربگرێ، چونکە ئەو لە پێش ماوەیەک لەوە بەرەوە ئەوەی وەک دیاری پێش زەماون بۆ ئامادەکرد بوو. بێگومان هیچ پەیوەندێکی لۆژیکی لە نێوان دیاری سەفەری کت و پڕوهاتنی بەم شەو باراناویە و ئەم ڕوونکردنەوانەی دای نەبوو. وەلێ کارەکە بە ئاسانی بەڕێوە چوو. تەنانەت
ئاهو ناڵە و پرسیار و سەرسامیش کە لەم جۆرە حاڵەتانەدا دێنە گۆڕێ گەلێکم لە باتی ئەوە سوپاس گوزاریەکی زۆر گەرم و گوڕ لەگەڵ فرمێسکی دایکە گەلێک ئاقلەکەدا یەکیان گرت. ئارکادی ئیڤانۆڤیچ هەستا پێکەنی دەستگیرانەکەی ماچ کرد، دەستی بە ڕوومەتی داهێنا، جەختیشی کرد کە بەم زوانە گەڕێتەوە. لەبەرەوەیش کە لە چاوی کچەکەدا نیگای کنجکۆڵی بینی، کنجکۆڵیەک هەرچەندە مناڵانە بوو بەڵام گەلێک پرسیاری بێدەنگی ئەو ڕوژان ڕاما و جارێکی دیماچی کردەوە. هەر لەو کاتێشدا کە سەرێک کەوتە دڵێەوە، چونکە زانی بۆ پاراستنی دیارەکە لەلایەن ئەو دایکە بە ئاوەزەوە ئەخرێتە ناو سندوقێکەوە بە کلیلدا ئەخرێ. جۆگرانی عزیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 69. سفیدریگایلۆف چووە دەرەوە و هەمویانی لە سەرسامیدا گیردا، وەلێ دایکە هەستیارەکەی سەر بەدەنگێکی زۆر نزم بەڵام خێرا گەلێک لەو مەسەلانەی چارەسەر کرد کە ببوو ناوهۆی مەترسی و سەرسامیەکەیان. بەوەی کە سفیدریگایلۆف کەسایەتێکی گرنگە، پیاوێکی زۆر دەوڵەمەندە و بە گەلێک کاری گەورە و پەیوەندیەوە بەسراوەتەوە. خوا خۆی زانێ چی بەخیاڵدا هاتووە بۆی بە پێویستی زانی و بڕوە، بە پێویستیشی زانی و ئەم پارانە بدا و دای. ئیتر ئەمە سەرسوڕمانی نەگەرەکان، هەڵبەتە ئەو هەموو تەربوونەی مای سەرسامیە، بەڵام ئینگلیزەکان لەوەش سیرترن. لە ڕاستیدا کەسانی گرنگ باکیان بەوە نییە خەڵکی چیان پێڵێن و شەرمیشیان پێنایە. ڕەنگەم ڕەفتاری تەنیا لەبەر ئەوە بوو بێ کە ئەم لە کەس ناترسێ. بە هەر حاڵ گرنگەوەیە لەم بارەیەوە لەگەڵ کەسدا قسە نەکرێت و کەس نەیزانێت، چونکە خوا خۆیە زانێت ڕووی ئایندە لەکوێیە. ئەبێت پارەکەیش تازوە لە جێگایەکدا دابنرێت و کلیل بدرێت. باش بوو ئەم ماوەیەش فیدوسیا هەر لە موبەق بوو. زۆر گرنگە بە هیچ جۆرێک هیچ شتێک بەو ژنۆکەیە ڕسلێخ و بە کەسی تریش نەوترێت و هەتا دوایی. بەدەم قسەکردنەوە 2 سەعات دانیشتن. بێگومان بووکێ دەمێک بوو لەگەڵ سەرسامی و کەمێک خەمباریدا خەوی لێکەوتە بوو. سفیدریگایلۆفیش هەر لەو کاتەدا کە شەو لە نیوەیدا بوو لە پردەکە و بەرەو پترسبۆرگ تێپەڕی. باران خۆشی کرد بوو، بەڵام با ئەیلولان. سفیدریگایلۆف لەرزی لێ هات بوو. بۆ چرکەیەک تەماشایەکی کنجکۆڵیانە و نیگایەکی پرسیارکرانی لە ئاوڕەشەکەی ڕووباری نیڤای بچوو کرد، وە لە خێرا هەستی بۆ کرد کە وەستانی لەسەر ئاوەکە لەرزی لێدێنێ. بۆ ئێگەڕایە و بەرەو شەقامی سینمەڕێکە و سفیدریگایلۆف ماوەیەکی زۆر ینی نیو ساعتی ڕێک بۆ شەقامە دوور و درێژەدا گەڕا. چەند جارێک لە تاریکیدا پێی لەو شۆستەی هەڵکەوت کە تەختە ڕێژکرا بوو. بە پەرۆشەوە بە دوای شتێکدا گەڕا کە کەوت بۆ لای ڕاستی شەقامەکەوە. لە کۆتایی شەقامەکەدا کە ماوەیەک لەمەوبەر بە سواری گالیسکە پێیدا تێپەڕی بوو، میوانخانەیەکی گەورەی لە دار دروستکراوی دیبوو. ئەوەندەی لە بیری مابێ ناوی میوانخانەکە شتێکی وەک ئاندریا نوپڵ بوو. بە هەڵە نەچوو بوو. ئەم میوانخانێ و لەم شوێنە تەریکەدا هێندیار و ئاشکرا ئەینوان کە مەحاڵ بوو نەدۆزرێتەوە. تەنانەت لە شەوی ئەنگوستە چاویشدا لەو بینا دار و درێژەدا کە کۆنی ڕەش دایگێڕا بوو، ئەگەرچی درەنگ وەختیش بوو، ڕووناکیەک و هاتوچەیەک بەرچاوە کەوت. سفیدریگایلۆف چوە ژوورەوە. لە کابرایەکی شڕۆڵە کە بەرە و ڕووی ئەهات داوای ژووری کرد. کابرای شڕۆڵە کە بە سفیدریگایلۆفدا هەڵی ڕوانی تەکانێکی خوارد و ڕاست بەرەو ژوورێکی چەپەکی برد کە کەوت وە کۆتایی ڕاڕەوەکەوە. ژوورێکی تەنگەبەر و لە ژێر نەردەوانێکدا ژووری تری چۆڵ نەبوو، هەمووی پڕ بوو. کابرای شڕۆڵە تەماشایەکی بە پرسیاری کرد. سفیدریگایلۆف پرسی چاتان هەیە؟ کابراوتی بەڵێ، ئەتوانین ئامادەی بکەین. سفیدریگایلۆفتی چیترتان هەیە؟ کابراوتی گۆشتی برژاوی گوێرەکە ڤۆدگا و مەزە. سفیدریگایلۆفتی گۆشتی گوێرەکە و چام بۆ بێنە. بە سەرسامی و پرسی هیچی ترت ناوێ؟ سفیدریگایلۆفتی نەخێر هیچ. ناوکەرەکە
بەناو ئومێدیە و بەجێهێشت. سفیریگایلۆف بەخۆی وت ڕەنگە شوێنێکی باش بێ، چۆن ئەمەم نەزانیوە؟ بێگومان دیمەنی کەسێکم هەیە کە لە کابارە یان جێگایەکی لەو بابەتە گەڕابێتەوە و لە ڕێگادا تووشی گاشەیەک هاتبێ. لەگەڵ ئەمێشدا وا چاکە بزانم ئەوانە چێن کە شەوانە لێرە ڕۆژەکەنەوە. مۆمێکی داگیرساند و ورتر ژوورەکەی پشکنی. قافازێک بوو بۆ خۆی. ئامادە بچوو بوو، تەنانەت یەکێکی وەک سفیریگایلۆف نەیەتوانی بە چاکی باڵای تیا ڕاست بگرێ. ژوورەکە پەنجەرەیەکی هەبوو، جێخەوێکی زۆر پیس، مێزێکی بۆ یەکرا و کورسێک. دیوارەکانی لەو تەختەدارە کەڵەکە کراوە ناچوو کە بزمارەکانی لێکترازا بێ. کاغەزە دیواریەکان بێ ئەندازە دڕابوون و تۆز و خۆلیان لەسەر کەڵەکە ببوو. تەنانەت بێجگەل لە ڕەنگی زەرد هیچ جوێنەیەکیان تیا دیاری نادا. بەشێک لە دیوار و بنمیچەکە لار و جێڕ و بەرەو خوار داکەوت بوو، تەواو وەک ئەو ژوورانەی بەدار و تەنەکە دروزەکرێن. پلیکانەکانیش هەر بەو لاری و چەماوەیەوە لەوێوە ئەچوونە سەرێ. سفیریگایلۆف مۆمەکەی لەسەر مێزەکە دانا، لەسەر قەرەوێڵەکە دانیشت و دایە بیرکردنەوە. بەڵام دەنگێکی سیر و بەردەوام کە هەندێک جار ئەبوو بە هاوار و بەرزەبەوە لە ژوورێکی تەنیشتەوە سەرنجی ڕاکێشا. لەو ساوە کە هاتووە ژوورەکەوە ئەو دەنگە نێبڕیەوە. گوێ قوڵاق بوو، یەکێک جوێنی ئەدا و بەدەم گریانەوە سەر کۆنی یەکێکی تریە کرد، بەڵام تەنیا دەنگێکە هات. سفیریگایلۆف هەستا، بەدەست بەری لە ڕووناکایی مۆمەکە گرت. لە پرێکدا لە دەرزی دیوارەکەەوە ڕووناکای یەک سەرنجی ڕاکێشا. لێی نزیک بۆ کەوتە تەماشاکردن. لە ژوورێکدا کە کەمێک لە ژوورەکەی ئەم گەورەتر بوو، دوو پیاوی تێدا بوو. یەکێکیان کە قژی لول و سوورفڵ بوو، وەگەکێک گوتار بخوێنێتەوە بێ جوڵەوەستا بوو بۆ ئەوەی هاوسەنگی خۆی ڕابگرێ. هەردوو قاچی بڵاو کرد بۆ بە سنگی خۆیدا کێشا و بە توندی سەرزەنشتی ئەوی تریە کرد کە کەسێکی نابوت و خوێڕیە و هیچ پایەکی کۆمەڵایەتی نیە. ئەو لە زەلکاو دەریهێنا و ئەتوانێ فڕێ بداتەوە، ناوی تەنیا خۆش ئەم ڕاستیانە زانێ. پیاوە سەر کۆنەکراوەکە لەسەر کورسێک دانیشت بوو، لە کەسێکی کرد بێوێ بپژمێت و کەچی بە هیچ جۆرێک نەتوانێت. هەندێک جار سەرنجێکی پەرێشان و ساویلکانەی قسەکەرەکەیدا، بەڵام لەوە چوو نەزانێ مەسەلەکە چیە و باز لە چیەکرێت. لەسەر مێزەکە مۆمێگە سوتا و گەشت بۆ کۆتایی. هەروها قاپێک ڤۆدگا کە لە تەواوبووندا بوو لەگەڵ چەند پیاڵە و نان و پەرداخ و خیاری سوێرکرا و قۆری و پیاڵەکە کە هێشتا لا نەبرابوون و پێ ئەچوو دەمێک بێ چایەکیان خواردبێتەوە لەسەر مێزەکە بینران. دوای سەر و بنکردنی وردی دیمەنەکە سفیریگایلۆف بێەوەی هەست بە هیچ بکە لە دەرزی دیوارەکە دوورکەوتەوە و دیسانەوە لەسەر تەختی نووسنەکە دانیشتەوە. ڕۆڵە کە بە گۆشتی گوێرەکە و چایەوە گەڕایەوە نەیتوانی خۆی بگرێت و جارێکی دی لێی نەپرسێ کە هیچی تری نابێ، کە وەڵامەکەی بەنەخێر درایەوە لە ژوورەکە چوە دەرێ. سفیریگایلۆف بۆەوەی گەرم بێتەوە پەلاماری چایەکەیدا و پەرداخێکی نابەسەرەوە، بەڵام نەیتوانی هیچ بخوا چونکە دڵی گیرا بوو. لەوە ئەچوو تای لێ هاتبێ، پاڵتا و چاکەتەکەی داکەن. خۆی لە لێفەکەەوە پێچاو لەسەر تەختەکە ڕاکشا. کەمێک بێتاقەت بوو، کەوتە بیرکردنەوە. ئەگەر تەندروست بم چاکتر زەردەخەنێکی کرد. هەوای ژوورەکە خەفەکەر بوو، مۆمەکە تەواو کچ بوو. لە دەرەوە باگڤەیە هات، لە سوچێکی ژوورەکەدا مشکێک مڵ و موشیە کرد. تێگڕا هەموو ژوورەکە بۆنی مشک و چەرمی لێ هات. ڕاکشا بوو ئەدوت خەو نەبینێ. بیرێک جێ بیرێکی تریە گرتەوە، وای بۆچوو زۆر حەزی پێبێ سەرقاڵی بیرۆکەیەک بێ. بیری کردەوە دیارە لە بن پەنجەرەکەدا باخێکی گەورە هەیە، با درەختەکانی هێناوەتە دەن. لە شەودا چەندم ڕق لە دەنگی درەختە، لە تاریکی و زریاندا هەستێکی ناجۆر بەرکی مرۆڤەگرێ. ئەوەی بیرکەوتەوە کاتێک بە پاڵ پارکی پترۆڤسکیدا ئەڕۆیشت بە بێزاریەکی زۆرەوە گوێی لەو دەنگە گرت. هەروەها یادی پردی سین و نیڤای بچووکوی کەوتەوە، وەک ئەو کاتەی بەسەر ڕووبارەکە وەستا بوو هەستی بە سەرما کرد. بیری کردەوە هەرگیز لە تەمەنی خۆمدا حەزم لە ئاو نەبووە، تەنانەت لە تابلۆیشدا. دیسانەوە کت و پڕکەوتەوە ناو بیرێکی سیرترەوە بە تەوسەوە پێکەنی. ئاخرە بوو لەم کاتەدا مەسەلەی جوانی و ئاسوودەیی چ بایەخێکی لای من نەبێ، کەچی وایستا بە تایبەتی گرنگیە دەمێ، وەک ئەو ئاژەڵەی بە دوای لانەیەکدا گەڕێ بۆ خۆی. ئەبوو من لە ئێستادا بەرەو پارکی پدرۆڤسکی بچم، بەڵام شەو تاریک و ئاو هەوایش ساردا.
دیارە حەزم لە هەستێکی بەتام و خۆشە. بەڕاست بۆ مۆمەکە نەکوژێنمەوە. مۆمەکەی کوژاندەوە لەبەرەوەی ڕووناکی لە درزەکەوە دەرناکەوت وای بە بیرداهات کە دراوسەکانی نووسە بن. بەخۆی وت مارفا پیترۆڤنا ئێستا کاتێکی گونجاوە بۆ ئەوی بیت. دنیا تاریکە، جێگاکە گونجاو و ساتە وەختێکی دەگمەنیشە. پێویستە بیت بەڵام نایت. لە ناکاوێکدا نەیزانی چۆن بیری کەوتەوە کە سەعاتێک پێش ئەنجامدانی بڕیارەکەی لەبارەی دنیاوە بە ڕاستکۆڵنیکۆفی وتبوو با ڕازومیخی ناگاداری دنیا بکە. لە ڕاستیدا پێچوو وەک ڕاستکۆڵنیکۆف وتی زیاتر ئەو قسێم بۆ خۆ نواندن کردبێ. زۆڵێکە بۆ خۆی ئەم ڕاستکۆڵنیکۆفە ڕەنگە لە ئایندەدا لێزانتر دەربچێ. دیارە لەو کاتەدا کە هەوای لاوێتی لەسەریدا نامێنێ و لە هەنووکە زۆر دڵی بەژیان خۆشە. لەم لایەنەوە هەموو خەڵکی بەدن نەفرەتیان لێبێ. ئەوە کێشەی خۆیانە بە من چی چاویان دەرەهات. خەوی لێ ناکەوت. وردە وردە تارمایی دنیای لێ دەرەکەوت و لەرزی لێ هات کە کەمێک هاتەوە سەرخۆی وتی نا ئیتر ئەمە بە دەردی من ناخوە. ئەبێت بیر لە شتێکی تر بکەمەوە. سەیر و پێکەنی ناویە. هەرگیز بەرامبەر بە هیچ کەسێک ڕق ئەستور نەبوو. تەنانەت هەرگیز حەزم بە تۆڵە سندن نەکردووە. ئەمەش کارێکی خراپە. حەزم لە شەڕ نەکردووە و تووڕێژ نەبووم. ئەمەشیان هەر نیشانەی خراپیە. بەڕاست ئەم جاریان چ جۆرە بەڵێنەکەم پێدا نەفرەت لە شەیتان. بەڵام شیمانەی ئەوە زۆر بوو کە بمکات بە پیاوێکی تر. دیسانەوە بێدەنگ بوو کەوتە دانەجیڕە. تارمایی دنیا دووبارە هاتەوە سەرسەرینی. دنیا کە دوای تەقاندنی یەکەم فیشک تەواو تۆقی بوو. دەمانچەکەی هێنا بۆ خوارێ و وەک مردوو تەماشای ئەمیە کرد. بۆ ئەم ئەوە دەرفەتێک بوو کە هیچ نەبێ دوو جار لە ئامێزی بگرێ. ئەگەر ئەم نەبوایە ئەو بەرگریشی ناکرد. بیری کەوتەوە چۆن لەو چرکە ساتەدا دڵی بەو کیژە سوتا و هەناوی جۆشی خوارد. نەفرەت لە شەیتان. ئەم بیرۆکانە چین؟ پێویستە لیان دوور بکەمەوە. دوور. وردە وردە خەریک بوو ئاگای لە خۆی بڕا. لەرز و تاکەی کەمە بووە. لە ناکاوێکدا شتێک لە ژێر لێفەکەوە بەسەر دەست و قاچی داڕای کرد. ڕاپەڕیوتی نەفرەت لە شەیتان. وا بزانە مشکە چونکە گۆشتەکەم لەسەر مێزەکە دانەوە. هیچ حەزی لەوە نەبوو لێفەکە لادا و هەستێ و سەرمای بێ. بەڵام دیسانۆ شتێک بەسەر پێوە کەوتەوە ڕاکردن. خێران لێفەکەی لابرد و مۆمەکەی داگیرسان. تایەکە لەرزی لێ هێنا بوو. بەسەر جێگاکەی دانوشتایەوە تا بزانێت چییە. هیچی نەبینی. لێفەکەی تەکاند و لە پڕا مشکێک کەوتە ناو جێگاکەی. سفیدریگالۆف ویستی مشکەکە بگرێ. مشکەکە لەسەر تەختەکە نەئەهاتە خوارێ. بە هەموو لایەکدا گێژی خوارد. لە ژێر پەنجەوە ئەی فرتاند و بە قۆڵیدا هەڵەگەڕا. لە پرێکدا خۆی لە ژێر سەرینەکەدا شاردەوە. سەرینەکەی فرێدا سەرزەوی. هەستی کرد شتێک چوە بن هەنگڵیەوە و بەسەر لەشیدا کەوتە ڕاکردن. پاشان چوە ژێر کراسەکەی و لەوێەوە بەرەو پرتی ڕۆشت. تەزوێکی تووڕێی بە لەشیدا گەڕا و لە خەو ڕاپەڕی. ژوورەکەی تاریک و لەسەر جێگاکەی نووسە بوو. لێفەکەیشی وەک پێشتر لە خۆی پێچا بوو. لە ژێر پەنجەرەکەوە بالورەی ئەهات. بە بێزاریەوە بیری کردەوە چ خەونێکی گەڕۆڵە. سفیدریگالۆف هەستا. لە پاڵ تەختی نووسنەکەدا پشتی لە پەنجەرەکە کرد و دانیشت. بخۆی وت وا چاوترە هەر نەنوو. لە لای پەنجەرەکەوە هەستی بەسەر ماوشیە کرد. بێ ئەوەی لە شوێنەکەی هەستێ لێفەکەی لە خۆی ئاڵاند و مۆمەکەی داگیرسان. بیری لە هیچ نەکردەوە و نەیشێویست بیر بکاتەوە. و لەگەلێک وێنای جۆر بە جۆری بەبەرچاودا ئەگوزەری. بیرۆکەی پچر پسڕی بێ سەرەتا و بێ کۆتایی وەک ئەووا بوو لە حاڵەتی خەون و بێداری دابێ. ئەشێت سەرما و تاریکی و شێ یان ئەو بای لە ژێر پەنجەرەکەوە ئەیلوراند و درەختەکانی ڕاوەشان حاڵەتێکی خەونی یان ئارەزوێکی تژی تیا دروست کردبێ. لە بەرچاویدا هەمیشە گوڵ بەرجەستە بوو. دیمەنێکی ناوازەی جەژنێکی ڕووناک و گەرم زۆر گەرمیش. ئەو ڕۆژە لە ڕۆژی جەژنی گیانی پاکە چوو. کۆشکێکیش کۆمەندی دەوڵەمەندانە لە جۆری کۆشکە ئینگلیزیەکان کە لە ناو گوڵجارێکی پڕ لە بۆنی خۆشدا نقم بوو. دەوروبەری کۆشکەکە باخچەی ڕەنگە و ڕەنگ و لە پێشیشیدا ڕۆکی جۆرە و جۆری هەڵزناوی پڕ لە گوڵی سوور ڕازاندبوویەوە. بە درێژایی نەردەوانەکە ڕووناک و فێنک و فەرشی زۆر جوانی لێداخرا بوو. گۆڵدانی چینی گوڵی زۆر دەگمەنی تیادانرا بوو.
ئەو باقە نێرگەزە سپی و نازکانی کە لە گوڵدانە پڕ لە ئاوەکاندا بوون بە تایبەتی سەرنجی سفیدی گایلۆڤیان ڕاکێشا بوو. گوڵە بۆندارەکان سەری خۆیان لە قەدی درێژ و سەوزەوە بەرەو خوار لار کردبووە. سفیدی گایلۆڤ حەزیە کرد لەو گوڵانە دوور نەکەوێتەوە. لە پلیکانەکانەوە سەرکەوت و چووە تەلارەکەوە. لەوێشدا لە هەموو گۆشەیەکی تەلارەکەدا لە بەردەم پەنجەرەکاندا لە پاڵ ئەو دەرگا کراوانەوە کە بەسەر هەیوانێکی گەورەدا ئەیان ڕوانی و خودی هەیوانەکەیش هەموو پڕ لە گوڵ بوو. زەوی ژوورەکانیش بە جایەکی تازە و بۆن خۆش فەرش کرابوو. پەنجەرەکان کرابوونەوە. شەماڵێکی خۆش و فێنک ئەهاتە ژوورەکەوە. چۆلەکە لە ژێر پەنجەرەکاندا جیکە جیکانە کرد. لە ناوڕاستی تەلارەکەدا لەسەر مێزێک کە بە ئەتڵەسدا پۆشرا بوو تابوتێک ئەبینرا. لە ناو تابوتەکەدا پارچە ئاوریشمێکی سپی و ئەستور بەقەت کراوی داخرا بوو. دەوری تابوتەکە گوڵێکی زۆری پێداهات بۆ خوارێ. کچۆڵێک بە بەرگی تۆڕی سپیەوە کە تون دەستی لەسەر سەنگی دانابوو ئەو دەستانی ئەدوت لە مەڕمەڕ تاشراون لە تابوتەکەدا نقمی گوڵ بوو. قژە پەخش و زەرد باوەکەی ئەدوت ئاورنگی لێکەوتووە. تاجێکی گوڵی سووریان لەسەر نابوو. لایەکی دەموچاوی کە وەک سەهۆڵ بەست بووی ئەویش هەر لە مەڕمەڕی تاشراویە کرد. وەلێ زەردەخەنەی لێوە هەڵبزرکاوەکانی خەمێکی زۆری بێکۆتایی نەک مناڵانە بەڵکو شکۆمەندێکی تایبەتیان ئەدایە. سفیدری گایلۆف ئەم کچۆڵەی ئەناسی. پاڵ تابوتەکە نەوێنەی پاکیزەکان و نەمۆمی داگیرساو هەبوو. هیچ سرود و درودێکیش نابیسرا. کچۆڵەکە خۆی لە ئاودا خنکاندبوو. لە 14 ساڵیش تێنەپەڕی بوو. بەڵام لەو تەمەنەدا وا دڵیان شکاندبوو کە پەنا بۆ مردن بەرێ. سوکایەتێکی پێکرا بوو کە تا هەتایە دڵی بناڵێنێ. سوکایەتێک کە ویژدانی مناڵانەی و گیانە فریشتە ئاساکەی بەناهەق پڕ لە ترس و وێرانی بکە. کەس نەبوو گوێ لەو ئاو و ناڵە ناومێدانەی بگرێ کە لە شەوێکی تار و ماردا لە نێو تاریکای و سەرما و شەی سەرەتای بەهار و گڤە گڤ و لورە لوری زریاندا ون ببوو. سفیدری گایلۆف بە ئاگا هاتەوە. لە ناو جێگاکەی هەستا و بەرەو لای پەنجەرەکە ڕۆشت. کڵۆمەکەی دۆزیە و کردەوە. بایەکی تونند و تووڕایەشی هێنایە ناو ژوورە بچووکەکەیەوە. دەموچای و سنگی کە تەنیا کراسێکی لەبەردا بوو کەوتنە بەر پڕوشەی بەفر. ژێر پەنجەرەکە لە شتێکی وەک باخە چوو. باخێک کە بە ڕۆژ گۆرانی تیا بووترێت و میوانەکان لەسەر مێزە بچکۆلەکان چاپ خۆنەوە. ئێستا لە درەخت و دەوەنەکانەوە ئاو هاتە ناو پەنجەرەکەوە. دنیا لە تاریکیدا لە ژێر زەمینە چوو. تەنانەت ئاسان نەبوو بزانیت ئەو تارماییانە چین کە لە شتە چوون. سفیدری گایلۆف کە چەما بوو ئانیشکی دادا بۆ کەنار پەنجەرەکە بۆ ماوەی 5 دەقیقە بێ ئەوەی لابچێت تەماشای تاریکەکەی کرد. لەو شەوە ئەنگوستە چاوەدا لە ناکاوێکدا دەنگی تۆپ بارانێک هات و دووبارەیش بووەوە. سفیدری گایلۆف لە دڵی خۆی داوتی ئەمە بۆ ئاگادارکردنەوەیە. ئاو سەرەکەوێت و بەرە بەیان ئەو شوێنانەی لە شقامەکاندا نزمن دایەپۆشێ. سەردا بۆ ژێر زەمینەکان پڕەبن لە ئاو. ئەوسا جرجەکەونە سەر ئاو و خەڵکیش لە نێو ئەو باوبۆرانەدا ئەکەونە بۆڵە بۆڵ و گوێندان. خرتکە و پرتکە تەڕەکانیان ئەگوێزنەوە بۆ قاتی سەرەوە. بەڕاست سەعات چەندە؟ لەو کاتەدا کە سفیدری گایلۆف لەم بیرکردنەوەیدا بوو لەو نزیکانەوە سەعاتێکی دیوار لەسەر خۆ بەتوندی 3 جار لێدا. سەعاتێکی تر دنیا ڕووناکە بێتەوە. چاوەڕێی چیم؟ هەر ئێستا ڕۆم دەرەوە. ڕاست بەرەو باخەکە لەوێ شەخەڵێک هەڵەبژێرم کە باران زۆر تەڕی کرد بێ. هەرەوەندەی شانی مرۆڤی بەربکەوێ ملیۆنان دڵۆپا و بەسەریا بڕژێ. لە پەنجەرەکە دوورکەوتە و دایخست. مۆمی داگیرسان چاکەت و پاڵتاوەکەی لەبەر کرد. کڵاوی لەسەرنا. بە مۆمەکەوە هاتە ڕانڕەوەکە کە تا ئەو کابرا شڕۆڵێ بدۆزێتەوە کە لە پەناو پەسێر و ناو خاکە ڕۆکەکاندا نووسووە بۆ ئەوەی پارەی میوانخانەکەی بداتێ و بڕوە. باشترین کاتە لەم دەرفەتە چاکتر ناڕەخسێ. 7. سفیدری گایلۆف ماوەیەکی زۆر بەڕاڕەوە درێژ و باریکەکەدا ڕۆشت و کەسی نەبینی. ویستی بە دەنگی بەرز هاواری یەکێک بکات. لە پڕێکدا لە سوچێکی تاریکدا لە نێوان دۆڵابێکی کۆن و دەرگایەکدا شتێکی سەیری بەرچاو کەوت.
شتێکی زیندوو بە مۆمەکەەوە دانەوی مناڵێکی بینی کچێکی تەمەەن 5 ساڵ جلێکی تەڕوسپی وای لە بەردا بوو کە لە پەڕۆی حاجت پاکردنەوە چوو کچەکە هەڵە لەرزی و ئەگریا لەوە ناچوو لە سفیدری گایلۆف ترسابێ بەڵکو بە سەرسامێکی کڕەوە بەدەم هەنسکدانەوە چاوەڕەشەکانی خۆی تێبڕی وەک ئەو مناڵەی کە بۆ ماوەیە گریاوە و ئیدی لە گریان کەوتووە ئاسوودەی تێگەڕاوە و لە پرێکدا کەوتۆتەوە هەنسکدان ڕووی کچە مناڵەکە هەڵبزرکا بوو لەسەر ماوە شکەڵات بوو بەڵام چۆن گەشتۆتە ئێرە دیارە خۆی لێرەدا شاردۆتەوە بە درێژایی شەوەکە نەنووسووە سفیدری گایلۆف کەوتە پرسیار لێکردنی کچەکە ئاهێکی تێگەڕا خێرا بە زمانە مناڵانەکەی خۆی شتێکی بۆ باس کرد لە قسەکانیدا چەند وشەیەکی دەربارەی دایکی کرد دایە منەکوژێت دایکمم کوژێ چونکە فنجانەکەم شکاندووە کچە مناڵەکە لە قسەکردن ناکەوت بە زەحمەت لە هەموو چیرۆکەکەی ئەگەیشتیت کە دایکی خۆشی ناوێت و پێچێت دایکی چێژلێنەری ئەوێ و هەمیشە مەستیش بێت ئەمەندەیشی لە کچەکەی داوە کە تۆقاندوێتی دیار بوو کچەکە فنجانی دایکی شکاندووە و لە ترساندا هەر ئەو شەوە هەڵاتوە ماوەیەک لە باخەکە داماوەتەوە لە ژێر باراندا خۆی شاردۆتەوە پاشان پەنای هاوردۆتە ئێرە و لە پشت دۆڵابەکەەوە بەدزیەوە خۆی شاردۆتەوە هەموو شەوەکە لەم سوچەدا بە گریان و دەرزینەوە لە شێ و تاریکی و لە ترسی ئەوەی کردوێتی و ئەبێت لێدانێکی چاک بەخوا دانیشتووە سفیدری گایلۆف گرتێ باوەشی و هێنایە ژوورەکەی خۆی لەسەر تەختەکەی داینا و ڕووتی کردەوە پێڵاوە دراوەکانی کە بەبێ گۆرەوی لە پێیدا بوو ئەمەندە تەڕ ببوو ئەدوت هەموو شەوەکە لە قوڕاودا بووە دوای ڕوودکردنەوەی لەنەو جێگاکەیدا خەواندی و لێفەکەی وا بەسەریدا کێشا کە تەنانەت سەریشی بە دەرەوە نەما مناڵەکە زوو خەوی لێکەوت دوای ئەنجامدانی ئەم کارانە سفیدری گایلۆف بەڕوویەکی ترش و تاڵ و هەستێکی تار و تووڕەوە لە پڕا بەخۆی وت دیسانەوە کارم بۆ خۆم دۆزیەوە کەرێتی مۆمەکەی بەڕقە و هەڵگرت تا هەر چۆنێک بۆ کابرا شڕۆڵەکە بدۆزێتەوە و زووتر دەربازی بێ لە کاتی کردنەوەی دەرگاکەدا بیرێکی ناخۆش بەرۆکی گرتەوە ئەی کچۆڵەکە گەڕایە و تا بزانێ خەوتووە یان ناو چۆنیش خەوتووە بە ئاستەم لێفەکەی لابرد کچەکە لە شیرین خەودا بوو ژێر لێفەکە گەرم داهات بوو گۆنا ڕنگپەڕیوەکەی جارانی سووردا گەڕا بوو بەلایەوە سیر بوو سووریەکەی لەوە تۆختتر و زیاتر بوو کە ئاسایی بە دەموچاوی مناڵانەوەیە بەخۆی وت سووری تالی هاتنە ڕاست وەک ئەوە بوو پێکێک شراب دابێتێ لێوە تەنکە سوورەکانی ئەسووتان بەڵام یانی چی لە پرێک داوای هاتە بەرچاو کە مژۆڵی درێژ و ڕشی کچۆڵەکە جوڵێ و تەکانەخوا وەگەوەی ڕوانینێکی سوسەکەر و بەفێڵ لە ژێر مژۆڵەکانەوە کە لە هی مناڵ ناچێ چاوی لێدا بگرێ پێچوو کچۆڵەکە نەنووستی بێت و خۆی کرد بێتە خەوت و بەڵێ هەروایە لێوە بچکۆلەکانی بە زەردە خەنەکرانەوە لالێوی جوڵەی تێکەوت وەک بێوێ خۆی بگرێت و پێنەکەنێ وەلێ وایستایتر خۆی پێنەگیرا و کەوتە پێکەنین پێکەنینێکی دیار و ئاشکرا لەو دەموچاوەدا کە لە دەموچاوی مناڵ ناچوو هەست بە چاو قایمی و بێ ئابڕوویەکرا ئەمە بێڕەوشتیە ئەمە ڕووی ژنێکی جوانە لە ژنا خۆفرۆشەکانی فەڕەنسا ژنێکی وە کامیلیە ئیدی بێشەرمانە نیگایەکی یاگرینی تێگرێت بەرەو لای خۆی ڕایکێشێ و پێکەنێ شتێکی گەرە قێزە و نووسوک لە پێکەنین و چاوانی ئەو مناڵەدا دەرەکەوت لەم دەم و چاوێشدا کە ناپاکی و بێڕەوشتی لێ چۆڕا سفیدری گایلۆف بەسەر سامی و کەوتە ورتەورد چۆن مناڵێکی تەمەن 5 ساڵانە ئەمە چمانایەکیە و لێوا کچۆڵەکە لە ناکاوێکدا بەو ڕووەدا گیرساوەیەوە خۆی بۆ هەڵدەنێ و دەستی بۆ درێژەکە سفیدری گایلۆف لەو کاتەدا کە دەستی بۆ لێدانی بەرز کردەوە هاواری لێ هەستا هەی نەفرەتی و لەو چرکە ساتەدا لە خەوەکەی ڕاپەڕی هێشتا لەسەر تەختی خەوەکە ڕاکشا بوو لێفەکەی لە خۆی ئاڵاندە بوو مۆمەکە ناسووتە لە پەنجەرەکەەوە کازیوە لە دەرکەوتندا بوو سفیدری گایلۆف وتی ئەم شەو هەموو مەتەکە بوو بە تووڕەییەوە نیوە خێزێکی بۆ کرد هەستی کرد هەموو ئێسکەکانی شکاون و دێشێن دەرەوە تەمتومانێک دایگرتە بوو کەسیی نابینی نزیک سەعات 5 بوو خەوێکی باشی کرد بوو هەستا چاکەت و پاڵتاوە هێشتا تەڕەکەی لەبەر کرد دوای ئەوەی دەستی بەردەمانچەکەی گیرفانی کەوت دەریهێنا و زامنی کرد پاشان دانیشت دەفتەرێکی یادداشتی لە گیرفانی دەرهێنا لەسەر یەکەم لاپەڕە
کە زووە هاتە بەرچاو بە خەتێکی گەورە چەندێڕێکی نووسی. دوای ئەوەی خوێن دێوە لە کاتێکدا کە پاڵی بە مێزەکەوەدا کەوتەوە بیرکردنەوە، دەمانچە و دەفتەری یاداشتەکە هەر لەوێدا و لە نزیک ئانیشکێەوە کەوتبوون. مێشە لە خەو هەستاوەکان پەلاماری ئەو گۆشتەی سەرمێزەکەیان ئەدا کە هیچی لێ نەخورابوو. ماوەیەک تەماشای کردن، دوایی بەدەستی ڕاستی کە ئازاد بوو ویستی مێشێک بگرێ. ماوەیەک خۆی پێوە خەری کرد بەڵام هیچی بۆ نەکرا. پاشان کە لە خۆی بە ئاگاهات چۆن سەرگەرمی کارەکە بووە، هاتەوە سەرخۆی و تەزویەکی پێداهات، هەستا و بڕیاری چوونە دەرەوەیدا. دوای دەقیقەیەک چوە سەر شقامەکە. تەمتومانێکی شیر ئاسا لەسەر شارەکە بڵاو ببووەوە. بەسەر پیادەڕەوە داری نەپیس و لینجەکەدا ڕۆشت بەرەو ڕووباری نیڤای بچووگە چوو. لە بەرچاویدا نیڤای بچووک کە بە درێژایی شەو لافاوی کردبوو، هەروەها دوورگەی پترۆڤسکی و تو لە ڕێگا و گژوگای تەڕ و درەخت و شەخڵەکان دیمەنێکی دڵگیریان هەبوو. لە دواییدا هەمان شەخەڵی پێشوو دەرکەوت، بە تووڕێیەوە کەوتە تەماشاکردنی ماڵەکان بۆ ئەوەی خۆی لەو بیرکردنەوانە بدۆزێتەوە. نە ڕێبوار و نەگالیسکێک لەسەر شقامەکە بینرا. خانەوە بچووکە دارینەکان کە زەرد داگەڕابوون لەگەڵ پەنجەرە داخراوەکاندا پیس و داما و ئەیانوان. سەرما و شێوە چوبوونە ناو لە شێوە کە لەرزی لێ هاتبوو، کە جارجارە نووسینی دوکانەکانی ئەبینی بە وردیەی خوێندەوە تا گەشتە کۆتایی شەقامە بەدار فەرشکراوەکە. سفیدری گایلۆف لەوێدا خانوویەکی گەورەی بەبەر دروستکراوی بینی. سەگێکی پیسی گەڕۆڵ کە کرکی لە ناو گەڵی نابوو لە پێشەوە ڕۆشت. پیاوێکی تەواو مەست کە لە مردوویە کرد و پاڵتاوی لەبەردا بوو درێژ درێژ لە ناوڕاستی شەقامەکەدا کەوتبوو. سفیدری گایلۆف سەیرێکی کرد و تێپەڕی. لە لای چەپەوە بورجێکی بەرزی لێ دەرکەوت. بیری کردەوە، ها شوێنێکی باشە، ئیتر بۆ بڕۆم بۆ دوورگەی پترۆڤسکی، هیچ نەبێ شایەتێکی ڕسمی لێیە. بەم بیرۆکە تازەی خۆی زەردەخەنێکی هاتێ، پاشان بەرەو کۆڵانی دایکێشە. خانوە بەرزەکە لەوێدا بوو. لە پاڵ دەرگا داخراوەکانیدا پیاوێکی باڵا ناوەند کە پاڵتاوێکی سەربازی ڕەنخۆڵەمێشی لەبەردا و کڵاوێکی مسینی لە بابەتی کڵاوی ئاخیلی لەسەردا بوو، شانی بە دەرگاکەودا بوو. تەماشایەکی خەواڵوانەی ساد و بێبایەخی سفیدری گایلۆڤی کرد کە لێی نزیک کەوتبووە. بەدەم و چاوی هەمان ئەو خەموو ڕاڕاییە ئەبینرا کە زۆر لە کۆنەوە بەڕووی گشت جوولەکەکانەوە بێ ئاوارتەکردن ئەبینرا. هەردووکیان سفیدری گایلۆڤ و کابراکە بۆ ماوەیەک لە یەکتر ڕامان. سەرنجام ئاخیل بەلایەوە ئاسایی نەبوو کە کەسێکی لەخۆ بە ئاگا سێ هەنگاو لەو لایەوە بەرامبەری وەستابێ، چاوی تێبڕی بێت و هیچ نەڵێ. کابرا بێ ئەوەی بجوڵێ یان خۆی تێک بدا پێیوت، ها لێرە چیەکەی؟ سفیدری گایلۆڤ وەڵامی دایوتی، هیچ برانە سڵاو. کابراوتی، ئێرە شوێنی ئەوە نییە. سفیدری گایلۆڤتی، من برادەر بەرە وڵاتێکی دوورە چم. کابراوتی، بۆ وڵاتی دوور؟ سفیدری گایلۆڤتی، بۆ ئەمریکا. کابراوتی، بۆ ئەمریکا؟ سفیدری گایلۆڤ دەمانچەکەی دەرهێنا و ئامادەی کرد. ئاخیل بڕۆی سەرخست و بە زەحمەتێکەوتی، ئەم یاریە یانی چی؟ ئەمە ئەو جێگایە نییە. سفیدری گایلۆڤتی، ئاخر بۆ جێ نییە؟ کابراوتی، چونکە جێ نییە. سفیدری گایلۆڤتی، باشە برادەر، بۆ من جیازێکی نییە، ئێرە شوێنێکی باشە، ئەگەر پرسیاریان لێ کردیت بڵێ چوە بۆ ئەمریکا. سفیدری گایلۆڤ دەمانچەکەی خستە سەر لا جانگی ڕاستی خۆی. ئاخیل شڵەژا چاوی لە جاران زیاتر کرایەوەتی، ئاخر لێرەدا قەدەغەیە، ئێرە جێگای ئەوە نییە. سفیدری گایلۆڤ پەنجەی بەبە لە پیتکەکەدانا. لە ئێوارەی هەمان ڕۆژدا دوای سەعات 6 ڕاستکۆڵنیکۆف چوو بۆ ماڵی دایکی و خوشکی، واتە بۆ ئەو ماڵی کە ڕاز و میخین لە ئاپارتمانەکەی باکالایفدا بۆی گرتبوون. ئابوو لە شەقامەکەەوە بچێتەوە سەر پلیکانەکان. ڕاستکۆڵنیکۆف هەنگاوی دوودڵی ئەنا لەوە ئەچوو لە چوونە ژوورەوە ڕاڕابێ، بڕوە یان نە. بەڵام بڕیاری نەگەڕانەوەی دابوو. بەخۆی وت بە هەر حاڵ ئەوان تا ئێستا هیچیان نەزانیوە. دەمێکی شەبەوە ڕاهاتون کە من بە پیاوێکی سەیر و نامۆ بزانم. جلەکانی سەریان بە سوردێنە، سەرتاپای پیس و چڵکن، هەموو شەوەکە لە ژێر باراندا و بە تەواوی قوڕ و چڵپاوی پیاڵ پژە بوو. دەم و چاوی لە شەکەتی و خراپی ئاو هەوا و داهێزرانی جەستە و شەڕی 24 ساعتی لەگەڵ خۆیدا تا ڕادێک بڕستی لێبڕی بوو. خوا خۆی ئەیزانی
هەموو شەوی ڕابردووی چۆن بە تەنیا و لەکوێ گوزەراند بوو، بەڵام لە باتی ئەوە بڕیاری ئەنجامدانی کارەکەیدا بوو. لە دەرگایدا دایکی کردیەوە، دنیا لە ماڵ نەبوو، کارەکەرەکەیش هەر لەوێ نەبوو. لە سەرەتاوە پۆلخریا ئەلێکساندرۆڤنا خۆشی و سەرسامی زمانی لە گۆخست، پاشان دەستی گرت و بردیە ژوورێ. خۆشحاڵیەکەی ئەمەندە زۆر بوو کە زمانی خستە تورتە تورتوتی باشە ئاخری هەر هاتی ڕودیاجان تووڕەمە بە کە ئاوا گەمژانە، یعنی بە گریانەوە پێشوازیم لێ کردی. لە ڕاستیدا من پێەکەنم ناگریم، وازانی ئەگریم نا، خۆشحاڵم تەنیا ئەوەیە کە من خویەکی خراپم هەیە و فرمێسکم لە خۆ دابارێ. لەوەتەی باوکت مردووە من بۆ هەموو شتێک گریانم دێ. دابنیشە ئازیزم، بێگومان ماندوویت، خۆمەزانم بۆ ئەوەندە چڵکن و پڵکنیت. ڕاستکۆلنیکۆڤ وتی دایە بە درێژایی دوێنێ شەو لە بەرباران بووم. پۆلخریا ئەلێکساندرۆڤنا قسەکەی پێبڕوتی نانا، وازانیت هەر بە هەمان ڕەوشی کۆنی ناجۆری خۆم لێپرسینەوەت لەگەڵ داکەم. نا مەترسە، ئێستا هەموو شتە گەزانم، فێری دابوونەریتی ئێرە بووم، خۆش مەزانم ئەمەی ئێرە چاکترە. بۆ هەمیشە بەخۆمت من حەقم بەسەر بیر و باوەڕی تۆ چییە؟ بۆ لێت بپرسم، خوازانت چ نەخشە و کارێکت لەسەردایە و چ بیرێکت بە مێشکادێ؟ بۆ ئەبێت من لە بن هەنگڵت بکوتم تا بزانم بیر لە چیەکەیتەوە. آخر ئای خوایە من ئەم هەموو بێنە و بەردەم لە چی شێتم. ڕودیا ئەو وتارەی لە گۆڤارەکەدا نووسی بوت بۆ جاری سێم خوێندمەوە. دیمیتری پراگڤیچ بۆی هێنام کە بینیم دامام، بیرم کردەوە چەندە گەوجم. چ بیرێک ئەوی سەرقاڵ کردووە؟ مەسەلەکە بە تەواوی ئاشکرایە. بیرمەندەکان هەمیشەوان لەوانەیە بیری تازەی لەسەردابێت و سەرقاڵی سەر و بنکردنیان بێ، کەچی من بێم و بێزاری بکەم و ئازاری بدەم. ئەزانیت من وتارەکە دەخوێنمەوە، بەڵام زۆر شتی لێ تێناگەم. ئەمە سیر نییە، چونکە من لەو ئاستەدا نیم. دایکە گیان وتارەکەم پیشاندا. ڕاستکۆلنیکۆڤ گۆڤارەکەی وەرگرت و چاوێکی خێرایی بە وتارەکەی خۆی داخشان. هەرچەندە ئەمە لەگەڵ حاڵ و بارە هەنووکەیەکەیدا زۆر جیاواز و ناجۆر بوو، بەڵام هەمان ئەو هەستە خۆش و شیرینی پێدا کاتێک نووسەرێک بۆ یەکەم جار بەرهەمی چاپکراوی ئەبینێ، بێجگەلەوەی ئەگەر نووسەرەکە تەمەنیشی لە 23 ساڵیدا بێ. بەڵام ئەمە تەنیا چرکە ساتێکی خایەن. دوای خوێندنەوەی چەندێرێک برۆی هێنانەوە یەک و وەڕسێکی توندڵی وشی. هەموو دژواری و ململانێت دەرونیەکانی ئەم چەند مانگەی دوای خۆی هاتۆ بیر. بێزار بوو بە تووڕێیە و تارەکەی لەسەر مێزەکەدانا. دایکی وتی بەڵام ڕودیا من بەم هەموو نەزانینەی خۆمەتوانم بڵێم تۆ لە ئایندەیەکی نزیکدا ئەگەر نەبیتە کەسایەتێکی زۆر گەورەی زانستی ئەبیتە یەکێک لە هەرە دیارەکانی ئەو بوارە. لەگەڵ ئەمانشدا چەند سوکنەوانی کەوا بیرەکەنەوە تۆ تێکچویت و عەقڵت لەدەستداوە. ئاخر تۆ نازانی، بەڵام ئەمە بیرکردنەوەی ئەوانە کرمە قێزەونەکان. جا ئەوان چی لە عەقڵە زانن؟ ئاخر دنیایش خەریب و بڕوا بکە. باشە ئەماکرێ. بەڵێ باوکی خوارێ خۆش بووشت دوو جار وتاری بۆ گۆڤارێک نات. جارێکیان شیعرەکانی من دەفتەری شیعرەکانیم لایە ڕۆژێک پیشان تێدەم، جارێکی تر چیرۆک. من خۆم داوام لێ کرد پاگنووسی بکەم، نازانی چەند پاڕامەوە بەڵکو بۆی بڵاو بکەنەوە، وە لێ نایان کرد. ئەزانیت ڕودیان من 6 ڕۆژ لەمەوبەر کە تەماشای جل و ژیان و خواردن و ماڵەکەتم کرد خەریک بوو دڵم بتەقێ. بەڵام ئێستا زانم کە ئەم جاریشیان چەندە گەوج بووم، چونکە ئەگەر بتەبێ ئەتوانی بەو عەقڵ و توانایە و هەموو شتێک بەدەست بێنی، وەلێ دیارە تۆ حەزت بەوە نییە، کاری زۆر گەورەترت لە پێشا. ڕاستکۆلنیکۆڤ وتی دایکە دنیا لە ماڵەوە نییە؟ دایکی وتی نەخێر ڕودیا، زۆربەی کات لە دەرەوەی و من بە تەنیا بەجێ هێڵێت. دیمیتری پراگڤیچ خوا تەمەنی درێژ بکە سرم لێدا، لەگەڵمدا دانیشێت و زۆرت بازەکە. ئازیزەکەم تۆی خۆشەوێ، زۆریش ڕێزت لێگرێ. لەبارەی خوشکتەوە نامەوێت بڵێم ڕێزم لێ ناگرێت، چونکە ئەو خویەکی تایبەتی خۆی هەیە و منیش خۆی خۆم. بەڵام ئەو زۆر نهێنی لە منە شارێتەوە. قەیدی نییە، من هیچم نییە لە ئێوەی بشارمەوە. لەوە دڵنیام کە دنیا زۆر وریا و زرنگە، من و تۆیشی زۆر خۆشەوێ. لەگەڵەمانێشدا نازانم کۆتایی بەچیەگە. باشە ڕۆدیا بم هاتنەت تەواو دڵخۆش بووم، بەڵام ئەو درەنگ کەوتووە کە هاتەوە پێڵێم ئەڵەم کاکت هات و تۆ لێرە نەبووی. ئەی تۆ لەکوێ بوویت؟ ڕۆدیا زۆر نازمان هەڵمەگرە، ئەگەر توانیت سەرمان بدە، ئەگەر نەتوانی چار نییە، چاوەڕێ دەبم. آخر ئەزانم تۆ منت زۆر خۆشەوێ، ئەوەندە بۆ من بەسە. بەرهەمەکانت ئەخوێنمەوە، لەبارەتەوە شت لە کەسانی دی ئەبیستم.
خۆشت جارجارە سەرەگەدەیت تا هەواڵم بپرسی ئیدی لەمە زیاتر چی؟ ئێستایش بۆ ئەو هاتوویت دڵی دایکت بدەیتەوە. ئەمە بە چاکیە بینم. لێرەدا پۆل خەریا ئەلێکساندرۆڤنا لە پرێکدا دایەگریان و لێ زوو لە جێگاکەی هەستا و هاواری کردوتی دیسانەوە کەوتمەوە گریان. گوێمە دەرێ ئیدی گەوجایەتەکەی خۆمە. باشە بۆ دانیشتوم قاوەمان هەیە و بۆم نەهێناویت. بڕوانە خۆپەسەندی پیرێژنانە یانی چی؟ هەر ئێستا ڕاستکۆڵنیکۆڤ دایەجان لێگەڕێ من ئێستا ڕۆم بۆ ئەوە نەهاتوم تکات لێکەم گوێم لێ بگرە. پۆل خێریا ئەلێکساندرۆڤنا بە شەرمەوە لێی نزیک بووە. ڕاستکۆڵنیکۆڤ لە ناکاوێکدا زۆر بەدڵ پڕیەوە بە جۆرێک کادوت بیر لە قسەکانی ناکاتەوە و هەڵیان ناسەنگێنێ پرسی دایکێجان هەرچیەک پێش بێت هەرچیەکم لەبارەوە ببیستیت هەرچیە خەڵک دەربارەی من بێڵێت هەر وەک ئێستا خۆش دەوێم. دایکی وتی ڕودیا تۆ چیتە؟ باشە تۆ چۆن ئەتوانی پرسیاری وام لێ بکەین؟ ئاخر چێ دەربارەی تۆ شت بە منم بڵێ؟ من بڕوا بە کەس ناکەم هەر کەسێک بێ بۆلام دەریەکەم. ڕاستکۆڵنیکۆڤ هەر بە هەمان شێوازەوە بەردەوام بووتی من هاتووم دڵنیات کەم کە هەمیشە تۆم خۆشەوێ. ئێستایش پێم خۆشە کە بەتەنیاین. پێم خۆشە کە تەنانەت دنیایش لێرە نییە. هاتووم ڕێک و ڕەوان پێت بڵم هەرچەندە ئەمە بۆ تۆ ناخۆشە بەڵام با ئەو بزانی کە کوڕەکەت تۆی لە خۆی خۆشترەوێ. ئەوەی لەبارەی منەوە بەبیری تۆ دادێت کە دڵڕق بم و تۆم خۆش نەوێ هەمووی درۆیە. هەرگیز لەو خۆشەویستی کەم ناکە. باشە ئەمەیان بەسە پێم باش بوو ئەمە بڵێم و بەوەیش دەست پێ بکەم. پۆل خێریا ئەلێکساندرۆڤنا باوەشی پێدا کرد و بە سنگیەوە نووساند و لەسەرخۆ کەوتە گریان. پاشانوتی ڕودیا چیتە؟ نازانم هەموو ئەم ماوەیە من وامەزانی کە بە ئێمە قەڵسیت وەلی ئێستا بە هەموو بارێکدا هەز دەکەم کە نەکبەتێکی گەورە چاوەڕێتە بۆیەوە ئازارە چێژی ماوەیە کە من پێشبینی ئەماکەم. ڕودیا بمبورە کە ئەم باسم کردەوە هەمیشە بیری لێکەمە و شەو ناخەوم بە درێژایی دوێنێ شەو خوشکت ئەو ڕێنەیە کرد و ناوی تۆ هێنا هەندێک گوشەم. ئەتوانم لەگەڵ تا بێم؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی نا تۆ بۆم بپارێرە بوو کڕنۆش بۆ خوا بەرە بەڵکو نزاکەت گیرابێ. دایکی وتی کەواتە لێگەڕێ با نیشانەی خاجت بۆ بکێشم و دوعای خێرت بۆ بکەم. وەرە ئاوا خوایە چی بکەین؟ بەڵێ. ڕاستکۆڵنیکۆڤ شادمان بوو زۆر بەوە شادمان بوو کە کەسی لێ نەبوو لەگەڵ دایکیا بەتەنیا بوو وەگەوەی بە پێچەوانەی هەموو ئەو ماوە زۆرەوە کە زار و مەینەتی بەرکی بەرنادا لە پرێکدا دڵی نەرم بوو بێ بەرامبەر بەدایکی کەوتە سەر چۆک هەردوو پەیماچ کرد و لە ئامێز یەکتردا دەستیان بەگریان کرد. ئیدی پۆل خێریا ئەلێکساندرۆڤنا نەتووشی سەرسامی هات و نەپرسیاری لێ کرد. ماوەیەک بوو هەستی بەوە کردبوو کە کوڕەکەی تووشی بەڵایەکی گەورە بێ. ئێستا ئەو چرکە ساتەیە کە هاتۆتە پێشێ. بەدەم گریانەوتی ڕودیا ئازیزم کوڕی گەورم تۆ ئێستا بە تەواوی لە مناڵە چیت. ئەو سایش وەک ئێستا ئاهاتیتە لام لە ئامێزە دەگرتم و ماچتە کردم تەنانەت ئەو کاتانی کە لەگەڵ باوکتا بووین و تووشی کێشە و ناخۆشیێک ئاهاتین بوونی تۆ ئاسوودەی پێبەخشین کە باوکتم بە خاک سپارد لەبیرتە چەند جار لە ئامێز یەکتریدا تەواوەگ ئێستا لەسەر گۆڕەکەی گریاین لەبەرەوەی ماوەیەکە گریم بۆیە دڵی دایکایەتیم هەستی بە مەترسیە کردووە هەست بە ڕوودانی کار ساتێک من هەرەو کاتەی بۆ یەکەم جار تۆم بینیەوە لەو شەوەدا لەبیرتە ئەو کاتی تازە گەشت بوونە ئێرە
تەنیا لە نیگاتەوە هەستم بە هەموو شتێک کرد. هەرەوسا دڵم داچڵەکی ئەمڕۆیش کە دەرگاکەم لێ کردیتەوە و بینیمیت بەخۆم وت ئەمە ساتە شومەکەیە. ڕودیا خۆ تۆ ئێستا ناڕۆیت. ڕاستکۆڵنیکۆڤتی نا. دایکی وتی دێیتەوە؟ ڕاستکۆڵنیکۆڤتی بەڵێ دێمەوە. دایکی وتی ڕودیا ناڕەحەت مەبە، من تەنانەت ناوێرم پرسیارت لێ بکەم، ئەزانم کە ناتوانم، بەڵام هەر تەنیا دووشەم پێ بڵێ بۆ شوێچیت؟ شوێنەکە زۆر دوورە؟ ڕاستکۆڵنیکۆڤتی زۆر دوورە. دایکی وتی باشە لەوێ چی هەیە؟ ئەرکێ کارێکی تایبەتی؟ ڕاستکۆڵنیکۆڤتی هەرچیە کە خوابیدا، تەنیا دووعام بۆ بکە. ڕاستکۆڵنیکۆڤ بەرەو لای دەرگاکە چوو، بەڵام دایکی گرتی. بە نیگایەکی ناومێدانەوە چاوی لە ناو چاوی بڕی، لە ترسا دەم و چاوی گۆڕا بوو. ڕاستکۆڵنیکۆڤ بەدەم پەشیمانێکی قوڵە و لە هاتنەکەی وتی بەسە دایکێ جان بەسە. دایکی وتی بۆ هەتایە باشە، خۆ تۆ سەفەری هەتایی ناکەیت، ئاخر تۆ دەیتەوە، بەیانی دەیتەوە؟ ڕاستکۆڵنیکۆڤتی دێمەوە ماڵەوە. هەر چۆنێک بوو خۆی لە دەست دەرباز کرد. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. سەر لە ئێوارێکی ئاو هەوا خۆشی پاک و بێگەرد بوو، هەر لە بەیانیەوە دنیاکەی خۆش ئەینواند. ڕاستکۆڵنیکۆڤ گەڕایەوە بۆ ماڵەکەی. پەلەی ئەویست هەموو کارەکانی تا خۆر ئاوابوون تەواو بکات و حەزی بەبینینی کەس نەبوو. کە بەرەو ژوورەکەی خۆی بە نەردەوانەکەدا سەرکەوت، سەرنجیدا ناستاسیا سەماوەرەکەی واز لێهێنا. بەوردی کەوتە تەماشای و چاوی لێ نەئەتروکان. پرسیاری لە خۆی کرد نەکا کەسێک هاتبێ بۆلام. بە بێزاریەوە بیری لە پۆرفیری کردەوە، وەلێ کە گەیشتە ژوورێ و کردەوە دنیای بینی. بە تاقی تەنیا دانیشت بوو، لە بیرکردنەوەیکی قوڵدا بوو. دیار بوو ماوەیەکی زۆر بوو چاوەڕێ کرد. ڕاستکۆڵنیکۆڤ لەبەر دەرگاکە داوەستا. دنیا لەسەر قەنەفەکە بە ترسەوە هەستا و بەرامبەر بە کاکی ڕاوەستا. بەو نیگا بێت جوڵەیەوە کە لە کاکی ڕاما بوو، مانای ترس و ئازارێکی بێکۆتایی ئەگەیان. هەر لەو نیگایەوە ڕاستکۆڵنیکۆڤ تێگەیشت کە دنیا ئاگاداری هەموو شتێکە. بە دوودڵیە و لە دنیای پرسی چاکە بێم وڵات یان بڕۆم؟ دنیا وتی ئەمڕۆ هەمووی لای سۆنیا سیمینۆڤ نابووم، هەردووکمان چاوەڕێت بووین، وامەزانی هەر سەرێکە دەی. ڕاستکۆڵنیکۆڤ چوە ژوورێ و خۆی بەسەر کورسیەکەدا کێشا. وتی دنیا هەز بە بێهێزیەکەم، زۆر شەکەتم، بەڵام پێم خۆش بوو لە ئێستادا بە چاکی خۆم بگرم. بە دوودڵیە و لە دنیای ڕوانی. دنیاوتی باشە تۆ هەموو دوێنە شەو لەکوێ بوویت؟ ڕاستکۆڵنیکۆڤتی باش لە بیرم نییە، بڕوانە خوشکە، ئەمیست دوا بڕیاری خۆم بدەم. چەند جارێک بە کەنار ڕووباری نیڤادا تێپەڕی، ئەمەم لە بیرە، ئەمیست هەر لەوێدا کارەکە کۆتایی پێبێت، بەڵام نەمتوانی بڕیارەکەم ئەنجام بدەم. ڕاستکۆڵنیکۆڤ وشەکانی کۆتایی لە ژێر لێوت و دیسان و بە دوودڵیەوە لە دنیای ڕوانی. دنیاوتی سوپاس بخوا، بەڕاستی ئەمەش لەو نیازە ترسین، من و سۆنیا سیمینۆڤنا، وا دیارە هێشتا تۆ باوەڕت بە ژیان ماوە. سوپاس بخوا. ڕاستکۆڵنیکۆڤ بە تەوسە و زەردەیە گرتی وتی بڕوان پێی نەبوو، بەڵام تۆزێک لەمە بەر من و دایکم باوەشمان بە یەکتریدا کرد و گریاین. من بێ بڕوام کەچی داوام لێ دایکم کرد بۆم بپارێتەوە نزان بۆ بکە. خوا خۆی زانێ چییە بێ دنیا، من لەم بارەیەوە هیچ نازانم. دنیا بە سەرسامی و هاواری کردو وتی تۆ لای دایە بوویت؟ پێدوت چۆن وێرات پێی بڵێ؟ ڕاستکۆڵنیکۆڤتی نەخێر پێم نەوت، هەر نەچوم بەلای ئەو شتەدا، بەڵام ئەو زۆر شە دەزانێ. شەو گوێی لەو ڕێنی تۆ بووە، بۆیە بڕوایی تەواوم هەیە کە نیوەی بەسەراتەکە زانێ. سەردانەکەم کارێکی باش نەبوو، ئەسڵ نازانم بۆ چوم. دنیا من پیاوێکی بەدم. دنیاوتی پیاوێکی بەدیت و ئامادەی بڕۆی ئازار بچێژی، چونکە توانی بیچێژی، ئەتەوێت بڕۆیت؟ ڕاستکۆڵنیکۆڤتی بەڵێ ئەڕۆم، هەر ئێستا ڕۆم، تەنیا بۆ ڕزگاربوون لەم خەجاڵەتیە ویستم خۆم بدەم بەدەم ئاوەکەوە تا بەخینکەم. دنیا و کاتەی لەسەراوەکە وەستا بووم،
بیرم کردەوە ئەگەر تا ئەم دەقیقەی خۆم بە پیاوێکی بەهێزانی بێ کەواتە نابێت لەو خەجاڵەتێش بترسم. ئەمە شانازی بەخۆکردنە. دنیا وانە؟ دنیا وتی بەڵێ، شانازی بەخۆکردنە ڕوودیە. وەک ئەوە وا بوو بڵێسەیەک لە چاوە خامۆشەکانی ڕاستکۆڵنیکۆف و کۆتبێتە درەوشانەوە. پێی خۆش بوو کە هێشتا ئەو شانازی تیاماوە. پاژان بە زەردەخەنێکی سەیرەوە چاوی لە ناو چاوی خوشکی بڕی پرسی: خوشکێ، تۆ وازانی من لە بینینی ئاوەکە ترسابم؟ دنیا بە بێزاری و هاواری کردووتی: ئاخ بەسێتی ڕوودیا. دنیا مەلول دانیشت بوو لە براکەی ڕوانی لە پرێکدا ڕاستکۆڵنیکۆف هەستا. وتی درەنگە، ئێستا ڕۆم و خۆم بەدەستەوە دەم، بەڵام نایشزانم بۆ ئەمەوێت وا بچم خۆم بەدەستەوە بدەم. بێدەنگێکی 2 دقیقەی ئەو ناوەی گرت. ڕاستکۆڵنیکۆف دانیشت بوو، سەری دانەواند بوو لە زەویەکەی ڕوانی. دنیا لەو بەری مێزەکەەوە فرمێسکی ڕشت و بە گۆنایدا ئاهاتە خوارێ. ڕاستکۆڵنیکۆف وتی: خوشکێ، ئەگریت ئەتوانیت دەستم بۆ درێژ بکەی؟ دنیا وتی: بۆ گومانت لەمە هەیە؟ بەدەم قسەکردنەوە دنیا تون لە ئامێزی گرت و بەخۆی و نووسان ماچی کردوتی: ئەتەوێت بە ئازار چەشتن نیوەی تاوانەکەت بسڕیتەوە؟ لە پرێکدا ڕاستکۆڵنیکۆف بە تووڕەیەکی بێوێنەوە قیژاندی وتی: تاوان؟ کامە تاوان؟ ئەوە تاوانە کە ئەسپەیەکی پیس و زیان بەخشم کوشتووە، پیرێژنێکی سوخۆر کە کەڵکی بۆ کەس نییە، هەر کوشتنی چل گوناهت لە کۆڵەکاتەوە. کەسێک خوێنی هەژاران بمژێ، ئایا ئەمە تاوانە؟ من بیر لەوە ناکەمە و نایشمە بێ لێی پاک بمەوە. چییە لە هەموو لایەکە باز لە تاوانەکەن؟ ئێستا گەوجی و ترسنۆکی خۆمە بینم. ئێستا کە بڕیارم داوە بەرگەی ئەم سەرشۆڕیە بێهودەیە بگرم، تەنیا سووکی و بێتواناییە کە ئەم بڕیارم پێدا، یان ڕەنگە لەبەر بەرژەوەندێک بێ وەک پۆرفیری پێشنیازی بۆ کردم. دنیا ناومێدانە هاواری لێ هەستاوتی: کاکە چۆن واڵیت؟ آخر تۆ خوێنت ڕشتووە. ڕاستکۆڵنیکۆف لەوەدا بوو لە پێستی خۆی بێتە دەرەوتی: هەموو کەسێک ئەو خوێنە ئەڕێژێت، خوێنەکە بەردەوام وەک ڕووبارە ڕوە، خوێنەکە کەسانی دی وەک شامپانیا ئەی ڕێژن و لە پاداشتیدا لە کاپیتۆڵ تاجی مەزنیان لەسەرنێن. خوێن ڕێژەکان بە فریاد ڕەسی مرۆڤایەتی ناوبرێن. باشە، تۆ قوڵتر بیر بکەرەوە و چاکتر بڕوانە. من خودی خۆم چاکەی خەڵکی مەبەست بووە، ویستومە سەدان و هەزاران کاری چاکە بکەم لە باتی ئەو گەوجاتی کە لە ڕاستیدا گەوجاتیش نییە، بەڵکو تەنیا لێنەزانینە، چونکە هەموو بیرۆکەکە هەرگیز هێندە گەمژانە نەبووە وەک ئێستا دوای شکست خواردن دەرەکەوێ. هەموو شتێک کە سەر نەکەوت و تێکشکا ئیترەکرێتە کاری گەوجانان. من ویستم بەو گەوجاتیە ئەگەر وابێ ئازادم و پێویستم بە کەس نەبێ، یەکەم هەنگاو بنێم کەرەسە بەدەست بێنم، پاشان هەموو شتێک بە قازانجێکی زۆرەوە فەراهم دێت و بەرژەوەندی گشتی تیاڕە چاوەکرێ. بەڵام من لە یەکەم هەنگاودا تێکەوتم، چونکە من ترسنۆکم. ئەمە کرۆکی مەسەلەکەیە. لەگەڵەمانیشدا من لەگەڵ بۆچوونی تۆدا نیم لەبارەی خۆمەوە. ئەگەر سەر بکەوتمایە تاجدان لەسەرەنام، بەڵام ئێستا لە داوم ئەنێن. دنیاوت ئەمە ڕاز نییە، مەسەلەکە شتێکی ترە. کاکە تۆ ئەڵێی چی؟ ڕاستکۆڵنیکۆف وتی: چۆن؟ جیاوازەکە لە شێوەدایە. لەباری جوانکاریەوە من پابەندی هیچ ڕێسایەک نەبووم. باشە، من تێناگەم بۆ تۆ بارانکردنی خەڵکی دوای گەمارۆدانی شێوە و یاسای جوانتر و بەڕێستری هەیە. بایەغدان بە جوانکاری یەکەم نیشانەی بێتواناییە. هەرگیز ئەوەندە بەڕوونی هەستم بەم ڕاستیە نەکردووە وەک ئێستا هەستی پێکەم. هەرگیز بەڕادەی ئێستا بڕوام بە بێتاوانی کارەکەم نەبووە. هەرگیز لەسەر بیر و باوەڕی خۆم ئەمەندە دڵنیا و بە بڕوا نەبووم. دەم و چاوە ڕنگپەڕی و
پەژموردەکەی ڕاستکۆڵنیکۆف سوورداگەڕا، بەڵام لە دوا وشەکانیدا بەڕێکەوت نیگای بەرچاوی دنیا کەوت. لە نێو چاوی دنیادا ئەمەندە ئازار و خەمی خۆی بینی کە بێەوەی پێبزانێ هاتەوە سەرخۆی. بە هەر حاڵ هەستی کرد کە ئەو بۆتە هۆی داماوی ئەو دوژنە نەکبەتە، هەرچیەک ڕووبدا ئەو هۆکاری بووە. وتی دنیای ئازیزم، ئەگەر تاوانبارم لێم خۆش ببە، بەڵام هەرگیز نابێ بمبەخشی ئەگەر تاوانبار بم. ماڵاوە قسەکردن بەسە، کاتی ڕۆیشتنە، مەکەوەرە دوام تکات لێکم. من سەردانێکی ترم هەیە، باشتر هەر ئێستا بچیتەوە بلای دایکم، هیوادارم ئەمە بکەی. ئەمە دوات تکا و گەورەترین تکامە کە لێت یەکەم. هەرگیز تەنیای مەکە. من لە حاڵەتێکی ئەوەندەش پرزەدا بەجێم هێشت بڕوا ناکەم خۆی بگرێ، یان ئەمرێ یان شێتە بێ. لەگەڵیدا بە ڕازومیخینتان لەگەڵدا بێ پێم وتوە بۆ مەگری، هەوڵە دەم تا ماوم ئازا و شەریف بم، هەرچەندە پیاو کوژم. ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ناو مەبیستی، من نابم بەهۆی سەرشۆڕیتان. ئەی بینیت بۆ دەسەلمێنم، وەلێ ئێستا ماڵاوە. ڕاستکۆڵنیکۆف پەلەی تەواوکردنی قسەکانی بوو، بەڵام لە دوا قسە و بەڵێنەکانیدا دیسانە و لە چاوانی دنیادا حاڵەتێکی تایبەتی دی. ڕاستکۆڵنیکۆڤتی باشە بۆ ئەوەندە فرمێسکە ڕێژی مەگری ئاخر خۆ ئێمە بۆ هەمیشە لێکدی جانابینەوە. ئاخ بەڕاست ڕاوەستە لە بیرم چوو. ڕاستکۆڵنیکۆڤ لە مێزەکە نزیکەوتەوە، کتێبێکی گەورەی تۆز و خۆڵ لێنیشتووی هەڵگرت کردیەوە. لە نێوان لاپەڕەکانی داوێنەیەکی بچووک کە لەسەر پارچە عاجێک بە ڕەنگی ئاوی نیگارکرا بوو دەرهێنا. ئەمە وێنەی کچی خاوەن ماڵەکە دەستگیرانە کۆنەکەی خۆی بوو کە بەدەم تاوە مرد. وێنەی ئەو کچەی ئەیویست بڕوا بۆ دێر. بۆ چرکە ساتێک لە دەم و چاوە خەمبارەکەی ڕامان، پاشان ماچی کرد و دایە دەستی دنیاوە. بەدەم بیرکردنەوەتی لەگەڵ ئەودا زۆر لەسەر ئەم مەسەلێ دواوم، تەنیا لەگەڵ ئەودا گەلێک لەو شتانەی لە دواییدا بەبارێکی خراپشکانەوە لە منی بیست بوو. پاشان ڕووی لە دنیا کردوتی دڵنیا بە ئەویش وەک تۆ هاوڕای من نەبوو، خۆشحاڵم کەیدی ئەو نەماوە، گرنگ ئەوەیە کە هەموو شتێکە گۆڕێ ئێستا لە ڕابردوو. لێرەدا دیسانەوە دەنگی بەرز کردەوە و گەڕایەوە سەرخەمە کۆنەکەی وتی هەموو شتێکە گۆڕێ، بەڵام ئایا من ئامادەگیم تێدایە؟ ئەمەوێت ئەڵێن ئەزمون بۆ من پێویستە. باشم ئەزمونە بۆچی باشە؟ سوودی چییە؟ ئایا ئەو کاتە باشتر تێگەم کە هێز و توانم نامێنێ و پیرە بم، دوای 20 ساڵ زیندانی و کاری قورس کەوسا خەم و ئازار دام ڕزێنێت و تەواو بێعەقڵە بم؟ باشە ئیتر ئەو کاتە ژیان بە کەڵکی چی من دێ؟ ئێستا بۆ بەم ژیانە قایل بووم. ئاخ سەر لە بەیانی ئەمڕۆ کە لەسەر ڕووباری نیڤار ڕاوەستا بووم، زانیم چەندە چروک و ترسنۆکم. سەرنجام هەردووکیان هاتنە دەرەوە. دنیا ئازاریە چەشت، بەڵام کاکی خۆشەویست لێ جیابەوە. هێشتا 50 هەنگاوێک دوورکەوت بووە، ئاوڕیدایەوە تا جارێکی دی براکەی ببینێتەوە. هێشتا ڕاستکۆڵنیکۆف نەکەوت بووە نەدێوی، بەڵام کە گەیشتە سەرپێکی ڕێگاکە ئەویش ئاوڕیدایەوە. بۆ دوجار نیگای هەردووکیان یەکی گرت. وەلێک کە ڕاستکۆڵنیکۆف دنیای بینی تەماشایەکە بەدەست ئاماژەیەکی تووڕێی بۆ کرد بۆ ئەوەی ڕێگاکەی لەبەر بگرێت و ئەمیش خێرا بە پێچەکەدا تێکێشا. دوای چرکە ساتێک لەو دەست جوڵاندنە ڕقاوی بەرامبەر بە دنیا شەرمی هات. بەخۆی وت من بەدخوم خۆمەزانم، بەڵام ئەگەر شایان نیم بۆ ئەوەندە خۆشیانەوێم. خۆزگە تەنیا خۆم بوومایە، ئەوسا نەکەس خۆشی ئەویستم و نەمەنیش هەرگیز کەسم خۆشەویست. ئەوسا ئەم بەسەرهاتە ڕووی نادا. بەڕاست دوای 15 یان 20 ساڵی ئایندە ڕۆحی من ئەوەندە پاکیزەی تیابێت کە بە خۆشحالیەوە ڕوبەڕووی خەڵکی بۆستم، بلاڵێمەوە بگریم و لە هەموو بۆنێکدا خۆم بە ڕسوادا بنێم. بەڵێ بێگومان هەر لەبەر ئەم هۆکارێکەوان ئەم نێرنە تارەوگە، ئەوان داواکاری ئەمن. ئێستا ئەوان لە شقامەکاندا پیاساکەن، بەڵام هەریەکیان لە ڕاستیدا بەدڕەوشتن، لەوەش خراپتر جێلن. وەلی ئەگەر ڕەوانەی تاراوگەم نەکەن، هەموو ئەوانە ڕقی داوێن پاکی شێتیانەکە. ئاخ چەندە قێزەونن. ڕاستکۆڵنیکۆف کەوتە بیرکردنەوە و ڕامانەوە کە بە چ ڕێگایە دەتوانێت لە دواییدا بەرامبەر بە هەموو ئەوانە بێ سێودووکردن خۆ بەدەستەوە بدا، واتە ویژدانی بدۆڕێنێ. ئەی بۆنا هەرە بێت وا بکە. بۆ 20 ساڵ کۆیلایەتێکی بەردەوام بە تەواوی مرۆڤ ورد و خاش ناکە، ئاو بەرد کوونەکە، کەواتە ئەی بۆ ئەبێت بەم هەموو ئازار و ڕەنجەوە بژیم؟ بۆ بڕۆم بۆ ئەبێ
لە کاتێکدا خۆشم بزانم کە بەسەرهاتەکە بەو جۆرەیە وەک لە کتێبێکدا نووسرابێت و ئەنجامدرێ نەک بە هیچ جۆرێکی تر. ڕەنگە لە دوێنێشەوە ئەمە سەدەمین جاری بێ کە ئەم پرسیارە لە خۆی بکە، بەڵام لەگەڵەوەشدا هەر بەرەو پێشەوە ڕۆیشت. کە ڕاستکۆڵنیکۆف چووە ژوورەکەی سۆنیاوە دنیا دابوویە تاریکی. تەواوی ئەو ڕۆژە سۆنیا بە نیگەرانێکی ترسناکەوە چاوەڕێ کرد بوو، دنیایشی لەگەڵدا بوو. دنیا بۆ ئەوە هاتبوو لای چووکە قسەکانی دوێنێ شەوی سفیدریگایلۆڤی لە یاد مابوو کەوتبووی سۆنیا بە ڕووداوەکە زانێ. ئێمە لێرەدا لە وردەکاری قسەکان فرمێسکەکانی ئەو دوو ئافرەتە ڕادەی نزیکبوونەوەی هەردووکیان لە یەکتری نادوین. دنیا لەو دیدارەدا لانی کەم بەوە دڵخۆش بوو کە براکەی بەتەنیا نابێ. سۆنیا یەکەم کەس بوو کە ڕاستکۆڵنیکۆف هاتە لای و دانی بە تاوانەکەدانا بێ ئەوەی پێش ئەو لای هیچ کەسێکی دی درکاندە بێتی. سۆنیای بەو مرۆڤە دانابوو کاتوانێ پەنای بۆ بەرێ، بۆیە سۆنیایش بڕیاریدا بوو دوای بکەوێ چارەنووس بۆ هەر شوێنێکی بەرێ ئەو لەگەڵیدا بێ. دنیا چ پرسیارێکی نەکرد بوو چونکە ئەیزانی مەسەلەکە هەروە ئەکەوێتەوە. تەنانەت دنیا بەڕێز و پێزانینێکی تایبەتیەوە تەماشای سۆنیایە کرد، بە جۆرێک کە سەرەتا سۆنیا شەرمی پێهات و بێتاقەت بوو لەوەدا بوو بگرێت چونکە خۆی بە شیاوی ئەوە نازانی تەماشای دنیا بکە. هەڵوێستە جوانەکەی دنیا لەو کاتەدا کە بۆ یەکەمین جار لای ڕاستکۆڵنیکۆف یەکتریان بینی و دنیا زۆر بەڕێزەوە سڵاوی لێ کرد. ئیتر لەو ساوە بۆ هەمیشە لە ناو دڵی سۆنیادا وێنەیەکی هەرە جوان و پیرۆزی دنیا نەخشی بەستە بوو. دنیا لەوە زیاتر خۆی پێنەگیرا و سۆنیای بەجێهێشت بۆ ئەوەی سەر لە ماڵی ڕاستکۆڵنیکۆفی برای بدات و چاوەڕێی هاتنەوەی بێ، چونکە ئەو لای خۆی وای دانابوو کە یەکەم جار هەر ئەگەڕێتەوە بۆ ماڵەکەی خۆی. سۆنیا کە بە تەنیا مایەوە بیری کردەوە کە لەوانەیە ڕاستکۆڵنیکۆف خۆی بکوژێت، بۆیە ترسا و خەمی لێ نیشت. دنیایش هەر لەوە ئەترسا، وەلێ هەردووکیان بە درێژایی ئەو ڕۆژە بەردەوام بەڵگە و پاساوی زۆریان بۆ یەکتر ئەهێنایەوە کە مەحاڵە ئەو کارە بکە. بۆیە لەولایەنەوە ئەو ماوەی لەگەڵ یەکدا بوون زۆرتر هەستیان بە ئارامی و دڵنیاییە کرد، بەڵام کە لە یەکتر دوورکەوتنەوە هەردووکیان تەنیا بیریان لەوە کردەوە. سۆنیا بیری کردەوە کە سفیدریگایلۆڤ دوێنێ پێی وتبوو ڕاستکۆڵنیکۆف دوو ڕێگای لەبەردەستدایە، سیبریا یان سۆنیا ئەوەیشی ئەزانی کە ڕاستکۆڵنیکۆف چەندەش کۆمەندە و شانازی بەخۆیەوە کات و بڕوای بە ئاینیش نییە. پاشان ناومێدانە بیری کردەوە تۆ بڵێ ترس لە مردن ژیانی لا خۆشەویست بکە. خۆر لە ئاوابووندا بوو. سۆنیا بە خەمباریەوە لە پاڵ پەنجەرەکەدا وەستا بوو تەماشای دەرەوەیە کرد، بەڵام بێجگە لە دیوارێکی گەورە و ڕەشی دراوسەکان هیچی تی نابینی. سەرنجام کە سۆنیا بە تەواوی بڕوای بەمردنی ئەو کڵۆڵە هێنا، ڕاستکۆڵنیکۆف خۆی بە ژوورێدا کرد. لە ناخی دڵیەوە هاوارێکی شادمانی لێ هەستا، بەڵام کە تەماشای ڕاستکۆڵنیکۆفی کرد ڕنگ لە ڕووی پەڕی. ڕاستکۆڵنیکۆف زەردەخەنەی کردوتی باشە، هاتووم بۆ خاچەکانت سۆنیا، تۆ خۆت منت بەرەو ڕێگای هاتو نەهات ناردووە کەچی کێستا کاتی ئەنجامدانی کارەکاتوە تۆ ترسیت. سۆنیا بەسەر سامیۆ لێڕامە وتەکەی ڕاستکۆڵنیکۆفی سیر هاتە پێشچاو و تەزوێک بەلەشی داگەڕا، و لێ دوای چرکە ساتێک تێگەیشت کەوتەکانی تۆنی دەنگی هەموو دەستکرد بوون. لە کاتی قسەکردندا تەنانەت ڕاستکۆڵنیکۆف ڕووی لە لایەکی تر بوو، ئەدوت ئەترسێت تەماشای ناوچاوی بکە. ڕاستکۆڵنیکۆڤتی بڕوانە سۆنیا، بیرم کردەوە کە ڕەنگە ئەم کاریان بۆ من باشتر بێ. لەم مەسەلێدا هەلومەرجێکی تایبەتی هەیە کە بازکردنی درێژە کێشێت و پێویست ناکە، بەڵام ئەزانی ئەو تەنیاشتە چییە کە ڕقم هەڵەسێنێت. من لەوە تووڕە و جارزم کە ئەم هەموو کەروگایە لە دەورم خڕبنەوە، چاوم تێبڕن و پرسیارگەلێکی گەمژانم لێکەن و ئەبێت وەڵامیشان بدەمەوە. هەموو بە پەنجا ئاماژەم بۆکەن. ئەزانیت ناچم بۆ لای پۆرفیری، زۆر ئازاری داوم، چاکترە بچم بۆ لای پۆرخی هاوڕێم. چەند سەیری پێدێ، چ کاریگەریەکم لەسەری ئەبێ، بەڵام ئەبێت زۆر هێور بم. بەم دواییە زوو هەڵەچم. باوەڕەکەی من ئێستا دەستم هەڵێ نایە و هەڕەشم لە خوشکم کرد، تەنیا لە بەرەوەی ڕاوەستە تا بۆ دوجار بمبینێ. ئەمە هەڵوێستێکی کێویانەیە. ئاخ چ زەلکاوێکە. باشە، خاچەکان لەکوێتان؟ ڕاستکۆڵنیکۆڤ لە حاڵەتێکی ئاساییدا نەبوو، تەنانەت نەیەتوانی بۆ چرکە ساتێک لە شوێنێکدا بحەوێتەوە یان هەستی لە نەختەیەکدا کۆبکاتەوە.
بیرەکانی پێکدا هاتن و تێکە چڕژان قسەی بێسەر و بەرەیە کرد و کەمێک دەستی لەرزی. سۆنیا بێدەنگ دوو خاچی لە چەکمەجێک دەرهێنا، یەکێکیان لە دار و ئەوی تریان لە مز دروستکرا بوو. لە پێشدا بۆ خۆی و پاشان بۆ ڕاستکۆلنیکۆف وێنەی خاچی کێشا، خاچت داری نەکەشی کردە ملی ئەو. ڕاستکۆلنیکۆف وتی ئەمە ئەو مانایە گێنێ کە من ئامادەم تەواوی سزا و خاچی خۆم لە ئەستۆ بگرم. هەهەها وەگەوەی تا ئێستا ئازارم کەم کێشا بێ. خاچە دارینەکەەوە تا خاچی خەڵکانی یاسایی، بەڵام خاچە مسینەکە کە خاچی لیزابێتا بوو بۆ خۆت دڵگرت. پیشانمدا دیارە لەو ساتەدا لە ملی ئەودا بوو. من بە دوو خاچی تری وەک ئەمانە ئەزانم، یەکێکیان لە زیو دروستکراوە و ئەوی تریان لە شێوەی وێنەیەکدایە. من هەر ئەو کاتە فرێمدایە سەرسنگی پیرێژنەکە، بۆ ئێستا باش بوون. خۆزگا بم کردنایەتە ملم لەوە چێ قسەی بێسەروبەر بکەم و کاری سەرەکیم لەبیر چوو بێ. هەستم پەرد بووە. بڕوانە سۆنیا، بەڕاستی بۆ هاتووم کە پێت بڵێم و بزانیت باشە دەی من تەنیا بۆ ئەمە هاتووم وا مەزانی توانم لەمە زیاتر شت بڵێم. ئاخر تۆ خۆت هانددام کە بڕۆم. باشە وا ئێستا لە زیندانم ئەنێن و ئاواتەکەت دێتە دی، کەواتە ئەی بۆکری تۆیش لێگەڕێ. بەسە ئاخ چۆن بەرگەی ئەم هەموو بگرم. لەگەڵەوەدا هەستێکی تازە لە هەناوی ڕاستکۆلنیکۆفدا چەکەرەی کرد. لە بینینی سۆنیا دڵی گیرا، بەخۆی وت ئەی ئەمەیان چی؟ من بۆ ئەو چیم؟ بۆ ئەگری؟ بۆ وەک دایکم یان دنیا ڕەفتارم لەگەڵداکە یان وەک ئەوەی دایانم بێ. سۆنیا بە دەنگێکی لەرزۆک و شەرمنەوە لی پاڕایوتی هیچ نەبێ جارێک لە خوا پاڕێرەوە. ڕاستکۆلنیکۆف وتی چەندت پێخۆشە ئەوەندە ئەپارێمەوە لە ناخی دڵمەوە سۆنیا، تەواو لە ناخی دڵمەوە. لە ڕاستی داویست شتێکی دی بڵێ. ڕاستکۆلنیکۆف چەند جارێک نیشانەی خاچی بۆ خۆی کێشا. سۆنیا سەرپۆشەکەی خۆی هەڵگرت و دای بەسەر ڕاستکۆلنیکۆفدا. قماشێکی گەورە و سەوز بوو، بێگومان هەمان ئەو قماشە بوو کە مارمیلادۆف باسی کرد، قماشی خێزان. ئەمە بە خەیاڵی ڕاستکۆلنیکۆفدا هات، بەڵام نەیپرسی. هەستی کرد گەلێک پەست و بێتاقەتە و زۆریش نیگەرانە. لەم حاڵەتە ترسا. لە پرێکدا سەری لەوە سوڕما کە سۆنیا ئەوێت لەگەڵیدا بێ. بە تووڕێیەوە لە کاتێکدا کە بەرەو لای دەرگاکە چوو هاواری کردوتی چیەکەیت؟ تۆ بۆ کوێچیت؟ بمێنەرەوە. من بە تەنیا ڕۆم. لە چوونە دەرەوەیشدا لەسەر خۆتی خۆ پێویستم بە سوپایەک نییە. سۆنیا لە ناوەڕاستی ژوورەکە داوەستا. تەنانەت ڕاستکۆلنیکۆف خوا حافیزیشی لێ نەکرد. ئیدی لە بیری کردبوو. بیرۆکێکی ئاگرین هێنابوویە جۆش و خرۆش. لەو کاتەدا کە لە پلیکانەکانەوە هاتە خوارێ لە خۆی پرسی لە ڕاستی داوایە ئەبوو وابێ ئیتر نابێت بۆستم و خەریکی ڕێخستنی هەموو شتێک بوو بۆ ئەوێ نەچم. لەگەڵەوەشدا هەر ڕێگایە بڕی. لە ناکایەکدا تەواو هەستی کرد کە پرسیار لە خۆکردن بێهودەیە. کە گەیشتە سەر شەقامەکە بیری کەوتەوە کە خوا حافیزی لەگەڵ سۆنیادا نەکردووە. ئەو لە ناوڕاستی ژوورەکەدا لە تاو هاواری ئەم نەیوێراوە بجوڵێ بەسەر پۆشە سەوزەکەیەوە هەر لێ ماوەتەوە. ڕاستکۆلنیکۆف بۆ چرکە ساتێک وەستا. لەو ساتەدا بیرێکی کتوب پڕ بەسەری داهات، وەگەوەی بیرۆکەکە تا ئەو چرکە ساتە چاوەڕوانی کرد بێ تا بە تەواوی لە پەل و پۆی بخا. باشە من ئێستا بۆ چوون بۆ لای سۆنیا. پێم وت بۆ کارێک هاتووم. کامە کار؟ ئەسڵەن چ کارێکم نەبوو بۆ ئەوەی ڕۆیشتنەکەمی پێ بڵێم. باشە اینجا چی؟ چ پێویستیە کرد؟ ئایا خۆشمەوێ؟ نا ئاخر من وەک سەگ ڕاومنا. ئەی پێویستم بە خاچەکانی بوو؟ من بە تەواوەتی کەوتومەتە زەلکاوەکەوە. نا من خوازیاری فرمێسکەکانی بووم. ئەمویست ترس و لەرزەکەی ببینم، تەماشای دڵی بکەم چۆن بە ئازار دێت و ئەترەکێت. ئەبوو خۆم بە شتێکەوە خەریک بکەم، شتێک کە دوام بخە، تەماشای دەموچای مرۆڤێک بکەم تا ئەوەندەم بیۆری تێبگەڕێ کە پشت بەخۆم ببەستم. ئەوەی ئەی بینم بیری لێ بکەمەوە. من مرۆڤێکی بچووکم، سوک و چروکم. بە کەناری ڕووبارەکەدا ڕۆیشت. ئیتر ڕێگاکە کۆتایی هاتبوو کە گەشتە پردەکە وەستا. لە ناکاوێکدا لەسەر پردەکەەوە بەرەو لایەکی دی سوڕی خوارد و ڕووی لە سنایە کرد. بە پەرۆشەوە لە ڕاست و چەپی خۆی ڕوانی بەوردی لە شتەکان ڕامە، وەلێ توانای ئەوەی نەبوو هەستی خۆی لەسەر شتێک ڕابگرێ. هەموو شتەکان بە بەردەمیدا تێپەڕین و ونەبوون. بیری کردەوتی هەفتەیەک یان مانگێکی تر من لە گالیسکێکی تایبەتیدا لەگەڵ چەند جیراوێکی تردا لەسەر ئەم پردەوە بەرەو جگایەکی نادیارە بن. ئەبێت لەو کاتەدا من چۆن لەم ڕووبارە بڕوانم؟
ئایا ئەوم لە بیرە مێنێت کە چۆنم بینیوە؟ ئەوەیش ئاگاداریەکە. ئاخۆ لەو کاتەدا چۆن پیتەکانی خوێنمەوە؟ لێی نووسراوە کۆمپانیا. ئایا ئەم پیتی کافەم لە بیرە مێنێ بۆی دوای مانگێکی دیسان لێی بڕوانمەوە؟ ئەم پیتی کافە وەک ئێستا بینمەوە؟ ئەی لەو کاتەدا چەست و بیرێکمە بێ. خوای چشت گەلێکی سووک و بێمانان. ئەم هەموو دەردە سەریانەی ئێستای من بێگومان هەموو ئەمانە سەرنج ڕاکێشن هەڵبەتەوە خۆیان. های ئەمانە چین بەبیرمدا دێن؟ ئەڵەی گەڕامە تۆ بۆم ناڵی لە خۆمەوە شت دروزەکەم. باشە بۆ شەرم لە خۆمەکەم. چپاڵە پستۆیەکە. دیارە ئەو زەلامە قەڵەوە ئەڵمانیا ئەمەی کە خۆی بە مندا کێشێ. ئەی ئەزانێ خۆی بە مندا کێشاوە؟ ئەم پیرێژنەی مناڵی لە باوەشدایە و داوای یارمەتیەکە. سەیرە لەوانەیە من لە خۆی بە بەختەوەر بزانێ. هەرچەندە گاڵتە جاڕیە بەڵام چۆنە شتێکی بدەمێ؟ سەیرە 5 کوپیکم لە گیرفاندایە لە چۆ هاتووە؟ وەرە بگرە دایکە گیان. پیرێژنە سوالکەرەکە بە دەمگریانەوە دەنگی هەڵبڕیوتی خوا دەست بە باڵتەوە بگرێ. ڕاستکۆڵنیکۆف چووە ناو مەیدانی سنایەوە. گەلێکی بەلاوە ناخۆش و ناڕەحەت بوو کە ڕووبەڕووی خەڵکەکە ڕۆیشت، بەڵام هەر ئەبوو بەرەو ئەو لایە بڕوە کە خەڵکەکە تیایدا ئاپۆڕێدا بوو. بۆی بە تەنیا بێت ئامادە بوو هەموو قوربانیەک بدا، وەلی ئەیزانی بۆ تاقە دەقیقێکیش تەنیایی بەخۆ نابینێ. لە نێو ئاپۆڕەی خەڵکەکەدا کابرایەکی سەرخۆش کردووە هەراوزەنە. ئەیویست سەما بکە بەڵام بەردەوام خۆی پێنە ئەگیراوە کەوتە سەرزەویەکە. ڕاستکۆڵنیکۆف بە ناویاندا ڕێگەی بۆ خۆیە کردەوە بۆ چەند چرکە ساتێک لە سەرخۆشەکەی ڕوانی. پاشان لە ناکاوێکدا پێکەنینێکی کەم و خێرای هاتێ و بە تەواوی لە یادی کرد. تەنانەت نەیەبینی هەرچەندە هێشتا هەر لێ ڕوانی. لە دواییدا بێەوەی بزانێ لەکوێدایە خۆی لە خەڵکەکە دوورخستەوە کە گەشتە ناو مەیدانەکە لە پڕێکدا بیرۆکێکی بۆ هات. هەموو هەست و بیری داگیر کرد. لە ناکاوێکدا وتەکانی سۆنیای بیرکەوتەوە. بڕۆ لەسەر یەکێک لە 4 ڕێگاکان سڵاو بۆ خەڵکەکە بکە، زەیوەکە ماچ بکە چونکە گوناهت بەرامبەر بە زەوی کردووە. بە دەنگی بەرز کە خەڵکی هەمووی گوێی لێبێ بڵێ من پیاوکوژم، کە ئەو ڕستانەی بیرهاتەوە هەموو لەشی کەوتە لەرزین. ئەو خەموو ئازارە زۆرانەی بە درێژایی ئەم ماوەی بە تایبەتی کە لەم ساتانەی دوایدا تووشی هات ئەمەندە شەکەتیان کردبوو کە بێسێ و دوولێکردن خۆیدایە دەست ئەو بیر و هەستە تازانە. ئەم هەستە لە پەلامارێکە چوو لە ناو دڵیدا وەک پزیسکێک هەڵگیرسا و لە پڕابوو بە بڵێسە و هەموو گیانی گرتەوە. دوایی هەستی بە سۆز و خۆشەویستیە کرد و فرمێسک لە هەردوو چاوی و ئەڕژایە خوارێ. هەر لەو شوێنەدا کە لێی وەستابوو کەوتە سەر زەویەکە. لە ناوڕاستی مەیدانەکەدا کەوتە سەر ئەژنەوە بۆ خەڵکەکەت چەمایەوە. زەویە پیسەکەی بە تاسە و شادمانیەوە ماچ کرد. اینجا هەستایە و جارێکی دی سڵاو ڕێزی بۆ خەڵکەکە کردەوە. لاوێک کە لە پاڵی داوەستا بووتی ئای کە سەرخۆشە. دەنگی پێکەنین لە دەوروبەریەوە بەرز بووەوە. یەکێک لەوانەی نیوە سەرخۆش بووتی هەڤاڵان ئەوێت بچێ بۆ قودس، بۆیە ماڵ ئاوایی لە مناڵ و نیشتیمانەکەیەکە. سڵاو لە هەموو کەزەکە. پترسبۆرگی پای تەخت و زەویەکەی ماچەکە. سێم کە زووتی هێشتا گەنجە. یەکێکی دی بە خورتی وتی لە خانەدانەکانیشە. یەکێکی تروتی ئەمڕۆ سەر لەوە دەرناکەیت کامە خانەدانە و کامەنا. گشت ئەم قسە و سەرنجانە ویان لە ڕاستکۆڵنیکۆف کرد کە هەردوو وشەی من پیاوکوژم کە لەوەدا بوو لە سەر زمانیەوە بێنە دەرەوە لە جێگەی خۆیاندا مەڵاز بخۆن، وەلێ بە هێوری بەرگەی هەموو ئەو هەراو زەنایی گرت بێ ئەوەی ئاور بۆ دواو بداتەوە. ڕاست لە پشت شەقامەکەوە بەرەو لای پۆلیس بەڕێکەوت. هەر بەدەم ڕێگاوە تاپۆیەک بەرامبەری دەرکەوت، وەلێ بەلایەوە سیر نەبوو. هەستی کردکە بێ هەروە بێ. ئەو کاتەی لە سنایە دووجار تا زەویەکە چەمایەوە لە لای چەپیەوە لە دووری 5 هەنگاوێکەوە سۆنیای بینی. ئەو خۆی لە پشتێکێک لە کوختە دارینەکانی مەیدانەکەەوە شارد بووە. دیار بوو بە درێژایی هەموو ئەو ڕێگا ناخۆشە ئەو بە دوایەوە بووە. لەو چرکە ساتەدا ڕاستکۆڵنیکۆف هەستی کرد و تێگەیشت کە سۆنیا لە ئێستاوە بۆ هەمیشە لەگەڵیدا بێت و دوایەکەوێ. تەنانەت ئەگەر بۆ ئەو پەڕی دنیاش بێت و بۆ هەر جێگایەک کە چارەنووس بۆی بنێرێ. بەمە دڵی هەژا، بەڵام تازە گەشت بۆ دووڕیانەکە و
کار لە کار ترازا بوو. زۆر بێباکانە چۆ ناو ساختمانەکەەوە ئەبوایە بڕواتە نەهۆمی سێمەوە بەخۆی وت ئەبێت بچمە سەرەوە. تێگرا وای بە بیرداهات کە تاو ساتە هێشتا دەرفەتی لە بەردەستدایە، هێشتا زۆری ماوە ئەتوانێت لەباری گەلێک شتەوە بیر و باوەڕی بگۆڕێ. دیسانەوە هەمان پیسی، هەمان توێکڵ و پاژماوەی خواردن لەسەر پلیکانەکان فرێدرابوون. دەرگای ماڵەکان تەواو لەسەر پشت و دیسانەوە هەمان ئەو مبەقانەی کە بۆ گەنیان لێ هەڵەسا. ڕاستکۆلنیکۆف لەو جارە و ئیتر نەهات بۆ بە ئێرەدا پێی سڕ ببوو، بەڵام بە لارە لارە ئەڕۆیشت تۆزێک وەستا تا هەناسێکی تازە بدات و بێتەوە سەرخۆی بۆ ئەوی پیاوە نەبڕواتە ژوورێ. لە پرێکدا کەوت هەڵسەنگاندنی بزاوتەکانی و بەخۆی وت ئاخر ئەمە بۆ لە پایچی کە من بمەوێت پێکەکە تا دوات دڵۆپ هەڵدەم، ئیتر هەر چۆنێک بێ چ جیاوازیەکی هەیە چەند بەتر چاکتر. لەو ساتەدا تاپۆی ئیلیا پترۆڤیچ پورخی هاتە بەرچاو. بەڕاست من ئێستا بۆ لای ئەوچم، ئایا ناکرێت بڕۆم بۆ لای یەکێکی دی؟ ناکرێت بچم بۆ لای نیکادیم فۆمیچ؟ ئەی چۆنە بگەڕێم و بۆ لای لێکۆڵەرەوەکەی خۆم و بڕۆمە ماڵەکەی بۆ ئەوەی هیچ نەبێ خۆمانە کارەکە ئەنجام بدرێ؟ نانە، پێویستە بچمە لای پورخ، لای پورخ کە من بمەوێت پێکەکە هەڵدەم ئەبێت تا دوات دڵۆپ بەسەریەوە بنێم. ڕاستکۆلنیکۆف بە جەستەی سارد و خۆ لە دەستدانەوە دەرگای دەفتەرخانەکەی کردەوە. ئەم جاریان خەڵکی کەم لێ بوو، تەنیا دەرگاوانێک و پیاوێکی ڕەمەکی لەوێ داوەستا بوو، پاسەوانەکەیش لە جێگای خۆی نەجوڵان. ڕاستکۆلنیکۆف چووە ژوورێکی تر و بەخۆی وت هێشتا دەرفەتی ئەوە ماوە کە هیچ نەڵێم. لە ژوورەکەدا پۆلیسێک کە کاری نووسینە کرد بە بەرگی نافەرمیەوە کارەکانی ڕێگەخست تا لە پشت مێزی نووسینەوە خەریکی کاری خۆی بێ. لە سوچێکی تری ژوورەکەدا نووسەرێکی دی دانیشت بوو، زامی توف لەوێ بوو، نیکادیم فۆمیچ لەوێ نەبوو. ڕاستکۆلنیکۆف پرسیاری لە یەکێکی پاڵ مێزی نووسین کرد. وتی کەسی لێ نییە؟ وتی چێ دەوێ؟ لە ناکاوێکدا دەنگێکی ئاشنا بەرز بۆ وتی بەهبە دەمێکە نەئەدبینم و نەهەواڵە دەزانم. بۆنی دۆستە، نازانم چیرۆکە ڕووسیەکە چۆنە. ڕێز و سڵاوم. ڕاستکۆلنیکۆف مەچۆرکی پێداهات. پرخ بەرامبەری وەستا بوو. ئەو لە پرێکدا لە سێم ژوورەوە هاتە دەرێ. ڕاستکۆلنیکۆف بەخۆی وت ئەمە چارە نووسەکەیە، ئاگینا بۆ لێرەیە. ئیلیا پترۆڤیچ کەوتەوە قسەوتی هاتووت بۆ لای ئێمە؟ بۆ دیار بوو زۆر ڕووی خۆش بوو، ڕەنگە تۆزێکیش هەڵچوو بێت. وتی ئەگەر بۆ کارێک هاتووی هێشتا کات زووە، خۆشم هەر بەڕێکەوت ئێستا هاتووم. وەلێ باشە، ئەتوانم چیت بۆ بکەم؟ من دانی پێدانێم کە بمبورە ناوەکەت؟ وتی ڕاستکۆلنیکۆف. ئیلیا پترۆڤیچ وتی تەواوە، بێگومان ڕاستکۆلنیکۆف بەڕاست ئەتوانی دوێنەی بکی کە من لە بیرم نەمابوویت؟ تکایە زۆر بەکەم تەرخەمی شمەزانە. رادیۆن ڕا دیڤۆنیچ ناوەکەت ڕاستە؟ ڕاستکۆلنیکۆف وتی رادیۆن ڕۆمانۆڤیچ. ئیلیا پترۆڤیچ وتی بەڵێ رادیۆن ڕۆمانۆڤیچ. رادیۆن ڕۆمانۆڤیچ، منیش ئەمیست وای بڵم، تەنانەت چەند جارێکیش هەواڵم پرسیت، دانی پێدانم. زۆر داخم پێخوات کە بەو جۆرە لەگەڵ تا جوڵاینەوە. دوایی بۆیان باس کردم، تێگەشتم کە تۆ لاوێکی ئەدیب و تەنانەت زانایت، بەڵام وەگەڵێن ئەمە یەکەم هەنگاوتانە. ئای خوایە، ئاخر کامە ئەدیب و زانە لە سەرەتادا کاری سەیر و سەمەرە ناکا. من و ژنەکەم هەردووکمان ڕێز لە ئەدەبیا دەگرین. ژنەکەم هەر تەواو شەیدای ئەدەبە. ئەدەب و هونەر ئەشێت مرۆڤ لە خۆیدا نەجیب بێت، بەڵام گرنگەوەیە کە بە عەقڵ و زانست و بلیمەتی بەدەستی بهێنێت. ئەم کڵاوە باشە، مانای کڵاو سەرپۆشە. ئەتوانم لە پێشانگای سیمرمان بیکڕم، بەڵام ئەیژێر کڵاوەکە چییە و ئەوە چییە کە کڵاوەکە دایپۆشیوە؟ من ناتوانم ئەمان بکڕم. لە ڕاستیدا من ئەمیویست بێم بۆلات و شتەکانت بۆ ڕوون بکەمەوە، بەڵام بیرم کردەوە. ڕەنگە وەلێ بۆ لێت ناپرسم کە بەڕاست کارێکت هەیە؟ ئاڵێن کە سوکارت هاتووە وایە؟ ڕاستکۆلنیکۆف وتی بەڵێ، دایکم و خوشکم. ئیلیا پترۆڤیچ وتی من بە خۆشی و شانازیەوە خوشکتم بینی، کچێکی ڕووناکبیرە و گەلێک قەشەنگە، دانی پێدانێم کە من پەشیمانم لەوەی ئەوسا بەیەکدا هەڵشاخین. ئیدی ڕێکەوتێک بوو، بەڵام ئەوسا لە کاتی بورانەوەی تۆدا بە چاوی گومانەوە تەماشام کردبێتی. ئەوە لە دواییدا زۆر باشکرا هۆکاری بورانەوەکە دەرکەوت. دەمارگیری و تێنەگەیشتنی من بوو. من لە تووڕێی تێگەم، ڕەنگە بەهۆی هاتنی خێزانەکەتەوە ماڵەکەتان بگۆڕیت وایە؟ ڕاستکۆلنیکۆف وتی نا، منیش هاتووم بپرسم، وامەزانی لێرە زامی تووفم دەزەکەوێ.
ئیلیا پیترۆڤیچ وتی بەڵێ ئاخر ئێستا ئێوە بوونەتە هاوڕێ بیستومە باشە زامیتۆف لێرە نییە نایشی دۆزیتەوە بەڵێ ئێمە ئەلێکساندەر گریگۆریڤیچمان لە کیسچوو لە دوێنەوە ئێدی لەم بەشەدا کار ناکە وازی هێناوە لە کاتی واز لێ هێنانیشیدا قسەی زبری کرد و جوێنی پێداین بە جۆرێک کە بێ حورمەتی کرد کوڕێکی سەرچڵە تەنانەت جێی ئومێدمان بوو بڕوانە ئەمەش لاوەڕەندەکانی ئێمە لەوە چوو بێوێت تاقیکردنەوە بکە وەلێ ئەمە زانین ئەوەندەی بەسە خۆی بگرێت و قسەی زلزل بکە تاقیکردنەوەکە بەم ئەنجامە ئەگا آخر ئەو نەوەک تۆ وایە نەوەک ڕازومیخینی هاوڕێت کار و پیشەی ئێوە زانستە شکست خواردن لە ڕێگاتان لا نادا ئەتوانین بڵێن بۆ ئێوە هەموو خۆشیە فریودەرەکانی ژیان هیچە تۆ پیاوێکی خەڵوتیت دەستت لە دنیاشتووە و حەزت بە تەریکیە تۆ سەرکارت لەگەڵ کتێب و قەڵەم و لێکۆڵینەوەی زانستیدایە ڕۆحی تۆ ئەمانی گەرەکە خۆشم تا ڕادەیەک تۆ سەفەرنامەی لیڤینگستۆنت خوێندۆتەوە ڕاستکۆلنیکۆڤ وتی نەخێر ئیلیا پیترۆڤیچ وتی من خوێندومەتەوە لەم ڕۆژانەدا نەهلیستیەکان لە زیادبووندان باشە دیارە لەبەر چییە آخر ئەمە چ دەور و زمانێکە لە تۆ پرسم وەلێ من لەگەڵ تۆدا آخر بێگومان تۆ نەهلیستی نیت حەزەکەم وەڵامێکی ڕوون و بێ پێچ و پەنام بدەیتەوە ڕاستکۆلنیکۆڤ وتی نا ئیلیا پیترۆڤیچ وتی نا ئەتوانیت لەگەڵمدا زۆر بەڕاشکاوی ڕای خۆت دەربڕی شەرمی پێ نابێ لە تەنیاییدا چۆنیت هەروە بە کارمەندی شتێکە و شتێکی ترە ها تۆوا دەزانی ئەڵێم هاوڕێتی نا بۆ چوونەکەت وا دەرنەچوو هاوڕێتی ناڵێم وەلێ هەست بە ئەرکی مرۆڤایەتی هەست بە مرۆڤ دۆستی و عشقی خوای مەزن ئەشێت من کارمەندی دەوڵەت بم و کاری ڕسمی بکەم بەڵام پێویستە لەسرم هەمیشە مرۆڤ بم و هەست بە مرۆڤایەتی بکەم و ئاگاداریشی بم بۆ نمونە تۆ ئێستا باسی زامیتۆفت کرد ڕەنگە زامیتۆف لە شوێنێکی بەدناودا لەسەر شێوازی فەڕەنسیەکان بیکات بە هەراهوریا تەنیا لەبەرەوەی پێکێک شامپانیا یان ئارەقی خواردەوە بەڵێ ئەمە زامیتۆفەکەی تۆیە بەڵام من ڕەنگە بتوانم بڵێم بە دڵسۆزیەوە کارەکەم و سۆزە مەزن و باڵاکان دامەگیرسێنن پاشان من خاوەنی پلەپای خۆم و کارێکم بەدەستە ژنم هێنا و مناڵم هەیە ئەو ئەرکە بەجێهێنم کەکەوێتە ئەستۆی هاونیشتیمانیەک و مرۆڤێک بەڵام مۆڵەتم بدەرێ بپرسم ئەو چێە هەڵسوکەوتی من لەگەڵ تۆدا ڕەفتاری کەسێکە لەگەڵ مرۆڤێکی ڕووناکبیردا بەڕاست لەم دوایەدا ژمارەی مامان زۆری زیاد کردووە ڕاستکۆلنیکۆف بەسەر سامیەوە لێڕوانی قسەکانی ئیلیا پیترۆڤیچ کە ئەدوت تازە لەسەر سفرەی خوێندنەوە هێنابوونی لەگوێی داوە کۆمەڵی گوشەی بێمانە زرنگایەوە لەگەڵەوەشدا هەرچۆنێک بوو لە هەندێکیان تێگەیشت لە حاڵەتێکی پرسیارامێزدا وەستا بوو نەیەزانی ئەم بەزمە کەی کۆتایی دێ ئیلیا پیترۆڤیچ لەسەر قسەکانی بەردەوام بووتی مەبەستم لەو ژنانەیە کە قژیان ئەبڕن ناوم ناون مامان و بڕوایشم وایە کە ناوەکە پڕ بە پێستیانە هەها لە زانکۆ خوێنن توێکاریەکەن باشە توخوا پێم بڵێ ئەگەر نەخۆش بکەوم یەکێک لەو ژنانە هێنم بۆ چارەسەرکردنم هەها ئیلیا پیترۆڤیچ پێیەکەنی و بە قسە خۆشەکانی خۆی زۆر قایل بوو ڕاستکۆلنیکۆڤ وتی با بڵێنەوانە زۆر تینووی فێربوون و ڕووناکبیرین باشە کە بوونە ڕووناکبیر و فێربوون ئیتر بەسە وەلێ زامیتۆف زیادەڕۆییەکە ئیلیا پیترۆڤیچ پێیەکەنی و بە قسە خۆشەکانی خۆی زۆر قایل بوو وتی با بڵێنەوانە زۆر تینووی فێربوون و ڕووناکبیرین باشە کە بوونە ڕووناکبیر و فێربوون ئیتر بەسە وەلێ زامیتۆف زیادەڕۆییەکە آخر بۆ بێسوکاتی بە مرۆڤی شەریف بکرێ وەگەوەی زامیتۆفی بێچاوڕوویکە من لە تۆ پرسم بۆ بێسوکاتی بە من بکەم خۆکوژی چەندە زیادی کردووە ناتوانی وێنای بکەی ئەمانە دوا پولیان خەرجەکەن و خۆیانە کوژن کچ کوڕ پیر هەرمڕۆ بەیانی لەبارەی پیاوێکی تازە هاتووە و ئاگادار کراین جەنابی نیل پاڤلیچ ئەو بەڕێزەی ئاگادار کراین لە شەقامێکی پترۆزبۆرگدا خۆی کوشتۆ ناوی چییە؟
لە ژوورێکی تەنیشتیدا بە دەنگێکی گیرا و کەم تەرخەمانە یەکێک وەڵامی دایوتی سفیدریگایلۆف. ڕاستکۆلنیکۆڤ لەرزی و هاواری کرد، وتی سفیدریگایلۆف خۆی کوشتووە. ئیلیا پیترۆڤیچ وتی چۆن تۆ سفیدریگایلۆڤ ناسیت؟ ڕاستکۆلنیکۆڤ وتی بەڵێ ئیناسم، تازە هاتووە تێرە. ئیلیا پیترۆڤیچ وتی وایە تازە هاتووە. ژنەکەی مردووە، کەسێکی هەڵەشە و سەرڕۆیە، لە ناکاوێکدا خۆی کوشتووە لە بارێکی زۆر ناهەمواردا. چەند وشەیەکی لە دەفتەرێکدا نووسیوە کە بە بیر و هۆشێکی تەواو تەندروستەوە ئەمرێ. داوایژەکە کەس لە مردنیدا تاوانبار نییە، ئەڵێن دەوڵەمەندە. تۆ لە چوو ئەیناسی؟ ڕاستکۆلنیکۆڤ وتی من ئەیناسم، خوشکم لە ماڵیاندا پەرستار بووە. ئیلیا پیترۆڤیچ وتی سەیرە کەواتە توانی لەبارەوە زانیاریمان بدەیتێ، تۆ هەستت پێ نەکرد. ڕاستکۆلنیکۆڤ وتی دوێنێ شەو بینیم، شەرابی خواردەوە، ئاگام لە هیچ نەبوو. ڕاستکۆلنیکۆڤ هەستی کرد بارێکی گرانی لەسەر و خەریکە لە ژێریدا ئەپلیشێتەوە. ئیلیا پیترۆڤیچ وتی لەوە چێ دیسان ڕەنگت هەڵبزڕکا بێ، هەوای ئێرە گەلێک خەفەخانە. ڕاستکۆلنیکۆڤ کەوتە ورتەوتی بەڵێ ئەبێت بڕۆم، ببوورە بێزارم کردی. ئیلیا پیترۆڤیچ وتی نا هەرگیز، لە خزمەتتە، خۆشحاڵت کردم، زۆر شادمانم کە پێت بڵێم. ئیلیا پیترۆڤیچ تەنانەت دەستیشی بۆ خواحافیزی درێژ کرد. ڕاستکۆلنیکۆڤ وتی من ئەمویست تەنیا هاتبووم بۆ لای زامیتۆف. ئیلیا پیترۆڤیچ وتی ئەزانم شادمانت کردم. ڕاستکۆلنیکۆڤ زەردەخەنێکی کردوتی من گەلێک شادمانم، خواد لەگەڵ. چوە دەرەوە، لارەی بوو، سەری بە جۆرێک گێژیە خوارد، نەیەزانی بەسەر پێوە وەستاوەیانە. لە کاتێکدا دەستی ڕاستی بە دیوارەکەەوە گرت بوو، لە نەردەوانەکە دابەزی، وای هاتە بەرچاو کە دەرگاوانێک دەفتەرێکی بەدەستەوە بەرەو ژوورێکی پۆلیزە چوو. بەرامبەر بەم هاتوو خۆی پێدا کێشا. سەگێک لە قاتی خوارەوە ئەوەڕی، ژنێک بەردێکی گرتە سەگەکە و هاوارێکی لێکرد کە گەشتە خوارەوە چوە ناو ساڵۆنەکە. لەوێ نزیک بە دەرگای دەرەوە سۆنیای بینی، ڕەنگی پەڕی و وەک مردو وەستا بوو، بە ترس و سەرسامیەوە تەماشای ئەمی ئەکرد. ڕاستکۆلنیکۆڤ بەرامبەری وەستا، دەموچاوی کچەکە ئازار و ناومێدی لێ ئەباری. سۆنیا دەستی ڕاوەشان، زەردەخەنەیەکی ناهەمواری کەوتە سەر لێ و ڕاستکۆلنیکۆڤ وەستا، زەردەخەنەیەکی هاتێ و سەر لە نوێ بەرەو سەرەوە بۆ دەفتەرخانەکەی پۆلیس کە تۆزێ لەوێ پێش لەوێ بوو گەڕایەوە. ئیلیا پیترۆڤیچ دانیشت بوو، پڕە کاغەزەکانی بەردەمی سەر و خوارە کرد. هەمان ئەو پیاوەی کە تۆزێک لەمەوبەر لە کاتی سەرکەوتنی پلیکانەکاندا خۆی پێدا کێشا بوو لەوێ بوو. ئیلیا پیترۆڤیچ کە بینی هاواری لێکردوتی ها خۆتیت؟ هیچت لەبیر چووە؟ باشەوە چیتە؟ ڕاستکۆلنیکۆڤ بە لێوی سپی داگەڕا و ڕوانینێکی وشکەوە لەسەر خۆ لێی نزی کەوتەوە. چووە پاڵ کورسیەکەی، دەستی نایە سەر، ویستی شتێک بڵێ وەلێ نەیتوانی، تەنیا دەنگێکی بێمانای لێوهات. ئیلیا پیترۆڤیچ وتی نەخۆشیت، فەرموو دابنیشە، لەسەر کورسیەکە دابنیشە، ئای بۆ بهێنن. ڕاستکۆلنیکۆڤ بەسەر کورسیەکە داکەوت، بەڵام چاوی لە ڕووی ئیلیا پیترۆڤیچ هەڵ نەبڕی کە سەرسامی دایگرتە بوو. هەردووکیان بۆ چرکە ساتێک لە یەکتریان ڕوانی و چاوەڕێ بوون. ئاوەکەیان بۆ هێنا. ڕاستکۆلنیکۆڤ بە هێوری ئاوەکەی دایە دواوە لەسەرخۆ، بەڵام زۆر بەڕوونی وتی ئەوە من بووم کە ژنە سوخۆرەکە و لیزابێتای خوشکیم بەتەور کوشت و شتەکانیانم دزی. ئیلیا پیترۆڤیچ دەمی داچەقاند بوو، لە هەموو لایەکەوە خەڵکەکە هاتن و دەوریان گرتن. ڕاستکۆلنیکۆڤ دان پێدانانەکەی دووبارە کردەوە. جۆگرانی عەزیز، لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار، پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵقەی 73 سیبریا لەسەر کەنارێکی چۆڵی ڕووبارێکی پانۆپۆردا شارێکەیە یەکێکە لە مەڵبەندەکانی بەڕێوەبردن لە ڕووسیادا.
لەو شارەدا قەڵایەک و لەناو قەڵاکەشدا زیندانێکەیە. کەسێک بە ناوی رادیۆن ڕاستکۆلنیکۆفەوە 9 مانگە لەو زیندانەدایە. فەرمانی گرتنەکەی پلەدووە کە بریتە لە دوورخستنەوە و کاری گران پێکردن. لەو ڕۆژەوەی تاوانەکەی تیا ئەنجامداوە تا ئێستا نزیکەی ساڵ و نیوەک تێپەڕیوە. دادگایکردنەکەی بێکێشە و دەردی سەری بەڕێوەچوو، چونکە تاوانبارەکە جەختی لە سەردان پێدانانەکەی خۆی کرد و بەڕوونی وردیەوە دووبارەی کردەوە، بێ ئەوەی پێچ و پەنا بخاتە کارەکەوە، بێ ئەوەی سوودی خۆی لە بەرچاو بگرێ، بێ ئەوەی بەڵگەیەکی درۆ بخاتە ڕوو، بێ ئەوەی بچووکترین ڕووداوی فرامۆش کرد بێ، تا دوانوختە تەواوی بەسەرهاتی کوشتنەکەی جێڕایەوە. نهێنی بارمتەکانی خۆی ڕوون کردەوە. ئەو قوتوەی بە کانزایەک چواردەوری گیرا بوو، بەدەست پیرێژنە کوژراوەکەوە بوو. بە درێژی باسی ئەوەی کرد کە چۆن کلیلەکانی لە گیرفانی کوژراوەکە دەرهێناوە، لە کلیلەکان دوا و چۆنێتی سندوقەکەی پیرێژن و ئەو شتانەی لە ناویدا بووە، تەنانەت بە جیاجیان ناوی هەندێک لەو شتانە هێنا. کوشتنە نابەجێکەی لیزاڤێتایشی ڕوون کردەوە، باسی ئەوەی کە چۆن کوغ لە دەرگای داوە، دوای ئەویش چۆن قوتابیەکاتەوە و لە دەرگای داوە. هەموو ئەو گفتوگویانەی لە نێوان ئەو دوانە داکرابوو جێڕانیەوە. پاشان هاتە سەر ئەوەی چۆن دوای ئەنجامدانی تاوانەکە بەڕاکردن لە پلیکانەکان هاتۆتە خوارێ و گوێی لە هەراو زەنای نیکۆلا و دیمیتری بووە، چۆن لە ماڵە بچکۆلەکەدا خۆی شاردۆتەوە و پاشان گەڕاوەتەوە ژوورەکەی خۆی. لە کۆتاییدا ناونیشانی ئەو بەردە گەورەی هەڵدا کە لە شەقامی ڤانسنکی لە ژێر دەواازەیەکدایە و پارە و کیفەڕەشەکان لە ژێریدا دۆزیەوە. بە کورتی بە پاکراوی هەموو شتەکان خرانە ڕوو. لێکۆڵەر و دادوەرەکان گەلێک لەوە سەرسام بوون کە کیفی پارە و شتەکانی لە ژێر بەردێکدا شاردۆتەوە بێ ئەوەی سوودیان لێ ببینێ، وەلێ زیاتر لەوە سەریان سوورما کە نەک تەنیا شتە دزراوەکانی بەدرێژی لەبیر نەبوو، بەڵکو لە ژمارەیشیاندا هەڵەیە کرد، بە تایبەتی کە تاقە جارێک کیفی پارەکەی نەکردوتەوە و نەیەزانی چەندی تیا بووە. پێ ئەچوو کیفەکە 370 ڕۆبڵ و 3 پارچەی بیسکۆپێکی تیابوو بێ. لەبەر زۆرمانەوەیان لە ژێر بەردەکەدا هەندێک لە دراوە کاغەزیەکان کە لەسەرەوە دانرابوون زیانیان پێکەوتە بوو. دادوەرەکان ماوەیەکی زۆر هەوڵیاندا لەوە تێبگەن کە بۆچی تاوانبارەکە تەنیا لەم نقطەیەدا درۆکە، لە کاتێکدا لە هەموو مەسەلەکانی تردا خۆ بەخۆ و بەڕاست و دروستی دانیان پێدانێ. سەرنجام هەندێکیان بە تایبەتی سایکۆلۆژیەکان ئەویان سەلمان کە ڕەنگە تەماشای ناو کیفەکەی نەکرد بێ، ئەوەیشیان ڕوون کردەوە کە ئەو نەیزانیوە ناو کیفەکە چیتایە، بەڵکو هەروە بردوێتی و خستوێتیە ژێر بەردەکەوە. بۆیە گەیشتنە ئەو ئەنجامەی کە خودی تاوانەکە لە ئەنجامی نۆرەشیەتێکی کاتیەوە بووە کە چرکە ساتێکە لە مونومانیا واتە کوشتن و دزین بێ ئەوەی ئامانجی دووری لە دواوە بێت و حساب بۆ سوود و قازانج کرابێ. لەو بارەو پەنان بردەبەر تێزێکی تازە دەربارەی تێکچوونی کاتی ئەقڵ کە لەو ڕۆژانەدا ئایانویست ئەو تێزە بەسەر هەندێک تاوانباردا ئەنجام بدەن. بێجگە لەمەیش ئەو بیرپەرتی و ناومێدی بۆ ماوەیەکی زۆر ڕاستکۆلنیکۆفی داگرت بوو و چەند کەسێک شایەتیان لەسەردا، وەک دکتۆر زوسیمۆف، کۆنە هاوڕێکانی خاوەن خانووکە و کارەکەرەکە. هەموو ئەمانە یارمەتی دەری ئەو ڕایە بوون کە ڕاستکۆلنیکۆف نە لە بکوژە چێت و نە لە دز و ڕێگر، بەڵکو ئەم شتێکی ترە کە جیاوازە لە تاوانباری ئاسایی، لەبەرەوەی خودی تاوانبارەکە تا ڕادەیەک بە هیچ جۆرێک بەرگری لە خۆی نەکرد. ئەمەش بوو بەهۆی ئەوەی کە لایەنگرانی ئەو تێزە زۆر تووڕەبن، تەنانەت کاتێک پرسیاری ئەوەی لێکرا کە هۆی خەڵک کوشتن و دزیکردنی چی بووە، ڕاستکۆلنیکۆف تا ڕادەیەک بەڕوونی وردەکاری وەڵامی دایەوە کە ئەنگێزەی کارەکەی باری ژیان، هەژاری، بێتوانایی، ئارەزومەندیەتی بۆ هەنگاونان و جێ پێخۆشکردن بۆ ژیانی ئایندە بووە کە ئەیتوانی بەهۆی 3000 ڕۆبڵەوە کە بە هیوا بوو لای ژنە کوژراوەکە دەستی بکەوێ ئاهاتەدی. بڕیاری کوشتنەکەی لە ئەنجامی مێشک پوچی و بێغیرەتی و ڕقێکەوە بووە کە هاوسەنگ بۆ لەگەڵ هەژاری و شکست خواردنەکانیدا. لە وەڵامی ئەو پرسیارێشدا کەچی وای لێکردووەدان بە تاوانەکەدا بنێ، بێ سێود و وەڵامی دایەوە پەشیمانێکی ڕازگۆیانە. هەموو قسەکانیشی تا ڕادەیەک بە زمانی زبرەوت. لەگەڵەوەشدا دوا فەرمانی دادگا لەسەر تاوانەکە زۆر لەوە سوکتر بوو کە چاوەڕێکرا. ڕەنگە لەبەر ئەوە بوو بێ کە خودی تاوانبار نەک نەیەویست تاوانەکە لەسەر خۆی نەهێڵێت و ڕزگاری بێ،
بەڵکو ئارەزووی لێبوو چەند بتوانێت زیاتر خۆی تاوانبار بکە. سەروبەندی مەسەلەکە بە هەموو تایبەتمەندی و نائاساییەکانیەوە لە بەرچاوگیرە. حاڵەتی نەخۆشی و نەبوونی تاوانبار پێش ئەنجامدانی تاوانەکە بچووکترین گومانی بۆ نەهێشتنەوە. ئەو خاڵەیش کە ڕاستکۆڵنیکۆف لە شتە دزراوەکان هیچ سوودێکی نەدیبوو تا ڕادەیەک درایە پاڵەوەی کە هەستی بە پەشیمانی کردووە و لەلایەکی تریشەوە پەیوەندی بە حاڵەتی ناسروشتی عەقلیەوە هەبووە کە لە کاتی ئەنجامدانی تاوانەکەدا تووشی هاتووە. بەڕێکەوت کوشتنەکەی لیزاڤێتایش تا ڕادەیەک ئەم بەڵگەی دوای ئەسەلمان کەسێک دوانەکوژێ کەچی لە بیرێکێ دەرگاکە کراوەتەوە بێجگەلەوەی کە ئەم خۆ بە دەستەوەدان و دانپیانانە لە کاتێکدایە کە بەهۆی دانپیانانێکی درۆی ناومێدێکی تری وەک نیکۆلاوە لێکۆڵینەوەکە گەلێک ئاڵۆزی تێکەوت بوو کە لەم حاڵەتەدا تاوانباری ڕاستەقینە نەک هیچ بەڵگەیەکی لەسەر نییە بەڵکو تەنانەت بەدگومانیشی لێ ناکرێت. پۆرفیری پیتۆڤیچ بەڵێنەکەی خۆی بە چاکی بردەسەر. هەموو ئەمانە بوون بەهۆی ئەوەی کە دادگا فەرمانی سزادانەکەی سوک بکە. بێجگەل لەمانە هەندێک پێشاتی چاوەڕوان نەکراوە ڕوویاندا کە زۆر لە قازانجی تاوانباردا بوو. ڕاز و میخێنی خوێنکاری پێشوو کەس نێزانی لە چۆوە چەند بەڵگەیەکی ئەنابوو ئەوەیانە سەلمان کە تاوانبار کاتێک قوتابی زانکۆ بووە بەو دەرامەتەکەمەی لەبەردەستیدا بوو بۆ ماوەی 6 مانگ یارمەتی هاوڕێکی خۆی داوە کە هەژار بوو تووشی نەخۆشی سیل هاتووە کە هاوڕێ جوامێرەکەی مردووە. اینجا ڕاستکۆڵنیکۆف کەوتۆتە هاری کاریکردنی باوکە نەخۆش و پیرەکەی ئەو قوتابیە. هەر لە تەمەنی 13 ساڵیەوە ئەو قوتابی هەژارە تاقە کەسێک بۆ یارمەتی باوکی داوە و ژیان دوێتی. پاشانیش ڕاستکۆڵنیکۆف ئەو پیرەمێردەی بردۆتە خستەخانە کە دوای ماوەیەک مردووە. ڕاستکۆڵنیکۆف بە پارەی خۆی کفن و دفنی کردووە. هەموو ئەم هەواڵانە کاریگەریەکی باشی لە چارەنووسی ڕاستکۆڵنیکۆفدا جێڕا. خاوەن ماڵە کۆنەکەی ڕاستکۆڵنیکۆف کە دایکی دەستگیرانە کۆچکردوەکەی بوو واتە خات و زارنیت سینای بێوەژن ئەویش لای خۆیەوە شایەتیدا کە کاتێگەوان لە خانوویەکی تردابوون لە دەوروبەری شەقامی پێچی پێنجەم ڕاستکۆڵنیکۆف لە شەوێکی ئاگر بەربوونەوەدا دوو مناڵی لە ماڵێکدا ڕزگار کرده بوو کە کەمێک سوتابوون. خۆشی لەو کارەدا ئازاری پێگەشت بوو. زۆر بەوردی و لە ڕێگای چەند شایەتێکەوە بە چاکی لەم مەسەلەیە کۆڵرایەوە. بە کورتی بەسەرهاتەکە بەو شێوەیە کۆتای پێهات کە تاوانبار بەهۆی ڕێزلێگرتن و خۆ بەدەستەوەدان و دانپێدانانی بە تاوانەکەیدا و هەندێک خاڵی دی کە سزاکەی سوگە کرد دادگا فەرمانی تەنیا 8 ساڵ گرتنی بەسەردادا لەگەڵ کاریگران پێکردنی پلە دوودا. هێشتا سەرەتایی دادگایکردنەکە بوو کە دایکی ڕاستکۆڵنیکۆف نەخۆشکەوت. دنیا و ڕاز و میخین توانیان بە درێژایی دادگایکردنەکە بیبەنە دەرەوەی پترسبۆرگ. ڕاز و میخین شارێکی هەڵبژاد کە لەسەر ڕێگای ئاسن و نزیک بە پترسبۆرگ بوو بۆی بتوانێت بەردەوام ئاگاداری بەسەرهاتەکانی نێو دادگا بێت و لە هەمان کاتیشدا بتوانێت هەندێک جار ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا ببینێ. نەخۆشیەکەی پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا کەمێک سیر و هاوزەمان بوو لەگەڵ حاڵەتی تووڕێ و تێکچوونی مێشکیدا. دنیا پاش گەڕانەوەی لە دوادیداری کاکی دایکی لەو پەڕی نەخۆشی و تاو و ڕێنەکردندا بینی. هەر لەو شەوەدا دنیا لەگەڵ ڕاز و میخیندا ڕێکەوت لە وەڵامی پرسیاری دایکیدا لەبارەی ڕاستکۆڵنیکۆفەوە چی بڵێ. تەنانەت چیرۆکێکیان دروست کرد گوایە ڕاستکۆڵنیکۆف بۆ ئەنجامدانی کارێکی تایبەتی کە پارە و ناوبانگی لێدەزەکەوێ ناچار بووە بەرەو شوێنێکی هەرە دووری سنووری رووسیا سەفەر بکە. بەڵام هەردووکیان سەریان لەوە سوڕما کە پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا دەربارەی ئەم مەسەلەیە نە ئەوسا و نەدوای پرسیارێکی نەکرد. بە پێچەوانەوە خۆی چیرۆکێکی بە داروباری لەبارەی سەفەرە کتوپڕەکەی کوڕەکەیەوە ڕازاند بۆ بەدەم فرمێسک ڕشتنەوە باسیەوەیە کرد چۆن ڕوودیا بۆ خواحافیزی لێکردنی هاتۆتە لای. ئاماژەی بۆەوەدا کە تەنیا ئەو لە گەلێک کاروبار و نهێنی کوڕەکەی ئاگادارە و ئەزانێ ڕوودیا دوژمنی زۆر سەرسەختی هەن بۆیە ناچارە خۆی بشارێتەوە. وەلێ دەربارەی کاری ئایندەی کوڕەکەی کەمترین گومانی نەبوو کە دوای سەرکەوتن بەسەر هەندێک لەو کارە دژوارانەدا ئایندەیەکی ڕووناکی لە بەردەمدایە. تەنانەت ڕاز و میخینی لەوە دڵنیا کرد کە کوڕەکەی لە ئایندەدا ئەبێتە یەکێک لە پیاوانی گەورەی دەوڵەت. بەڵگەیشی وتارەکەی و بەهرە ئەدەبیەت درەوشاوەکەیەتی بەردەوام ئەو وتارەیە خوێندەوە. تەنانەت هەندێک جار بە دەنگی بەرز ئەی خوێندەوە و تا ڕادەیەک بە دەمیشەوە خەبیریە کەوت. لەگەڵ ئەمانەشدا هەرگیز لە شوێنی ڕاستکۆڵنیکۆفی ناپرسی.
هەرچەندەی زانی ئەوانی دەوروبەری خۆیان لەو باسە جێلەکەن ئەمەش لە خۆیدا ئەشیا بەدگومانی تێدا دروست بکە. وردە وردە بێدەنگە سەر سڕهێنەرەکەی پۆلخێریا ئەلیکساندرۆڤنا لەبارەی هەندێک کار و بارەوە ترسونی گەرانی لای دنیا و ڕاز و میخین دروست کرد. بۆ نمونە تەنانەت سکاڵای ئەوەی ناکرد کە بۆ کوڕەکەی نامی بۆ نانێرێ لە حاڵێکدا ئەو کاتەی لە شارە بچووکەکەی خۆیدا ژیان تەنیا بە هیوای گەشتنی نامی ڕوودەی ئازیزەوە ژیانی بەسرە برد. حاڵەتەکە نازانرا چی و دنیایشی نیگەران کردبوو لەوە ترسانەکە دایکی لەبارەی چارەنووسی سامناکی کوڕەکەیەوە هەستێکی کردبێ لەبەرەوە ناپرسێ نەک تەنیا هەواڵێکی ترسناکتر ببیستێ. تێگرا دنیا چاک ئەوەی ئەزانی کە پۆلخێریا ئەلیکساندرۆڤنا توانای ئەوەی نییە داوەریەکی ڕاست و دروست لەسەر مەسەلەکان کە لەگەڵمانشدا دوو جار وا ڕێگەکەوت کە خودی پۆلخێریا ئەلیکساندرۆڤنا قسەکانی بە جۆرێک هێناوبرد کە مەحاڵ بوو لە وەڵامدانەوەیدا ئاماژە بە شوێنی ئێستای ڕوودیانەکرێت چونکە وەڵامەکان تەمومژایی بوون و گومانیان تیا دروستە کرد. بۆی لە پرێکدا خەمێکی زۆر دایەگرت گرژ و بێدەنگ و تاماوەیەک هەروە ئەمایەوە. پاشان دنیا زانی درۆکردن و پاساوی جۆر بە جۆر هێنانەوە کارێکی نادروستە تەواو گەشتە ئەو ئەنجامەی کەوا چاکترە لەبارەی هەندێک شتی تایبەتیەوە بێدەنگ بێ. وەلێ وردە وردە زیاد لە جاران ڕوون بووەوە کە دایکە بێچارەکە چاوەڕێی پێشاتی گەلێک ترسناکەکە. دنیا قسەی کاکی بیرکەوتەوە کە دایکی لە شەوی پێش ڕۆژە شومەکەدا و لەو دیمەنەدا کە لەگەڵ سفیریگایلۆڤدا بۆی پێشات گوێی لەو ڕێنەکردنی دنیا بووە. ئاخۆ بەڕاستیەشێت لەو کاتەدا گوێی لە شتێک نەبوو بێ. زۆر جار ڕێکەوتووە دوای چەندین ڕۆژ یان هەفتەی بێدەنگیەکی ترسناک و فرمێسکی هێور نەخۆشەکە بە جۆرێکی نائاسایی تووشی هەڵسون و هیستریا ئەهات و لە ناکاوێکدا بەدەنگی بەرز و بێبڕانەوە لەبارەی کوڕەکەی و ئومێد و ئارەزوەکانی و ئەدوا. هەندێک جار خەیاڵەکانی زۆر سەیر بوون ئەوان دڵیان ئەدایەوە قسەکانیانە سەلمان ڕەنگە خۆشی هەستی بۆ کردبێ کە لەبەر ئەو ئەکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر قسەیە کرد. دوای 5 مانگ لەدان پێدانانی تاوانبار بەکارەکەیدا بڕیاری دادگای بەسەردادرا. ڕاز و میخین چەندە دەرفەتی هەبووایە بۆ سەر لێدانی ئەچوو بۆ زیندان. سۆنیا شەروە کە کاتی لێکدابڕانیش گەیشت دنیا سوێندی بۆ کاکی خوارد کە ئەمە دابڕانی یەکجاری نییە. هەروە ڕاز و میخینیش سوێندی بۆ خوارد. لە بیری لاوێتی و پڕ لە جۆش و خۆشی ڕاز و میخیندا پرۆژێک تا ئاهات زیاتر گەڵاڵا بوو کە لە 3-4 ساڵی داهاتوودا ئەوەندەی بکرێ زەمینەی دەرامەتێک بۆ خۆی فراهم بهێنێ هەندێک پارە پاشەکۆت بکات و بڕوات بۆ سیبریا چونکە زەوی ئەوێ زۆر بەپیتە و دەستی کار و سەرمایە کەمە. هەر لەو شارەدا کە ڕوودیا ئەژی ئەوانیش لەوێنیش تەجێبن هەمووش پێکەوە ژیانێکی نوێ بخۆیان دەست پێ بکەن. ڕاستکۆلنیکۆڤ لە دوا ڕۆژەکاندا گەلێک خەمبار بوو. بەردەوام هەواڵی دایکێ پرسی و زۆر لێترسا. دنیا گەلێک بەمەنی گەران بوو. کاتێک زانی دایکی نەخۆشە تەواو تێکچوو. لەو ماوەیەدا زۆر کەم قسەی لەگەڵ سۆنیادا کرد. سۆنیا بەهۆی ئەو پارەیەوە کە سفیدریگایلۆڤ بۆی دانابوو دەمێک بوو خۆی ئامادەکرد بوو دوای ئەو کاروانە زیندانیە بکەوێت کە ڕاستکۆلنیکۆڤیان لەگەڵدایە. لەو لایەنەوە هیچ قسێک لە نێوان ئەو ڕاستکۆلنیکۆڤدا نەکرابوو وەلی هەردووکیان ئەیانزانی مەسەلەکە هەروە ئەشکێتەوە. لە دوا ماڵ ئاواییدا ڕاستکۆلنیکۆڤ زەردەخەنێکی سەیری کەوتە سەر لێو کاتێک لە دەمی خوشکی و ڕاز و میخینەوە ئەو جەخت و دڵنیاییکردنەوەی بیست کە دەربارەی بەختەوەری هەمویان دووبارانە کردەوە. دوای ئەوەی لە تاراوگا گەڕێتەوە ئەو پێشبینیە کرد لە ئەنجامی ئەو نەخۆشیەوە دایکی بەم زوانە ئەمرێت. سەرنجام لەگەڵ سۆنیادا ڕێگەی تاراوگیان لەبەرگرت. دنیا و ڕاز و میخین زەماوەندیان کرد زەماوەندێکی بێدەنگ و ڕەنگ. لە نێوان ئەوانەدا کە بانگهێش کرابوون پۆرفیری پیترۆڤیچ و زوسیمیشیان تیاد بوو. لە هەموو ڕۆژانی دواییدا ڕاز و میخین سیمای پیاوێکی بەبڕوا و خاوەن بڕیاری هەبوو. دنیا بڕوای کوێرانەی پێی هەبوو کە ڕاز و میخین گشت بڕیارەکانی بەجێدێنێت و نەیەتوانی بڕوانەکە کە پیاوێکە خاوەن ئیرادەیەکی ئاسنینە. لەلایەکی ترەوە ڕاز و میخین سەر لە نوێ دەستی کردەوە بە خوێندنی زانکۆ بۆ ئەوەی ڕشتەکەی تەواو بکە. هەردووکیان نەخشەی ئایندەی خۆیانە کێشا. هەردووکیان ئەویان خست بۆ بەرچاو کە دوای 5 ساڵ هەر ئەبێ بگەنە سیبریا. تاو کاتێش هەموو ئومێدێکیان بە سۆنیا بوو.
پۆل خێریا ئەلێکساندرۆڤنا بە زەماوەندی دنیا و ڕازومیخێن خۆشحاڵ بوو، درودی بۆ خوێندن، بەڵام دوایی خەمدایگرت و نائومێدتر بوو. بۆی دڵخۆش بێ ڕازومیخین چیرۆکی قوتابیە نەخۆشەکە و باوکە پیرەکەی، چیرۆکی سووتان و لە ناوجێکەوتنی پاری ڕودیا واتە و کاتەی کە دوو مناڵەکەی لە دەستمردن ڕزگار کرد بۆ جێڕایەوە. هەردوو گزارشتەکە لە ڕادە بەدەر پۆل خێریا ئەلێکساندرۆڤنایان گەشاندەوە. هەرچەندە عەقلی کەمێک تێکچوو بوو، بەڵام بەردەوام لەو باسانەیە کرد، تەنانەت لەسەر شەقامەکانیشدا خەڵکێگرت و باسەکەی بۆ جێڕانەوە. هەرچەندە دنیا هەمیشە لەگەڵیدا بوو لە ناو گالیسکە و پێشانگا و هەر جێگایەکی تردا دەربارەی کوڕەکەی وتارەکەی و یارمەتی قوتابیەکە و سووتانی لە کاتی ئاگرکەوتنەوەدا باسەکەی بۆ خەڵکێ کرد. دنیا نێزانی چۆن دای بمرکێنێت و هێوری بکاتەوە، چونکە بێجگەلەوەی ئەو هەڵچوونە ڕوحی کاریە کردە سەر تەندروستی دایکی و مەترسیە بوو، لەوەی شەترسا کە لەوانەیەکێک بەهۆی تازەیی دادگای کردنەکەەوە ناوی ڕاستکۆلنیکۆڤ بهێنێت و قسەی لەسەر بکە. پۆل خێریا ئەلێکساندرۆڤنا تەنانەت ناو نیشانی دایکی ئەو دوو مناڵی دۆزیەوە کە لە سووتان ڕزگاریان بوو. ئەیویست هەر چۆنێک بۆ بڕوات و بیبینێ. سەرنجام پەشێوی و تێکچوونەکەی دایە مەترسی، لە پرێکدا ئەگریا، زۆر جار تا ئەیگرتووە کەوتەوە ڕێنە. سەر لە بەیانیە کوتوپڕ دەنگۆی ئەوەی کرد کە بەم زوانە ڕوودیا ئەگەڕێتەوە. ئەیوت لە بیرەتی چۆن لە کاتی ماڵ ئاواییدا ڕوودیا پێیوتووە دوای 9 مانگ ئەبێت ئەم چاوەڕێی گەڕانەوەی بێ. بۆیە کەوت بۆ ڕێک و پێخستنی ماڵ و ئامادەی پێشوازی کردنی بوو. ژوورێکی بۆ کوڕەکەی ڕازاند بووە، ژوورەکەی خۆی مۆبیل و پەردە و شتەکانی تری پاکردەوە. دنیانی گەران بوو، بەڵام دەنگی نەکرد، تەنانەت یارمەتی دایکیدا لە ڕێخستن و ڕازاندنەوەی ژووری کاکیدا. دوای ڕۆژێک لە خەیاڵی بەردەوام و ئارەزووی خۆش و فرمێسکی نەبراوە، پۆل خێریا ئەلێکساندرۆڤنا شەو نەخۆش کەوت. لە بەرەبەیاندا تای لێ هات و کەوتەوە ڕێنەکردن. نەخۆشی پەرکەم لێ دیاریدا و دوای 2 هەفتە مرد. لە کاتی و ڕێنەکردنەکانیدا وتەی وای بەدەمدا هات، نیشانەی ئەوە بوون کە زیاد لەوەی کچەکەی و زاوەکەی ئەیزانن، ئەو لە چارەنووسی شومی کوڕەکەی زۆرتر ئاگادارە. ڕاستکۆلنیکۆڤ هەماوەیەکی زۆریش نەیزانی دایکی مردووە، هەرچەندە لە سەرەتای نیشتەجێبوونیانە و لە سیبریان نامیان لەگەڵ پترسبۆرگدا ئەگۆڕیەوە. ئەم کارە هەموو مانگێک سۆنیا بە ڕێک و پێکی ئەنجامێتە. نامەی بۆ ڕازومیخینە ناردوو و وەڵامی ئەدرایەوە. لە سەرەتادا نامەکانی سۆنیا بەلای دنیا و ڕازومیخینەوە سارد و شک ئاهاتنە بەرچاو و بە هیچ جۆرەی قایلی ناکردن، وەلێ لە دواییدا هەردووکیان دڵنیابوون کە هەرگیز لەوە چاکتر نانووسرێ، چونکە لە نامەکاندا بەوردی و تێر و تەسەلی ئاگاداری باری ژیان و چارەنووسی برا بەدبەختەکانە بوون. نامەکانی سۆنیا پڕبوون لە گزارشتی ژیانی ڕۆژانە، باسی زۆر سادە و وردی ژیانی تاراوکە و ئەو کارەگرانانەی بەسەر ڕاستکۆلنیکۆڤدا سەپێنرا بوو. لە نامەکاندا نەباز لە ئاواتی ڕاستکۆلنیکۆڤکرا، نە لە خەونەکانی ئایندەی و هەست و سۆزە تایبەتیەکانی. لە باتی دەرخستنی باری ڕۆحی و دەرونی ئەو تەنیا گزارشت لە بەسەرهاتەکانیەکرا، واتە و قسانی ڕاستکۆلنیکۆڤی کردن، زانیاری ورد دەربارەی تەندروستی، ئەو شتانی لە کاتی بینیندا ئەیویستن یان داوای لە سۆنیا کرد کە پیان بگەێنێت و شتی تریش. هەموو ئەم هەواڵانە بە دوور و درێژی گزارشتیان لێکرا. لە ئەنجامدا دنیا وێنەیەکی ڕوون و ئاشکرای برا نەکبەتەکەی خۆی بەوردی ئەبینی کە هیچ جێگای گومانی بۆ نەئەمایەوە، چونکە ئەوەی هەیبوو بریتی بوو لە ڕاستێکی حاشا هەڵنەگر. دنیا و مێردەکەی لە نامەکاندا بە تایبەتی لە بەراییدا دڵنیانە بوون. سۆنیا بەردەوام هەواڵی ئەوەیە دانێ کە ڕاستکۆلنیکۆڤ هەمیشەم ڕوومۆچ و کەمدووە، تەنانەت هەموو جارێک لە بیستنی هەواڵی ناو نامەکانی ئەوان بێ دەربەستە و گوێی پێنادا. ئەینووسی کە هەندێک جار ڕاستکۆلنیکۆڤ هەواڵی دایکی ئەپرسێ کە سۆنیا هەستی کرد ئەو ڕاستێکەی پێشبینی کردووە، ئەمیش هەواڵی مەرگی دایکی پێوتووە، بەڵام زۆری بەلاوە سیر بوو کە هەواڵەکە هیچ کاریگەریەکی وای لە سەردانە ناوە. بە هەر حاڵ وا هات بۆ بەرچاوی سۆنیا. هەر لەو نێوەندەدا سۆنیا وای ڕاگەاند بوو کە هەرچەندە بەڕووکەش ڕاستکۆلنیکۆڤ خۆی خواتەوە گۆشەگیرا، وەلێ لەگەڵەوەشدا ڕاست و دروست لە ژیانی تازەی خۆی ڕوانێ، بە چاکی لە حاڵ و باری خۆی تێگا. چاوەڕێی ئەوەیش نییە بەم زوانە چارەنووسی باش بێت و چ ئاواتێکی نابەجێ نییە. ئاسایی وەک هەر زیندانیەک هیچ سەریشی لەوە سوور نەماوە کە ئێستای هیچ لە ڕابردووی ناکە. هەروەها سۆنیا ئەینووسی تەندروستی ڕاستکۆلنیکۆڤ زۆر باشە، ڕاست ئەڕواتە سەرکار،
نەڕاڕایە و نەبێزار، نەجەختی درۆزنانیشی لەسەرەکە، لەبارەی خواردنەوە تا ڕادەیەک بێ دەربەست و ساردا، وەلێ خۆراکیان بێجگە لە ڕۆژان یەکشەمە و پشوکان ئەمەندە خراپ و بێکەڵکە کە ڕاستکۆلنیکۆڤ خۆی داوای هەندێک پارە لە سۆنیاکە تا هەموو ڕۆژێک چای بۆ خۆی پێ بکڕێ. بێجگەلەوە داوای لە سۆنیا کردو خەمی نەخوات و نیگەرانی نەبێ، چونکە بە دڵنیاییەوە بایەخ پێدانی زۆری بێتاقەت و تووڕێیەکە. سۆنیا بۆی نووسیبوون کە ڕاستکۆلنیکۆف و زیندانیەکانی تر هەمویان لە یەک جێگادا پێکەون. ئەو خۆی ناو زیندانەکەی نەدیەوە، بەڵام وەک بیستوێتی گەیشتوتە ئەو ڕاستی کە شوێنەکە تەنگە، پیسە و هیچ مەرجێکی تەندروستی تیان نییە. ڕاستکۆلنیکۆف لەسەر سەکۆیگە خەوێت و لبادێک لە ژێریدا ڕائەخا، ناوێت جێگایەکی تر بۆ خۆی پەیدا بکات. ئەم دژواری و ژیانە هەژارانەیە هەرگیز زادەی بیرێکی دیاریکرا و بڕیارێکی تایبەتی نییە، بەڵکو تەنیا لە بێدەربەستی و لە پێشگوێخستنی چارەنووسی خۆیدایە. سۆنیا بە ڕاشکاوی ئەینوسی کە ڕاستکۆلنیکۆڤ لە سەرەتادا نەک تەنیا خۆشی لە دیدارەکانی نەهاتووە، بەڵکو تا ڕادەیەکیش زۆر پێی ناخۆش بووە، لەگەڵیدا کەم دواوە و بە زبری مامەڵی کردووە، وەلێ لە دواییدا خۆی بەو دیدەنیانەوە گرتووە و تەنانەت وەک پێویستی لێ هاتووە. بە جۆرێک لە کاتی نەخۆشکەوتنی سۆنیادا کە بۆ چەند ڕۆژێک نەیتوانی بوو سەری لێبدا، ڕاستکۆلنیکۆڤ خەمدای گرت بوو. دیدارەکانیان لە ڕۆژانی پشوودا لە پشتی شە ئاسنینەکانی زیندان یان بۆ چەند دقیقەیەک لە ژووری پاسەوانەکاندا ئەنجامەدرێ. لە ڕۆژانی ئاساییدا سۆنیا لە کاتی کارکردندا لە کارگا یان لە کارخانەی خش دروستکردندا یان لە عەمبارەکانی پاڵ ڕووباری ئێرتیشدا ئەچوو بۆ لای. سۆنیا لەبارەی خۆیەوە ئەینوسی توانیوێتی لە شارەکەدا هەندێک دۆست و ئاشنا پەیدا بکە، سەرگەرمی بەرگدرونە، لەبەرەوەیش کە تا ڕادێک لە شارەکەدا بەرگدرو نییە، بۆیە گەلێک ماڵ پێویستیان پێی هەیە. بەڵام سۆنیا ئەوەی نەنووسی بوو کە بەهۆی ئەوەوە ڕاستکۆلنیکۆڤ لەلایەن بەڕێوەبەری بەندیخانەوە پشتیوانی لێکراوە و ئەرکی کەمتر کراوەتەوە و خواردنی باشتر بووە. سەرنجام هەواڵێک گەیشت کە ڕاستکۆلنیکۆڤ لە هەموو زیندانیەکان تەریک و دوورە پەرێزە. تەنانەت لە نامەکانی دوایی سۆنیادا دنیا هەستی بە نیگەرانی و شپرزەیی کرد. زانی زیندانیەکان ڕاستکۆلنیکۆفیان خۆش ناوێ، هەمیشە بە درێژای ڕۆژ بێدەنگە و ڕنگ بەڕیوە نەماوە. لە پرێکدا سۆنیا لە دوانامەیدا نووسی کە ڕاستکۆلنیکۆڤ زۆر نەخۆشە و لە نەخۆشخانەی زیندانەکەدا تیمارەکرێ. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسەراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 74 و کۆتایی. ماوەیەکی زۆر بوو ڕاستکۆلنیکۆڤ نەخۆش بوو، بەڵام نەسەختی ژیانی ناوبەندیخانە، نەکاری بە زۆر، نەبەت خۆراکی، نەسەرتاشین و نەکۆنەپۆشی، هیچ کام لەوانە نەبوونە هۆی ڕەنج و ئازاردانی. بە پێچەوانەوە تەنانەت خۆشی لە کارکردن هات. کە لەنجامی کاری سەختەوە لەشی شەکەتە بوو، ئەیتوانی هیچ نەبێ چەند سەعاتێک خەوێکی خۆش بکە. خواردنیش ئەو شۆر بە کەلەرمەی پڕ بوو لە سیسرک چ گرنگیەکی بۆی هەبوو. لە سەردەمی خوێنکاریدا هەندێک جارەوەیش دەست ناکەوت. بەرگی گرم و لەگەڵ ئەو جۆرە ژیانەدا بە تەواوی ئەگونجا. هەستی بە زنجیری پێی ناکرد. ئەبێت شەرمی بەوە بێت کە سەری تاشراوە یان چاکەتەکەی دووڕەنگە. ئەی لە چێ شەرم بکە؟ لە سۆنیا؟ سۆنیا لێ ترسە، کەواتە چۆن ئەبێ شەرمی لێ بکە؟ ئەی کەواتە نهێنیەکە لە چیدایە؟ ئەو تەنانەت شەرمی لە سۆنیایەگە کرد کە لە دەست ڕەفتاری ناقۆڵە و بێزراوی ئازاریە چەشت. ئەو کە هەستی بە شەرمە کرد لەبەر ئەوە ناکە سەری تاشرا بوو یان زنجیری لە پێدا بوو، نا، بەڵکو لەبەرەوەی کە کەرامەتی بە سەختی بریندارکرا بوو. ئەمەیش بوو بەهۆی نەخۆشکەوتنی. لە ڕاستیدا ئەو زۆر بەوە بەختەوەرە بوو ئەگەر بیتوانایە خۆی بە تاوانبار بزانێ، ئەگەر وا بۆیە ئەیتوانی بەرگەی هەموو شتێک تەنانەت خەجاڵەت و ڕسوایی بگرێ. بەڵام چەند لەبارەی خۆی و دادوەریەکەی سەخت و دڵڕقانە بێ، هێشتا ویژدانی خۆگر و چ تاوانێکی گەورەی لە ڕابردووی گومان نابرد تاقە تاوانی ڕەنگەوە بێ کە نیشانەکەی نەپێکاوە. ئەمەش ئاساییە و لە هەموو کەسێک ڕووەدا. ڕاستکۆلنیکۆڤ شەرمی بەوە ئەهات
کە کوێرانە تێکەوت بوو گەوجانە دەستی دابووە ناومێدانە بەهۆی قەدەرێکی کوێرەوە خۆی لەدەستدا بوو بۆیە بێت بە ناچاری خۆی بەدەست گەوجایەتەوە بدات و سەری بۆ دابنەوێنێت بۆەوەی هێور بێت و ئاسوودەیی بۆ بگەڕێتەوە ئەوەی لە دنیادا بۆی ما بۆ نیگەرانێکی بێپاسا و بێ ئامانجی ئێستا بوو قوربانیدانێکی بەردەوامیشە لە ئایندەدا ئەمانە بەچیەچن چ کەڵکێکی هەیە ئەگەر بخۆی بڵێ دوای 8 ساڵ تەمەنی ئەگاتە 32 ساڵ و ئەتوانێت ژیانێکی نوێ دەست پێ بکە ئەی بۆ بژی چه ئامانجێکی لە پێشە چ مەبەستێک هەیە بۆی تێبکۆشێ ژیان تەنیا بۆمانەوە بەڵام ئەو لە ڕابردووی تەمەنی 10,000 جار ئامادە بۆ خۆی بکاتە قوربانی لە پێناوی بیر و باوەڕێکدا لە پێناوی ئامانجێک و تەنانەت لە ڕێگەی ئارەزویەکدا بوونی ڕوت هەرگیز بەلای ئەو بەس نەبووە ئەو هەمیشە خولیای زیاتری هەبووە ڕەنگە توانای ئەو خولیایە تەنیا لەوە هاتبێ کە لەو سەردەمەدا ئەو خۆی بە مرۆڤتر دانابێت و ئەوەی بەخۆی ڕەوادیوە بۆ کەسانی تری بڕەوە نەزانی بێ ئەگەر چارە نووس پەشیمانی بکردایەتەوە پەشیمانێکی سووتێنەر کە دڵی تێک بشکێنێت و خەوی لێ بتۆرێنێ پەشیمانیەک کە لە ئەنجامی ئازارەکانیدا سێدارە و خنکانی نێو ئاوی بهێنێتە بەرچاو بێگومان ئەو پەشیمانیە بەختەوەریە کرد ئازار و فرمێسک جۆرێکن لە ژیان بەڵام ڕاستکۆڵنیکۆف لەو تاوانە پەشیمان نەبوو کە کردبووی ئەگەر پەشیمان بواە لانی کەم ئەیتوانی لە گەوجایەتیەکەی خۆی تووڕە بێ هەروەک چۆن پێشتر لە کردەوە نادرست و گەلۆرانەکەی کە دوجار کێشیانە نێو بەندیخانە تووڕە بوو وەلە ئێستا لە زینداندا دوای ئەوەی ئەتوانێت زۆر بە ئازادی بیر لەو کردەوانە بکاتەوە و لیان بکۆڵێتەوە بە هیچ شێوەیەک ئەو کارانە نە بە گەمژەیی دانێت و نە بە ناشرین وەک پێشتر لە ڕۆژە شومەکاندا وای ئەبینین بەخۆیەوت بۆ ئەبێت بیر و ڕای من لەو بیر و تێزانە گەمژانەتر بن کە لە سەرەتای ئافەریدەبوونەوە لەم گەردوونەدا هەبوون و بەریەکتر کەوتون پێویستە بە چاوێکی کراوە و ئازاد و سربەخۆ لە بیر و ڕاکۆنەکانی دی بڕوانین بۆی تێبگەین بە هیچ جۆرێک بیر و ڕاکانی من ئەوەندە سەیر و سەمەرە نین ئەی گومڕاکان ئەی بیرمەندان بۆ لە ناوەڕاستی ڕێگاداوەستن دیسان ئەیوت باشە آخر بۆ کارەکەی من لە ڕوانگەی ئەوانەوە هێن نەگریسا لەبەرەوەی زوڵمە زوڵم ینی چی من ویژدانم ئاسوودەیە هەڵبەتە لە دیدگای مافەوە تاوانێک کراوە هەڵبەتە بە ڕووکەش یاسا بەزێنراوە و خوێن ڕژاوە باشە ئەگەر مەسەلەکە ڕووکەشی یاسایە فەرم و سەرمە بڕن با ببڕێتەوە بەم پێودانگە بێ گەلێک لە فریاد ڕەسە مرۆڤایەتیەکان کە دەسەڵاتیان بە میراتی بۆ نەماوەتەوە بەڵکو خۆیان بەدەستیان هێناوە ئەبوو هەر لە یەکەم هەنگاویاندا سەریان بپەڕێنن وەلێ ئەوان هەنگاوی خۆیان ناو گەیشتنە هەوار بۆیە ئێستا لەسەر حەقن بەڵام من بە ئامانج نەگەیشتم کەواتە حەقی ئەوەم نییە ئەو ڕێگایە بخۆم بدەم تاقە تاوانێک کە ڕاستکۆڵنیکۆف بەخۆی ڕەوا ئەبینی ئەوە بوو کە باش بیری لە کارەکە نەکردوێتەوە سەری خۆ بەدەستەوە دانی نەوی کردووە و دانی بە تاوانەکەی داناوە هەروەها خەیاڵی ئەوەیش ئازاریەدا کە بۆ لەو کاتەدا خۆی نەکوشت بۆ کە لەسەر ڕووبارەکە وەستا بوو خۆ بەدەستەوە دان و دان پێدانانی بە باشتر زانی بەڕاست خۆشەویستی ژیان ئەمەندە بەهێزە و وەڕزبوون لێی ئەمەندە گران و دژوار آخر سفیدریگایلۆف کە زۆر ڕقی لە مەرگ بوو توانی بەسەر ڕقەکەی دازاڵ بێ ڕاستکۆڵنیکۆف بە خەم و پەژارێکی زۆرە و بەردەوام ئەم پرسیارەی لە خۆیە کرد لەوە ناگەیشتە و کاتەی بەسەر ڕووبارەکەەوە بوو ڕەنگە دەربارەی خۆی و بیر و بۆچوونەکانی هەستێکی ناڕاستی بوو بێ دەرکی ناکرد کە لەوانێ ئەو هەست و پێشبینیە لە ئایندەدا وەرچەرخانێک لە ژیانیدا دروست بکات و هۆکارێک بێ بۆ ڕابوون و گەشە سەندنی بیری تازە تیایدا لەم مەسەلێدا گومانی لەوە کرد کە تەنیا هۆکار غەریزە بووە و ئەم نەیتوانیەوە بەسەری دازاڵ بێ بێتوانای یەکەیشی تەنیا لە لاوازی و ترسنۆکیەوە سەری هەڵداوە لە زیندانیەکانی هاوڕێی ئەڕوانی سەری لەوە سوڕەما کە هەمویان چەندە ژیانیان خۆشەوێت و بەهای بۆ دانێن بە تایبەتی وای ئەهاتە بەرچاو کە لە زینداندا ژیانیان لا خۆشەویست و بەهادارترە وەک لە کاتی ئازادیدا هەندێک لەوانە بەرگەی چه ئازار و ئەشکەنجەیەکی ترسناکیان گرتووە بە تایبەتی ڕێگرەکانیان ئاخۆ بەڕاستی ڕووناکی خۆر دارستانی چڕ کانیەکی ساردی لاڕێ کە لە 3 ساڵ لەمەوبەرەوە لە بیریاندا مابوو ئەمەندیان لا گرنگ بێ
کە وەک ژوانی دڵدار خەونی پێو ببینن، گژوگیای سەوزی دەوروبەری کانیەکە، ئاوازی باڵندەی ناوبێشەکان، ئەمەندە شوێنی حەز و ئارەزویان بێ. ڕاستکۆڵنیکۆف چەند قوڵتر لەمەڕە ئەمە تێگەشتنی لاسەخترە بوو. لە زینداندا لەو ژینگێدا گەلێک شتە بوون سەرنجی نادان، هەرگیز نەیشەویست سەرنجیان بداتێ، ئەدوت بە چاو بەسراوی ئەژی. بینینی دەوروبەری دەرد و ئازاری زیادە کرد، وەلێ زۆر شتیش هەبوو کە سەری بەسوڕەهێنا. بێویستی خۆی شت گەلێکیە بینی کە پێشتر بە خەیاڵیدا نەهات. بە هەر حاڵ ئەوەی زیاد لە هەر شتێکی دی سەرسامیە کرد، ئەو هەڵدێرە ترسناکە بوو کە کەوت بۆ نێوان ئەو خەڵکەکەی ترە بوو، بڕینی مەحاڵ بوو. وایە هاتە بەرچاو کە ئەو لەگەڵ ئەوانی تردا لە دوو نەتەوەی جیاوازن، بە گومان و دوژمنایەتیەوە لە یەکیانە ڕوانی. ڕاستکۆڵنیکۆف هۆی ناتەبایەکەی ئەزانی و تێگەیشتە بوو، وەلێ پێشتر هەرگیز ئەوەی بەبیردا نەهات بوو کە هۆکارەکان تا ئەو ڕادەیە قوڵ و گرنگ بن. لە بەندیخانەکەدا پۆڵۆنیتیا بوو کە بەهۆی کاری سیاسیەوە پەرت کرابوونە ئەوێندەرێ. ئەوانە ڕێک و ڕاست وەک شوان و بەندە لەوانی تریان ئەڕوانی و سوک تەماشایانەکردن، وەلێ ڕاستکۆڵنیکۆف نەیەتوانی ئەوە بکە. بە چاکی بینی کە ئەو شوانانە لە زۆر لایەنەوە لە پۆڵۆنیەکان ئاقڵترن. هەر لە ناو زیندانیە ڕووسەکانیشدا کەسانێکە بوون ئەوانیش سوکایەتیان بە هاوڕێ ڕووسەکانی ترە کرد، لەوانە کۆنە ئەفسەرێک و دوو قوتابی. ڕاستکۆڵنیکۆف ئەیزانی ئەوانیش هەڵن، بەڵام خودی ڕاستکۆڵنیکۆف کەس خۆشی نەئەویست و تەواو لی تەریک بوون. لەو دواییەدا تەنانەت هەستیە کرد کە ڕقیان لێتی، ئەمە بۆ خۆشی نێزانی. هەندێکیان کە زۆر لە ڕاستکۆڵنیکۆف تاوانبارتر بوون گاڵتە و سوکایەتیان پێکرد، تاوانەکان بەتیز و پێکەنینەوە باسە کرد. پیانەوت تۆ گەورەیت، کەی کاری تۆ بوو تەور هەڵبگری؟ هەرگیز ئەوە کاری پیاوی گەورە نییە. هەفتەی دووەمی ڕۆژی ڕۆژووی گەورە، ئەویش لەگەڵ هەموو ئەوانی تردا ناچار بوو ڕێو ڕسمەکە بەجێبهێنێ. لەگەڵ ئەوانی دیدا چوو بۆ کڵێسە و نوێژی کرد. خۆشی نەیزانی چۆن شەڕەکە هەڵگیرسا. هەمویان پێکەوە و دڵڕقانە پەلاماریاندایە و هاواریان کرد، تۆ کافریت، تۆ بڕوات بەخوانیە، حەقە بتکوژن. ئەو هەرگیز لەگەڵیاندا باسی خوا و ئاینی نەکرد بوو، بەڵام ئەوان ئەیانویست وەک کافرێک بیکوژن. ئەو هیچی نەکرد و بێدەنگ بوو. یەکێک لە بەندێکان زۆر بەڕق و تووڕەیەوە ویستی پەلاماری بدا. ڕاستکۆڵنیکۆف هێور و بێدەنگ وەستا، نەبرۆی هێنایەوە یەک و نەگرێ کەوتە نێو چاوی. پاسەوانێک زوو کەوتە نێوانیان، ئەگینا خوێنی هاڕژا. مەسەلەیەکی تریش لای ڕاستکۆڵنیکۆفە بوو کە چارەسەر ناکرا، ئەویش ئەوە بوو بۆ هەمویان ئەوەندە سۆنیان خۆشەویست. سۆنیا بەدەستێنانی دڵی ئەوانی مەبەست نەبوو، ئەوان بە دەگمەن ئەیان بینی. تەنیا هەندێک جار لە کاتی کارکردندا یان بۆ دەقیقەیەک کە بۆ بینینی ڕاستکۆڵنیکۆف هات، کەچی هەمویان سۆنیان ئەناسی، ئەیانزانی کەوتۆتە دوای ڕاستکۆڵنیکۆف، ئەیانزانی لەکوێ و چۆنەژی. سۆنیا پارەی پێ نەئەدان و خزمەتی تایبەتی ناکردن، تەنیا جارێک نەبێت لە جەژنی لەدایک بوونی مەسیحدا نان و شیرینی بۆ هەموو بەندیەکان هێنابوو. لەگەڵەوەشدا وردە پەیوەندێکی زیاتر لە نێوان ئەوان و سۆنیادا دروست بوو. نامەی ئەوانی بۆ کە سوکاریان ئەنارد و نامەکانی لە پۆزدا ئەنا. خزم و کە سوکاریان کە هاتنە شارەکەوە لەسەر ڕاستپاردەی زیندانیەکان شتومەک و تەنانەت ئەو پارەی بۆیان ئەهێنان ئەیاندا دەستی سۆنیا. ژن و دڵدارەکانیان سۆنیان ئەناسی و ئەچوونە لای، کە لە سەرکار ئەچوو بۆ لای ڕاستکۆڵنیکۆف یان گرویەکی زیندانیەکانی بینی کا ڕۆشتن بۆ سەرکار، هەمویان لە بەرامبەریدا کڵاوی ڕێزیان بۆ داگرت و سڵاویان لێکرد. ئەو بەندیە دڵڕق و داغ لە دڵانە بەو بوونەوەرە گچکە و لاوازانەوت، دایکەجیان سۆنیا سیمێنۆڤنا خەم خۆرەکەمان. سۆنیا زەردەخەنەی بۆ کردن و سڵاوی ئەسەندنەوە. هەمویان تەنانەت حەزیان لە ڕێڕۆشنەکەی بوو، ئاوریانەدایە بۆەوەی لە دواوە تەماشای بکەن کە چۆنە ڕوە. تاریفیان لێکرد، تەنانەت بە بچکۆلەکەیشدا هەڵیانەدا بە کورتی نەیان نەزانی چی بدۆزنەوە تا پێیدا هەڵبدەن. تەنانەت هەندێکیان داوای چارەسەرکردنی نەخۆشیان لەوە کرد. ڕاستکۆڵنیکۆف هەموو ڕۆژەکانی ڕۆژ و جەژنی لە خستەخانە بەسەر برد. لە کاتی چاکبوونەوەیدا خەونەکانی خۆی ئەهێناوەیات. ئەو خەونانەی لە کاتی تالیهاتن و ڕێنەدا دیبوونی. لە کاتی نەخۆشیەکەیدا خەونیە بینی کە هەموو دنیا ئەبێتە قوربانی نەخۆشیێکی شوم و ترسناک کە لەوە پێش نەبینراوە.
نەخۆشیەکە لە قوڵای ئاسیا و بەرەو ئەوروپا هاتووە، ئەوێت هەموو خەڵک بمرن، تەنیا هەندێکی زۆر کەمی هەڵبژاردە نەبێ. نەخۆشیەکە جۆرێکی تازەی مشەخۆری میکرۆسکۆبیە کەەوە خۆرە لە جستەی مرۆڤەکانەدا، بەڵام ئەو بوونەوەرە میکرۆسکۆبیانە خاون ئەقڵ و ئیرادە بوون. ئەو مرۆڤانەی تووشی هاتن زۆر زوو شێت و هارە بوون، وە لێوەندەی ئەو توشبووانە خۆیان بە عەقڵ و خاوەنی حەقیقە دەزانی، هەرگیز کەسی تر خۆی بەوە نەزانیوە، هەرگیز گومانیان لەوە نەبووە کە ڕاو تیۆری زانستی و ئایدیای ئاکار و ئاینیان ڕاز نەبێ. گوند و شار و گەلێک نەتەوە دووچاری ئەم نەخۆشی ئاهاتن و شێتە بوون، هەموو لە نێو ترس و دوودڵیدا ژیان و لە یەکتر تێنە گەیشتن. هەریەکە بڕوای بەوە بوو کە ڕاستی تەنیا لای ئەو بینینی خەڵکی دی کێشەی بۆ دروزەکە. لە سنگی خۆیدا ئەگریا و دەستی هەڵەگڵۆفت، نەیانەزانی چۆن داوەری خەڵکی بکەن و بڕیار لەسەرەوە بدەن کە کامە چاکەی و کامە خراپەیە، نەیانەزانی چێ تاوانبارە و چێ بێ تاوانە. لە نێو ڕقێکی بێمانەدا یەکتریانە کوشت، بۆ لە ناوبردن لەشکریان ڕێگە خست، بەڵام کە سوپاکان بەڕێکەوتن لە پراکەوتنە گیان یەکتر ریزیان ئەترازا و پەلاماری یەکدیانەدا، یەکتریان سەربڕی و پارچە پارچیانە کرد و ئایان خوارد. لە شارەکاندا بە درێژای ڕۆژ زەنگی مەترسی لێدرا، خەڵکەکە باهێشتەکران وەلێ چێ و بۆچی کۆبوونەوە، کەس نێزانی و هەموو نیگەران بوون. خەڵکەکە دەستبەرداری پیشە ئاساییەکانیان بووبوون، چونکە هەر کەسە و باری سەرنج و زاراوەی خۆی پێشنیازە کرد و نەیانەتوانی ڕێک بکەون. کاری کشت و کاڵ تەواو وەستا بوو. لێرە و لەوێ هەندێک کۆمەڵەیەکیان دروست دەکرد، پێکەوە لەسەر شتێک هاودەنگە بوون و سوێندیانە خوارد جیانەبنەوە، بەڵام زۆر زوو دەستیان بەکارێکە کرد کە جیاواز بوو لەوەی لەسەری ڕێکەوت بوون. یەکتریشیان تاوانبارە کرد و ئەکەوتنە کوشتن و بڕینی یەکدی. ئاگر بەرە بۆ و قات و قڕی دەستی پێ کرد، هەموو شتێک لە ناوەچوو، کەس نەئەمە. لە سەرانسەری دنیادا تەنیا چەند کەسێک دەربازە بوون. ئەو هەڵبژاردانەی ئەبوو بنیاتی خەڵکی تازە و ژیانی تازە بنێن سەرزەوی پاک و نوێ بکەنەوە، بەڵام کەس ئەوانەی لە هیچ شوێنێکدا نەدی بوو، نەقسەی بیست بوون و نەگوێی لە دەنگیان بوو. ئەوەی ئازاری ڕاستکۆڵنیکۆفیەدا ئەوە بوو کە ئەم ڕێنە بێمانایەنە دەرد و خەفەتێکی ویان لە هەناویدا دروزە کرد کە شوێنەواریان تاماوەیەکی گەلێک زۆر نەئەبڕایەوە. هەفتەی دووەمی دوای جەژن ڕۆژانێکی فێنکی بەهار بوو. پەنجەرەی خەستەخانەکە کرایەوە، پەنجەرەکان شیشی ئاسنیان پێوە بوو، پاسەوانەکان لە ژێری داهات و چۆیانە کرد. لە هەموو ئەو ماوەدا کە ڕاستکۆڵنیکۆڤ نەخۆش بوو، سۆنیا توانی تەنیا دوو جار سەردانی بکە، ئەبوو هەموو جارێکیش مۆڵەتی تایبەتی وەربگرێت و ئەمەیش ناخۆش و دژوار بوو. وەلێ زۆر جارە هاتە حەوشەی خەستەخانەکە و ژێر پەنجەرەکە، بە تایبەتی دوای خۆر ئاوا بوون، تەنیا بۆ ئەوی چەند دەقیقەیەک لە حەوشەکەدا بۆستێت و لە دوورە و تەماشای پەنجەرەکە بکە. ئێوارێکیان کە ڕاستکۆڵنیکۆڤ تا ڕادەیەک چاکتر بوو خەوی لێکەوت، کە لە خەو هەستا بەڕێکەوت ڕۆیشتە لای پەنجەرەکەوە. لە پرێکدا لە دوورەوە لە بەردەم دەرگای خەستەخانەکەدا سۆنیای بینی وەستا بوو، لەوە ئەچوو چاوەڕێ شتێک بێ. ڕاستکۆڵنیکۆڤ وەک تیرێک بەردڵی کەوت بێت تەزوێکی پێداهات و لە پەنجەرەکە دوور کەوتەوە. بۆ بەیانی سۆنیا نەهات و بۆ دوو بەیانیش هەر نەهات. ڕاستکۆڵنیکۆڤ هەستی کرد بە پەرۆشەوە چاوەڕوانێتی. پاشان لە خەستەخانە دەرچوو کە گەڕایەوە زیندان لە بەندیەکانی بیست کە سۆنیا سیمینۆڤنا نەخۆشە، لە ماڵەوە کەوتووە و لە ژوورەکەی ناڕواتە دەرەوە. ڕاستکۆڵنیکۆڤ گەلێک نیگەران بوو، چەند جارێک خەڵکی نارد بۆ هەواڵپرسینی، زانی نەخۆشیەکەی مەترسینیە. سۆنیایش کە لای خۆیەوە زانی ڕاستکۆڵنیکۆڤ بۆی پەرۆشە و نیگەرانێتی چەندێڕێکی بەقەڵم بۆ نووسی و ئاگاداری کرد کە تەندروستی زۆر باشە، تەنیا سەرمای بووە و بەم زوانە زۆر زوو بۆ بینینی دێتە سەر کار بۆ لای. ڕاستکۆڵنیکۆڤ لە کاتی نامە خوێندنەوەکەدا دڵە کوتەی پێکەوتە بوو. ئەم بەیانیەش دنیا پاک و بێگەرد بوو. بەرەبەیان سەعات 6 ڕاستکۆڵنیکۆڤ بەرەو شوێنی کارەکەی کە لە کەناری ڕووباردا بوو بەڕێکەوت.
لە یەکێک لە عانبارەکانی ئەوێدا کوورەی پوختکردنی گەچ و خشت دروستکردن هەبوو. تەنیا سێ کرێکاریان لە بەندیەکان بۆ ئەوێ ناردبوو. یەکێکیان لەگەڵ پاسەوانێکدا بۆ هێنانی هەندێک کەلوپەل گەڕایە و قەڵاکە. دووەمیان سەرقاڵی کۆکردنەوەی تەختە و دار بوو بۆ بەگەڕخستنی کوورەکە. ڕاستکۆلنیکۆڤیش لە عانبارەکە هاتە دەرێ و بەرەو کەنارەکە چوو. لەسەر یەکێک لەو نیرگانە دانیشت کە لە پاڵ عانبارەکەدا دانرا بوو. کەوتە تەماشاکردنی ڕووبارە چۆڵ و پان و بەرینەکە. مرۆڤی توانی لەو کەنارە بەرزەوە دەشتێکی زۆر فراوان ببینێ. لەو بەریشەوە گۆرانیەک بە ئاستەم ئەهاتە بەرگوێ. لەوێ لەو دەشتە بێکۆتاییەدا لەبەر ڕووناکی خۆردا خەیوەتی ڕەشی کۆچەریەکان بە حاڵە بینران. ئەوێ پڕبوو لە ئازادی. خەڵکانێک لەوێدا ئەژین کە هیچ لە دانیشتوانی ئێرە ناکەن. ئەدوود لەوێ زەمان وەستاوە و هێشتا سەردەمی برایمی پێغەمبەر و شوانیەکەیەتی. ڕاستکۆلنیکۆڤ بێدەنگ و سەنگ بێوەی لە هیچی تر بڕوانێ دانیشت بوو تەماشای ئەو دیمەنەیە کرد. بیری تێکەڵ بە خەیاڵ و خەونە بوو. بیری لە هیچ ناکردەوە وەلێ خەمێک ئازاریەدا و نیگەرانیە کرد. لە ناکاوێکدا سۆنیا لە بەردەمیدا قوت بووەوە. بە ئەسپایی هاتە نزیکیە و لە پاڵیدا دانیشت. هێشتا زۆر زوو بوو. بەیانێکی سارد. سۆنیا پاڵتاوێکی کۆن و ڕزیوی لە بەردا و شاڵێکی سەوزی لە خۆی پێچا بوو. هێشتا سەواری نەخۆشیەکە بەڕووی و دیار بوو. لاواز و ڕەنگ هەڵبزڕکا و زەردەخەنەیەکی ناسک و شادمانانی بۆ ڕاستکۆلنیکۆڤ کرد. بەڵام هەر وەک جاران بە دوو دڵیەوە دەستی بۆ درێژ کرد. ئەو هەمیشە بە دوو دڵیەوە دەستی بۆ درێژە کرد و جاری وای شەبوو هەر دەستی نەئەدایە وەک لەوە بترسێ کە ڕاستکۆلنیکۆڤ دەستی بداتە دواوە. هەمیشە وا دەرەکەوت کە ڕاستکۆلنیکۆڤ بە ناچاری و بێزاریەوە دەستی بداتێ و بەردەوام بەڕق و تووڕێیەوە پێشوازی بکە. هەندێک جاریش لە تەواوی ئەو ماوەیەدا کاچوو بۆ بینینی ڕاستکۆلنیکۆڤ بێدەنگیەکی ناشرینی لەخۆ گرت. هەندێک جار سۆنیا لە بەردەمیدا ئەلەرزی پاشان بە خەمێکی زۆرەوە لێ جیابەوە. بەڵام ئەم جاریان دەستیان لە یەکتر نەبووەوە. ڕاستکۆلنیکۆڤ تەماشایەکی خێرای سۆنیای کرد. هیچی نەوت. بەڵام چاوی لە زەوی بڕی. هەردووکیان تەنیا بوون. کەس نەی ئەبینین. پاسەوانەکەیش لەو کاتەدا دوورکەوت بووەوە. چی ڕوویدا؟ خودی ڕاستکۆلنیکۆڤیش نەیزانی. وەلێ لە ناکاوێکدا ئەدوت شتێک ئەوی لە جێگاکەی بەرز کردەوە و خستی بەسەر پێی سۆنیادا. ئەگریا و ئەژنۆی سۆنیای لە باوەش گرتە بوو. لە سەرەتادا سۆنیا تۆقی و ڕنگ بەڕوویەوە نەما. لە شوێنەکەی هەستا و بەدەم لەرزینەوە لە ڕاستکۆلنیکۆڤی ڕوانی. وەلێ زۆر زوو لە چاوتروکانێکدا لە هەموو شتێک تێگەیشت. بەختەوەریەکی بێسنوور لە چاویدا درەوشایەوە. ئیتر لەوە گەیشت و گومانی نەما کە ڕاستکۆلنیکۆڤ خۆشیەوێ، زۆر خۆشیەوێ. ئەمە ئەو چرکە ساتە دڵخوازەیە کە ئەبوو بگات. ئەیانویست لەگەڵ یەکدا قسە بکەن و نەیانەتوانی. فرمێسک لە چاویاندا قەتیسما بوو. هەردووکیان ڕەنگیان زەرد و لاواز بوو. بەڵام لەو ڕۆ بێڕەنگ و نەخۆشانەدا پرشنکێک ئەدرەوشایەوە. لێوان لێ و لە ئایندێکی تازە و ژیانێکی نوێ. ئەو دوانە خۆشەویستی زیندوی کردبوونەوە. دڵی هەریەکان سەرچاوی ژیانێکی بێکۆتایی لە دڵی ئەوی تردا تەقاند بووە. بڕیاریاندا چاوەڕێ بن و ئارام بگرن. ئەبوو تا 7 ساڵی تر لە سیبریادا بمێنەوە. بەرگەی ڕەنج و ئازارێک بگرن کە لە کێشدانیە. بەڵام کۆتاییەکەی بەختەوەریەکی بێسنوورە. ڕاستکۆلنیکۆڤ لە نوێ ژیابەوە. خۆی بەمەی ئەزانی و بە هەموو بوونی تازەی خۆیەوە هەستی پێکرد. وەلێ سۆنیا، ئەی سۆنیا لە پێناوی ڕاستکۆلنیکۆڤدا ناژیا. ئەو شەوە کە دەرگای زیندانیان داخست، ڕاستکۆلنیکۆڤ لەسەر جێگاکەی ڕاکشا بوو. بیری لە سۆنیا کردەوە. بۆی دەرکەوت تەنانەت ئەو بەندیانی پێشتر دوژمنایەتیانە کرد ئێستا بە چاوێکی ترەوە لێڕوانن. تەنانەت خۆشی کەوتە قسەکردن لەگەڵیاندا و ئەوانیش بە میهرەبانیە وەڵامیاندایەوە. ئەو ئێستا ئەمەی بەبیردا هات. بەڵام ئاخر هەر نابوو وابێ. نابوو ئێستا هەموو شتێک بگۆڕێ. ڕاستکۆلنیکۆڤ بیری لە سۆنیا کردەوە. بیری کەوتەوە کە چۆن هەمیشە ئازاری داوە و دڵی ڕەنجاندووە. دەم و چاوە ڕنگپەڕی و لاوازەکەی هاتەوە بیر. بەڵام ئیدی ئەو یادەوەریانە بێتاقەتیان ناکرد. ئەیزانی بە خۆشەویستیە هەرە قوڵەکەی قەرەبووی هەموو ئەو ئێش و ژانانە کاتەوە. پاشان ئێش و ژانی ڕابردوو چییە؟ هەموو شتێک
تەنانەت تاوانکاریەکەی فەرمانی زیندانیکردن و تاراوگەکەی لێستادا کە هەستی جۆشاوە سیر ئاهاتنە بەرچاوی و ئەدوت هەموو ئەوانە تەنانەت پەیوەندیان بەوە نییە. بەگشتی لەو شەوەدا ڕاستکۆلنیکۆف نەیەتوانی بە دوور و درێژی و بەردەوام بیر بکاتەوە و هەموو هەست و هۆشی لە نقطەیەکدا کۆ بکاتەوە. لە هەموو ئەو کاتەدا هەرگیز ئەو توانای نەبوو کە چارەی گرفتێکیش بکە. ئەو تەنیا هەستیە کرد و هیچی دی. لە باتی فەلسەفاندن ژیان هات بۆ گۆڕێ و ئەبوو لە ویژدانی داشتێکی تەواو تازە ئافەری دەبێ. ئینجیلێک لە ژێر سەرینەکەیدا بوو لە خۆ هەڵی گرت. کتێبەکە هی سۆنیا بوو. هەمان ئەو کتێبەی سۆنیا لەبارەی زیندووبوونەوەی ئەلی عازرەوە لەوێدا بۆی خوێندبووە. لە سەرەتای دوورخستنەوە زیندانیەکەدا ڕاستکۆلنیکۆف وای بیرەکردەوە کە سۆنیا بە باس و خواسی ئاینەکەی سەری گێژەکە باسی ئینجیلی بۆ کات و دنەی خوێندنەوەی ئەو جۆرە کتێبێدا کەچی سیر ئەوەیە سۆنیا بۆ تاقەت جارێکیش لەو بارەوە قسەی نەکرد. تەنانەت بۆ جارێکیش پێشنیازی ئەوەی بۆ نەکرد کە ئینجیل خوێنێتەوە. خودی ڕاستکۆلنیکۆف کەمێک پێش نەخۆشکەوتنەکەی داوای ئەو کتێبەی لە سۆنیا کرد بوو. ئەویش بێدەنگ بۆی هێنابوو. وەلێ تا ئێستا ڕاستکۆلنیکۆف کتێبەکەی نەکرد بووە. هەنووکەیش هەر نەیکردەوە. بەڵام وەک بروسکە بیرێکی بەسەرداهات. تۆ بڵێ بیر و باوەڕی ئێستای ئەو وەک بیر و باوەڕی من نەبێ هەر هیچ نەبێ هەست و ئارەزوەکانی. سۆنیایش بە درێژایی ئەو ڕۆژە ئەوەندە شپرزە و نیگەران بوو کە شەو نەخۆش کەوت. وەلێ ئەمەندە بەختیار بوو تەنانەت ترسی لە بەختەوەریەکەی هەبوو. 7 ساڵ تەنیا 7 ساڵ. لەو سەرەتایی هەز بە بەختەوەریکردنەدا هەردووکیان ویان هەز دەکرد کە ئەو 7 ساڵە تەنیا 7 ڕۆژە. ڕاستکۆلنیکۆف نەیەزانی کە ژیانی نوێ بەخشێک نییە هەر ئاوا بیدرێتێ بەڵکۆ بێت بە نرخێکی گران بەدەستی بهێنێ. ئەبێت هەوڵ و تێکۆشانی گەورەی بۆ بکە. ئیتر لەم قۆناغەدا چیرۆکێکی تازە دەست پێکە. چیرۆکی بەرەبەرە گۆڕانی مرۆڤێک. چیرۆکی زیندووبوونەوەی لەسەرخۆی. چیرۆکی تێپەڕینی لە دنیایەکەوە بۆ دنیایەکی تر. چیرۆکی ئاشنابوونی بە حەقیقەتێکی نوێ کە تا ئێستا تەواو لێبێ ئاگا بووە. ئەشێت ئەمانە ببن بە کەرەسەی چیرۆکێکی تازە. بەڵام ئەم چیرۆکەی ئێستامان لێرەدا کۆتایی پێدێ. جۆگرە بە ڕێز و خۆشەویستەکان لێرەدا و بەم شێوەیە ڕوودا و بەسەراتەکانی ڕۆمانی تاوان و سزا کۆتایی هات. تا لە کتێبێکی تر و بەرهەمێکی نوێدا دێنەوە خزمەتتان گەرمترین و جوانترین سڵاوی ستافی بەرنامە سورێن ناتەق جێبەجێکار پێشڕۆمە پێشکەشکار پەسەند بفەرمونون. بەو هیوای کاتێکی خۆش و پرسوودتان لەگەڵدا بردبینە سەر و جێگای ڕەزامەندی ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت.